ئازیزانم سڵاوتان لێبێت لەگەڵم بن بۆ خوێندنەوەی بەشی 11 لە کتێبی دووەمی 6 ساڵ لە ناو ژنە وەحشیەکانی ئەمازۆن لاپەڕا 537. بەلەمەشکاوەکە هێشتا لە قەراغی ڕووباردا بوو، بەڵام ئەم جارە کارمان زیاد لە ڕادا دژوار دەهاتە بەرچاو، چونکە دەبووە بە پێچەوانەی ڕەوتی ڕووبار بڕۆینە پێش و ئاشکرایە بەرەو پێشبردننی بەلەم بەبێ بوونی سەوڵ ئەگەری نەبوو. شاکی چەندارێکی بەرزی شکاند و لەناو بەلەمەکەدا دانیشتین و بە دژواری خۆمان گەیاندە بەستێنی ڕووبەر و دووری و شوێنە تا ماڵەکانی ئەمانۆمان بەپێبڕی. ئەمانۆ کە ئێمەی لە دوورەوە بینی بوو هاتە پێشوازیمان و بە شادمانی و خۆی فڕێدایە باوەشی من. شاکی و ڕۆژە کەڵەکێوی ڕاو کرد و کەبابێکی بەتاممان خوارد. کاتی خواردن من ڕووداوەکان و ئەوەی بینی بووم گێڕامەوە. هەواڵی مەرگی موناک کاریگەری لەسەر ئەمانۆ بەجێهێشت و بە تەواوی خەمباری کرد و من بینیم کە چاوەکانی پڕفرمێسک بوون. دوای خواردن ئەمانۆ دەرمانی لە قاچە بریندارەکانی شومادا و بەپەڕۆ بەستی و دوای کات ژمێرە گوتی ئەمڕۆ بەیانی من زۆر ترسام. لە جاتی من شاکی پرسیاری کردووتی بۆ ترسایت؟ ئەمانۆ ساتێک بێدەنگ بوو. دواتر وتی من لە بەردەرگا وەستا بووم، سەیری ڕێگام دەکرد کە لە ناکاو دەنگی هەلهەلەی زۆرم بیست. سەرەتا شادمان بووم و بە گومانی ئەوەی دانیشتوانی ئەمازۆن بەرەو ئێرە دێن چەند هەنگاوێک ڕۆشتمە پێش، بەڵام کۆمەڵێک لە وەحشیەکانی یوچیم بینی کە بەرەو ئێرە دێن. ئەوان ویان دەزانی ئەم ماڵانە کەسی تیا دەژی و بۆ کوشتنی ئەوان هاتبوون. بەترسەوە پرسییم تۆ چیت کرد؟ ئەوان تۆیان بینی؟ ئەگەر منیان بینی بوو بە دڵنیاییەوە دەیان کوشتم و یان وەک ژنە داماوەکانی تر دەیان بردەم. شاکی بە بیستنی ئەم قسەیە لە شوێنەکەی قەنج بوویەوە و لە کاتێکدا سەیری دەمی ئەمانۆی دەکردوتی ژنانی تر مەبەستت چییە؟ ئەمانۆ بە دوای قسەکەی خۆیدا ڕۆشت و وتی من ڕام کرد و لەسەر دارێک خۆمدا شارد. ئەوان ماڵەکان گەڕان چونکە کەسیان نەبینی ڕۆشتن. کاتێک لەژێر ئەو دارەی من خۆمتیا حەشاردا بوو تێپەڕین، بینیم ژمارەیەک نزیکەی 150 کچوژنی جوانی ئەمازۆنیان لەگەڵدایە، وەک دیلەکان بە تەناف بەستویان نەچەوە و لەگەڵ خۆیان دایان بن. نیگایەک لە نێوان من و شاکیدا ئاڵوگۆڕ کرا. دەدوێت هەردووکمان بیر لە شتێک دەکەینەوە. بەڵێ هەردووکمان بیرمان لەوە دەکردەوە کە دەبێت ئەو تاقمە بێتاوانە ڕزگار بکەین. ئەمانەوتی بۆ بێدەنگ بوون؟ وا دەزانن بە بڕیارەکەی ئێوە ڕازی نابم؟ بە هەڵەدا چوون. منیش ڕازیم بۆ یارمەتیدانی ئێوە دێم. ئەمانۆ کچێکی وشیار و جوان هەستی بە گومانەکەی ئێمە کرد. بەم شێوە بیری تۆڵەسەندنەوە و ڕزگارکردنی ئەو ژنانە ڕۆشتە قۆناغی جێبەجێکردنەوە. بەڵام کێشەکەمان لەوەدا بوو نەمان دەتوانی شوما لەگەڵ خۆماندا ببین. بەیانی ئەو ڕۆژە بۆ چەند ڕۆژێک خواردنمان بۆ شوما ئامادە کرد و بەڕێکەوتین. کاتێک دوور کەوتینەوە شوما بە چاوی پڕ فرمێسک و ڕوخسارێکی خەمبار سێری دەکردین. بە هیچ جۆرێک گومانی نەدەکرد بە تەنیا ڕۆژێک جێی بێڵم و بڕۆم. بەهەرحاڵ چونکە بوونی دەبوو ئەرگ ناچار تەنیا جێمان هێشت. ڕێگەمان لە ناو زۆنگا و مەترسیدارەکان دەگوزەرا. ئەمە و ڕێگایە بوو کە بە باکووری ڕۆژئاوای جەنگەڵ کۆتایی پێدەهات و بە کەمێک لادان بەرەو هۆزی وچیەکان و ڕێگەیەک کە یوری دەستنیشانی کردەبوو دەڕۆشت. تێپەڕین. لە زۆنگاوەکان زۆر دژوار بوو. من و شاکی و ئەمانۆ بە دژواری تێپەڕین. ئەو ئەستێلکانە زیاتر لە هەر شتێک ماری ئەناکەندا و کرۆکۆدیلەکان هەڕەشەیان لە گیانی ئێمە دەکرد. هەر سات چاوەڕێی ڕوبەڕوو بوونەوە لەگەڵ یەکێک لەو دەڕەندانە بووین، بۆیە زۆر لەسەر خۆ دەڕۆشتینە پێش. قوڵایی ئاو زۆر نەبوو. هەندێک کات تا ئەژنۆمان لەناو ئاودا بوو، هەندێک کات تا کەمەر و بەرزتر. من دەمانچەکەم بەدەستەوە بوو. لەگەڵەوەی کرۆکۆدیلێک نزیک دەبوویەوە و دەمە گەورەکەی خۆی ڕوبەڕووی من دەکردەوە بە چەند گولەیەک مێشکیم پژان. لە ڕێگادا چەند کرۆکۆدیلێک کوژران. ئەگەر بارودۆخ بەم شێوەیە بڕۆشتایەتە پێش جێگەی نیگەرانی نەبوو. بەڵام بەدبەختانە ئەمانۆ قیژەیەکی کورتی کرد و لە کاتێکدا بە پەنجەی سەری ئاوەکەی نیشان دەداوتی سیرکە هاتن. هێرشی بە کۆی کرۆکۆدیلەکان دەستی پێ کرد و مەرگ نزیکتر بوویەوە. سیرم کرد و بۆ پەڕی سەر سوڕمان ژمارەیەکی زۆر تیمساحم بینی بەرەو لای ئێمە داهاتن. هەرچەند سات و یەکیان سەری لە ئاوەکە دەردەهێنا و دەمە درێژەکەی خۆی دەکردەوە.
لە بەرزاییەکانی پشتمان هەستمان بە ژمارەکانیان کرد. نزیکەی 100 کرۆکۆدیل بەرەولای ئێمە دەهات. ئەگەر بە ئێمە دەگەشتن جگە لە خوێن شوێنەوارێک لە ئێمە لە ناو زۆنگاوەکە نەدەمایەوە. شاکی دەدوێت کاری خۆی دەزانێت و لەگەڵەوەی بۆنی مەترسی کردبوو بە خێرایی دەست بەکار بوو. هیچ گوێی بە بۆچوونی من نەدا، تەنانەت نەیدەپرسی دەبێت چی بکات. ڕەشاشەکەم دابوو بەدەستی ئەو تا ڕای بگرێت. ئەو چونکە نەیدەویست یان نەیدەتوانی بەکاری بێنێت پێیدامەوە و خۆی لە ناو ئاوەکەدا تەقلەیەکی لێدا و بلە مشکاوەکەی ئاوەژوو کرد و پێیوتین: سوار بن، سوار بن. ئەمانەوەی گرت و لەگەڵەوەی شانی بریندار و بەباشی نەیدەتوانی دەستی بجوڵێنێ وەک چۆلەکەیەک لە ئاو دەری هێنا و خستیە ناو بەلەمەکە. دواتر سیلاحەکانی لە من وەرگرت و منیشی کێشایە سەر. کرۆکۆدیلەکان بە خێرایی دەهاتنە پێش و لەو کاتێ قاچم لە ئاوەکە دەکێشایە سەر یەک لەوان کە لە پێش ئەوانی ترەوە بوو دەمی کردەوە تا قاچی ڕاستم قوت بدات. شاکی بەلەقە بە شێوەیە کێشای بە پۆزی درێژی تیمساح کە ئەو ئاژەڵە بە دەوری خۆیدا سوورا و لە بەلەمەکە دوورکەوتەوە. بە شێوەیەکی کاتی ڕزگارمان ببوو، بەڵام ئەمە پەسەندەی نەدەکرد چونکە دەیان تیمساح بەلەمەکەیان گەمارۆدا بوو. هەر سات خۆیان دەکێشا بە بەلەمەکەدا و ترسی ئەوە بوو ئاوەژوی بکەنەوە. کرۆکۆدیلەکان لە نەقۆمکردنی بەلەمدا شارەزان. ئەم شەڕ و پێکدادانا ماوەیەکی خایەن. لاشەی کرۆکۆدیلەکان کە لە ئاوەکەدا هەڵگەڕابوونەوە سکی زەرد ڕەنگیان دیار بوو. بۆ ئەوانی تر خواردنێکی گونجاو دەهاتە بەرچاو. لەناو ئاژەڵەکان تەنیا کرۆکۆدیل لاشەی یەک دەخۆن. کاتێک ئەوان سەرقاڵی خواردن بوون ئێمە ڕامان کرد و ڕۆشتین. سەرنجام بەلەم گەشتە ئەو پەڕی زۆنگاو. لە کاتێکدا زەوی سفت و ڕق ببوودا بەزین و هەناسەیەکمان بە سوودەی هەڵکێشا. شاکی دەستەکانی لە یەکدا وتی: کەمتر ڕوویداوە تاقمێک لەم زۆنگاوە بە سەلامەتی تێپەڕن. لە 10 کەس تەنیا 4 کەسی دەگەنە بەستێنی ئەو بەر. منم خاڵم دەزانی، بەڵام بە ئێوەم نەوت بۆ ئەوەی نەترسن. شاکی لە کاتی ئەم قسانە چاوی لە ڕەشاش و دەمانچەکەی من هەڵ نەدەگرت و من کە حەز و ئارەزوی ئەوم بینی و هەستم پێکرد چۆنێتی کارپێکردنیم فێر کرد و دامەدەستی. دەدوێت دنیایان پێداوە. لە خۆشحاڵیدا لە پێستەکەی جێگای نەدەبوویەوە و بەردەوام سێری سیلاحەکەی دەکرد. ڕێگەیەک کە شاکی هەڵی بژاردەبوو مەترسیدارترین ڕێگا بوو. ڕۆژی یەکەم بێ هیچ ڕووداوێک تێپەڕی. لە ڕێگادا کەڵەکێویەکمان ڕاو کرد و لە گۆشتی ئەو ئاژەڵە خۆمان تێر کرد. شاکی دەیوت من دەبوا ببمە سەرۆکی هەموو هۆزەکانی جەنگەڵ. ئەو گومانی دەکرد هەموو شوێنێکی دنیا جەنگەڵە و هۆزە جیاوازەکانی تیادەژین. شەو شاکی شوێنێکی گونجاوی بۆ ئێمە ئامادە کرد. ئەمانەوەش دڕاوی جلەکانی لێ کردەوە و فڕێدا. کاتی ئاوابوونی خۆر شاکی سەرقاڵی دروستکردنی شوێنی حەوانەوە و ئەمانەوەش بادڕاندنی جلەکانی سەرقاڵ بوو. ئەو چەند جوان و خۆشەویست بوو. بە 50 قژەکەی خۆی شانە کرد و بەرامبەر بە من دانیشت. لە ڕووناکی کەمڕەنگی هەتاوی زەرد من لەو هەموو جوانیە مەست ببووم. دڵم دەلەرزی. هەناسە بە شێوەیەک لە سینەمدا توند ببوو کە وێنەی نەبوو. ئەمانەوەم خۆش دەویست، بەڵام خۆشویستنەکەی لە جۆرێکی تر بوو. ئەگەر بڵێم عاشقی ئەمانەوە بووم ڕەنگە باوەڕ نەکەن کە من ئەوم خۆش دەویست. ئەو شەوە ڕۆشتمە سەردارەکە و خەوتم. ئەمانەوە لەقێک لە سەروتری من بوو. جێگاکەی ناڕەحەتتر بوو. دەمویست لای خۆم بیخەوێنم، بەڵام پەشیمان بوومەوە و چاوەکانم بەست. بەڵام هێشتا چەند خولەک تێنەپەڕی بوو کە دەنگی لە قیدارەکە بیسترا و دەست بەجێ ئەمانەوە بە ئارامی خزایە لای من. نیوە شەو لە برسانە خەومان لێکەوت و بەیانی بە دەنگی شاکی کە لە خواردارەکەەوە بەناو بانگی دەکردم لە خەو هەستام. ئەو دووبارە کەبابی کەڵەکێوی ئامادە کرده بوو. خواردن و میوەمان خوارد و بەڕێککەوتین. لە ڕێگادا بە ئەمانەوەم وت ئەگەر هاوڕێکەم یوری بدۆزینەوە و بمانەوێت بگەڕینەوە تۆ چی دەکەیت؟ زۆر بە خوێن ساردی وەک بڵێ باسی بابەتێکی ناگرنگ دەکاتوتی مەبەستت ئەوەیە لە هۆزەکەی ئێمە بڕۆن و بەتەنیا جێمبێڵیت؟ لەم شێوەدا منیش هەردووکتان دەکوژم و دواتر خۆم دەکوژم. من لە دوو کاتدا تۆ دەکوژم، یەکیان ئەوەی بتەوێت بڕۆیت و ئەوی تر ئەگەر عاشقی ژنێک ببیت. جیاواز لەم دوو حاڵە
من وەک چاوی خۆم دەتپارێزم. وتم ئاخر عەزیز، من ناتوانم لە جەنگەڵدا بژیم و دەبێت ڕۆژێک بگەڕێمەوە. ئەو بزەیەکی لێدا وتی ئەمە گرنگ نییە، منیش لەگەڵ تۆدا دێم. ئەم ڕستە منی خستە ناو دەریای بیر و بەخۆمم وت چه ئیرادێکی هەیە، لە جیاتی موناک ئەمانۆ دەبم. بارحاڵ مەبەستمان ئەوەیە ژنێکی ئەمازۆنیمان لەگەڵدا بێ. چەند کاتژمێر دواتر گەشتینە شوێنێک کە شوێنەواری بوونی مرۆڤ دەبینرا. شاکی وتی لە هۆزی وچیەکان نزیک دەبینەوە، بەڵام سرم سوڕماوە، نابێ ڕێگا ئەوەندە نزیک بێ، ڕەنگە هۆزێکی تر بێت. شتێک کە نزیک بوونەوەی ئێمەی لە هۆزێکی تر نیشان دەدا. ماڵێکی وێران و بێ سەقف بوو کە لەوێدا بوو، ماڵێکی تەنیا و چۆڵ بێ دەرگا و دیوار و سەقف. ئەو ماڵە تەنیا دوو دیواری حەسیری و قامیشی بوو، ئەوی تری ڕووخاو و وێران بوو. دەدوێت چەندین ساڵە کەس نەچۆتاوێ. لەناو ژوورەکان دایسقان و کاسە سەر دەبینرا. شاکی وتی وەحشیەکان دوژمنانی خۆیان لێرەدا دەکوژن و ئەو قسەکەی ناتەواو کرد. من بە خێرایی پرسییم وتت چی؟ ئەم جارە ئەمانۆ وتی ڕەنگە گۆشتەکەی لێرەدا دەخۆن. بە بیستنی ئەم ڕستەیە پشتم لەرزی و عارەقێکی سارد کەوتە ناو چاوم و بەسەر سوڕمانەوە پرسییم مرۆڤخۆر؟ مەگەر لە جەنگەڵەکانی ئەمازۆن هۆزی مرۆڤخۆری لەیە؟ وەڵامی ئەم پرسیارەم شاکی دایەوە وتی یەک دوو هۆز لە ئەمازۆندا هەیە کە تەنیا چەند ڕۆژ لە ساڵ گۆشتی مرۆڤ دەخۆن و باوەڕیان وایە خواردنی گۆشتی دوژمن مرۆڤ بەهێز و دژی نەخۆشی و ڕۆحەپیسەکان نەیاری دەکات. من بۆ ئەوەی خۆم بوێر و چاونەترس نیشان بدەم پێشنیارم کرد کاتژمێرێک لەوێدا بحەسەینەوە. دڵنیا بووم کە ئەوان بەتایبەت ئەمانۆ دژایەتی دەکات. بۆ پەڕی سەر سوڕمان هەردووکیان بە پێشنیارەکەم ڕازی بوون و لەوێ دانیشتین. هەڵبەت کاتی حەوانەوەمان گەشتە بوو، بەڵام ئەوێ شوێنی حەوانەوە و درەنگکردن نەبوو، بۆنی مەرگی لێدەهات. جۆرێک دانیشتە بووم کە پشتم بە ئێسقانی مردووەکان بێت، بەڵام ئەم گوێنەدانە پەسەندی نەدەکرد و کاتێک ئەمانۆ عاشقانە سەیری دەکردم هەستم کرد شەبەح و ڕۆحی مردووەکان لە ناوماندا هاتوچۆ دەکەن و لە بەرامبەر چاوی من تێپەڕ دەبن. ئەمانۆ وە گوتم کچێکی وشیار بوو، گومان دەکەم هەستی بەترسی من کرد. بۆیە دوای چەند خولە گوتی هەستن با بڕین، خێراتر بڕین. من کە لەخوا ئەوە پێشنیارێکم ئارەزوو دەکرد هەستام و بەڕێکەوتم. ڕووداوە خوێناویەکان لێرەوە دەستی پێکرد. چەند میل ئەولاتر کاتێک ئەمانۆ بۆ ئەنجامدانی کارێک لە ئێمە دوورکەوت بوویەوە لە ناکاو دەنگی هەلهەلە و قەرەباڵغی وەحشیەکان بەرز بوویەوە و پەلاماریان داین. وەحشیەکان عادەتیان تا چەند هەنگاوی بە ئارامی و بێدەنگ دێنە پێش، ئەو کات هەلهەلە لێ دەدەن و هێرش دەکەن. من بە دەمانچەکەم تەقەم کرد و چەند کەسێکم لێ کوشتن. شاکیش بێەوەی نیشانە بگرێ پەنجەی لەسەر پەلەپسکەی ڕەشاشەکە دانابوو تەقەی دەکرد. بە خۆشحاڵیەوە کات و ناکات یەک دوانێکی دەکوشت. هێرشی ئەوان لە 4 لاوە درێژەی بوو. ئێمە تەنیا ئاگامان لە 2 لاوە بوو. ناچار تەسلیم بووین. لە دوایین دەرفەت بە شاکیم وت ڕەشاشەکە بخەرە ناو گیاکان و خۆشم بە خێرایی دەمانچەکەم هەڵدا. شاکی بە لێهاتووی ڕەشاشەکەی فڕێدایە ناو قامیشەکان و لە چاو دووری خستەوە. وەحشیەکان دەستگیریان کردین و دەستیان لە دواوە بەستین. چەند خولەکێکی پڕ ترسمان بەسەر برد و ترسی من زیاتر لە ئەمانۆ بوو. ئەو بەرچاو نەدەکەوت و دیار نەبوو کە وەحشیەکان گرتویانە یان خۆی داشاردووە. وەحشیەکان بێدرەنگ ئێمەیان بردە پێش و لەوێ دووریان کردینەوە. ئەمانۆ نەبوو، ئەو خۆی داشاردبوو. چ بەختەوەریەک! ئەوەی کە دەڵێم بەختەوەری دەبێت ئێوەش باوەڕ بکەن و ڕازی بن کە من لەم ڕێگەوتم بەو شێوەیە دەڕوانی وەک بڵێ لەم بەختەوەریە چاوەڕوان نەکراوە دەڕوانم. ئەگەر ئەو ڕۆژە ئەمانۆ دەگیرا و گیرۆدەی وەحشیەکان دەبوو ئیتر شوێنەوارێک لەو نەدەما و من لە خەفەتا دیقم دەکرد. هەر بۆیە کاتێک ئەوم لە مەترسی بە دوور بینی ئەوەندە شادمان بووم کە تەنانەت گرفتار بوون و مەترسیەک کە هەڕەشەی لێ دەکردم لەبیرم کرد. بەهەرحاڵ وەحشیەکان من و شاکیان بەست و بەپێی بەسترا و بەرەو پێشیان بردین و لەوێوە بەرەو هۆزیان بردین. لەگەڵەوەشدا هەر لەوێەوە بە تەپڵ گرفتاربوونی ئێمەیان بە سەرۆکەکەی خۆیان گەیان. زمانی تەپڵی وەحشیەکان شاکی بە جوانی تێدەگەیشت. لە چەند ساڵی مانەوەشم
منیش تا ڕادەیەک ئاشنا ببووم و ریتمە جیاوازەکانم دەناسیەوە. چەند جارێک شاکی هەوڵیدا خۆی بگەێنێتە نزیکەی من و شتێک بڵێت، بەڵام وحشیەکان بە مشت و لەقا ئەویان دوور دەکردەوە و منیشیان بۆ لایەکی تر کێش دەکرد. بەم حاڵش شاکی لەو بڕیاریدا بووی پەشیمان نەدەبوویەوە و لە هەر دەرفەتێک دەستی بکەوتایە خۆی دەگەیاندە نزیکی من. یەکێک لەم جارانەوتی: ئێمە لە مردن نزیک بووینەتەوە، ئەگەر ئەوان نەیانەوێت بمان خۆن بە دڵنیاییەوە دەمان کوژن و ئەم کارە ئەم شەویان بەیانی ئەنجام دەدرێت. شاکی ڕاستی دەکرد و وحشیەکان لە تۆڵەیە و تاقمەی بەدەستی ئێمە کوژرابوون. خۆیان بۆ ئەنجامدانی ڕێوڕسمی سزادان ئامادە کرد و لە ناوەڕاستی گۆڕەپانی بچووکی هۆز چەندارێکیان لە زەوی چەقاند و بۆ هەڵکردنی ئاگر دار و لقی وشکیان کۆ کردەوە. تا ئێستا چەند جارێک یوری منی لە مردن ڕزگار کردەبوو. لەم بارودۆخە ترسناکانەدا بە چاونەترسی زیاد لە ڕادەی خۆی ببووە هۆی ڕزگاری من. بەڵام ئەم جارە یوری لێ نەبوو، دیار نەبوو کێ فریامان دەکەوێت. لە ئێمە سیانە ئەمانۆ ڕزگاری ببوو، خۆی گەیاندبووە سەردارێک و خۆیدا شاردەبوو. بەڵام ئەو هیچ کارێکی پێ نەدەکرا و ئەو کچە جوان و ناسک ئەندامە توانایی هێرشکردنە سەر هۆز و ڕزگارکردنی ئێمەی نەبوو. تەواوی ئەو شەو ڕۆژە بیرم لەم بابەتە کردەوە. لای خۆم حسێبم دەکرد و دەموت ڕۆحی موناک و کچەکەم ئەم شەو شادمان و کەرەستەکانی میوانداری لەو دنیا ئامادە ئەکەن. بەڕاستی من دەمرم. ئاخ مردن کە ترس ئەنگێز و تاڵە. لە کلێنی حەسیری ئەو ژوورەی تیای زیندانی بووم، لە هات و چۆ و جم و جۆڵی وحشیەکان کە ئامادەکاریان بۆ جەژن دەکرد دەمڕوانی و لە دڵەوە لەعنەتم لە چارە ڕەشی خۆم دەکرد. ئەمجارە بابەتەکە زۆر گرنگداتە بەرچاو. دەدوێت بەڕاستی بۆنی بێزارکەری مردن هەڵەمژم. کەمکەم هیوای ڕزگاریم لە دڵ دەرکرد و خۆم بۆ بەرگەگرتنی ئازارێکی مەرگ و دڵ هەڵگرتن لە ژیان ئامادە دەکرد. هەوڵم دەدا بە تەڵقینکردنی مەرگ لەسەر خۆم ئاسان بکەم. بەڵام ئایا ئەم کارە ئەگەری بوو؟ ڕۆژ کەمکەم تەواو دەبوو. بە هەمان ڕادە کە ئاوابوونی هەتاو نزیک دەبوو، کەرەستەکانی جەژنی وحشیەکان ئامادەی زیاتری بەخۆ دەبینی. ترس و شۆڕشی ناخی من زیاد بوو. زیاد لە ڕادە پەرێشان و شڵەژا بووم. شاکی بەرامبەرم دانیشتە بوو، باوێشکی دەدا. دەدوێت چارەنووسێکی تری هەیە و لەم ڕێگادا نایەوێ لەگەڵم بێ. بیری لە مردن ناکردەوە و جگە لەو ڕستەی لە ڕێگادا بە منیوت ئیتر باسی مردنی نەکرد. خەم و خەفەتی زۆر، هیلاکی ڕێگا، ئازار بەهۆی لەدانی وحشیەکان و لە هەمووی گرنگتر چاو و باوێشکەیەک لە دوایەکەکانی شاکی خەوی خستە چاوانمەوە. لەگەڵ ئەو خۆڕاگریەی لە بەرامبەر خەودا دەم کرد نەمزانی کە چی بوو. پێڵووی چاوەکانم کەوتە سەریەک، خەوێکی قۆڵ بردمێەوە. ژیان بە پێچەوانی ئەوەی بیری لێ دەکەینەوە وەک هاوکێشەیەکی بیرکاری حسێبێکی وردی هەیە. لایەنەکانی هاوکێشە بەردەوام یەکسانە و کۆی یەکێک لەگەڵ کۆکانی تردا هاوسەنگە. ئێوە ڕۆژێک خۆشەویستی بەرامبەر کەسێک لە سوچێکی ئەم دنیاە دەردەبڕن. گومان ناکرێت یاداشتی ئەم چاکە و خۆشەویستی لە دەست ڕۆژگار دەربچێت. هەرگیز. باش و خراپی ئێوە وەک دەنگێکە کە لە کوێستان لە قورگی ئێوە دێتە دەرو، درەنگیان زوو دەنگدانەوەی ئەو دەنگە دەگەڕێتەوە بۆ لای خۆتان. بەدڵنیاییەوە لە خۆتان دەپرسن ئەم قسانە چ پەیوەندیەکی بە ئێرەوە هەیە. ڕاز دەکەن، بەڵام زۆریش نابەجێ نییە. چاوەڕێ بن. ئێستا من و شاکی لەو ژوورەوە لە چاوەڕوانی مردندا بەجێ بێڵن و بڕۆن بە دوای شومادا. لەم ڕێگایەدا یارمەتیتان دەدەم. شوما لە ڕۆشتنی ئێمە بێ ئەندازە خەمبار ببوو. ئەو کە لە دنیا هیچ کەسێکی نەبوو خۆی بە من دڵخۆش کردەبوو. نەیدەویست یەک ساتیش لە من دوور بێت و تەنیا بمێنێتەوە. لە ئەمانۆ تووڕە بوو کە بۆ بەجێهێشتنی ئەو منی هاندا بوو. بارحاڵ لە کاتێکدا ئەمانۆ تاوانی نەبوو. خۆم بردنی ئەوم بەباش نەدەزانی. بارحاڵ کاتێک ئێمە دوور کەوتینەوە شوما هەستا و لە ماڵەکە هاتە دەر. ڕوخساری گرژ و تاڵدا هاتە بەرچاو. ئەو مناڵە لە دووری من هەستی بە خەمباری دەکرد و بە هەر جۆرێک بۆ دەیویست بە دوامدا بێت.
ڕێگەیەک کە ئێمە لە زۆنگاوەکانەوە بڕیبوومان زۆر مەترسیدار بوو. لەگەڵەوەی سیلاحی گەرممان بوو، لە هێرشی کرۆکۆدیلەکان لە ئەماندا نەبووین و هەر سات هەزاران مەترسی ڕووی تێدەکردین. شوما ئەمەی بەباشی دەزانی، بۆیە ڕێگایەکی تری هەڵبژارد و خۆی خستە سەردارێک و لە زۆنگاوی پڕ کرۆکۆدیل و ئاناکەندا تێپەڕی و گەشتە بەستێنی بەرامبەر. شوما ڕای دەکرد هەناسکە هەنسکی بوو هیلاک بوو، قاچی بریندار ببوو، خوێن لە برینەکانی دەچۆڕا. بەڵام لەگەڵەوەشدا یەک ساتیش درەنگکردنی بەڕەوا نەدەزانی و بەڕاکردن بە دواماندا دەهات. نازانم بە جوانی شوما چ کاتێک ئێمەی دۆزیەوە خۆی لەم بارەیەوە هیچی نەوت و دواتر لە وەڵامی پرسیارەکەی منداوەتی ئێوەم بینی، بەڵام لە ترسی ئەوەی نەکات و ڕەببن و لێم بدەن نەهاتمە پێشوو، لە دووریەوە وەک سێبەرێک بە دواتانە داهاتم. لەم شێوەیەشدا کاتێک ئەمانەوە لە ئێوە دوورکەوتەوە وەحشیەکان ئێمەیان دەستگیر کرد. شوما لە دوورەوە ئاگادار بوو، هەموو شتێکی بینی بوو. کاتێک وەحشیەکان شاکی و منیان برد و لەوێ دوورکەوتینەوە، شوما لە حەشارگەی خۆی هاتە دەرو یەک کارکردی هەڵگرتنی سیلاحەکان بوو. سیلاح و فیشەکەکانی لە ناو گیاکاندا دۆزیەوە و لە دەستی گرت. ئەو کات ڕۆشتە لای ئەمانۆ کە هێشتا لە سەردارەکە بوو، لە ترسا دەلەرزی و خۆی نیشاندا. ئەمانەوە کە بە هیچ جۆرێک چاوەڕوانی بینینی شوما نەبوو، بێ ئەندازە شادمان بوو، بەدڵگەرمیەوە هاتە خوار و پەیوەستی بوو. شوما و ئەمانەوە کاتژمێرێک لەو شوێنەدامانەوە و دواتر میوە دەچنن، دەیخۆن و دەحەوێنەوە. ئەمانەوە بە سەر سوورمانەوە بە سروشتی ژنانەی خۆی پێشنیار بە شوما دەکات لە هەمان ڕێگاوە بگەڕێنەوە بۆ ماڵەکە و چاوەڕوانی پەیدابوونی یوری بکەن. بۆ هیوای ڕەنگە یوری بگاتە ئەوێ ئاگاداری بکەنەوە و بۆ ڕزگارکردنی ئێمە بینێرن. بەڵام شوما ڕازی نابێت و دەڵێت نا، ئەمە کارێکی ڕاست نییە. من بەم داردەستە ئاسنینانە بۆ ڕزگارکردنی ئەوان هەوڵی خۆم دەدەم. ئەو منی لە مردن ڕزگار کرد و پڵنگەکانی کۆشت. ئەرکی منە لەم کاتە مەترسیدارەدا فریای بکەوم. ئەمانەوە گاڵتەی پێدەکات و هەوڵەدات پەشیمانی بکاتەوە. بەڵام شوما بە پێداگرتن دەڵێت هەرگیز، من دەزانم چۆن دەبێ ئاگر لەم داردەستانە بکەینە دەر و هەر ئەم شەو دەڕۆمە هۆز و هێرش دەکەمە سەر وەحشیەکان. ئەو ڕاستی دەکرد، چونکە پێشتر چۆنیەتی کاری تفەنگم پێوت بوو، چونکە مناڵێکی زیاد لە ڕادە وشیار بوو، دڵنیا بوو کە دەتوانێت بە باشی ڕەشاش و تفەنگەکە بەکاربێنێت. دواتریش دەبینین تا چەندە لەسەر ئەم قسەی ڕاست بوو، دەتوانێت ئەمانۆ نەیدەویست خۆی بەدەست مناڵێکی 12 ساڵە بسپێرێ و ئەخڵی خۆی بداتە دەستی ئەو، بۆیە هەوڵی دەدا دژایەتی بکات. شوماش لەسەر بڕیارەکەی خۆی سوور بوو، پێیدا دەگرت تا ئەوەی سەرکەوت و سەرنجام ئەمانوێ ڕازی کرد و لەگەڵ خۆی دابردی. سیر لەوەدا بوو شوما ئەمانۆشی فێر کرد چۆن تەقەبەت فەنگ بکات و لە ئەگەری مەترسی بەرگری لە خۆی بکات. شوما شادمان و خەندان بەرەو هۆز بەڕێکەوت و ئەمانۆی بەدوای خۆی دابرد. ئەو باوەڕی بەکارەکەی خۆی بوو، دڵنیا بوو هیوادار بوو بتوانێت من و شاکی ڕزگار بکات. ئەمە بوو ئەوەی لە کاتی خەوتنی من و شاکی ڕوویدا، بە دەنگی کرانەوەی دەرگا و قەرەباڵغی وەحشیەکان و دەنگی تەپڵ لە خەو هەستام و لە ناکاو خۆم لەگەڵ تاقمێک لە جادوگەرانانی هۆز کە بۆ بردنی ئێمە هاتبوون ڕوبەڕوو بینیەوە و زانیم کاتی مردنمان هاتووە. ئەوان دەستی منیان کردەوە، بەڵام شاکیان بەدەستی بەسراوە بردە ناو گۆڕەپان. ئەمەش ڕێکەوت بوو، ڕەنگە خوا وای دەویست کە جیاوازی لە نێوان من و ئەودا بکەن. بە هەر حاڵ کە دەستی منیان کردەوە نەمزانی چی بوو، کە دەستم بردە گیرفانم و ساتێک دواتر بە شادمانی دەرم هێنا. دەزانن لە گیرفانی خۆمدا چیم دۆزیەوە؟ چەندانەیەک فیشەکی دەمانچەکەم پێ نەبوو، بەڵام بە باشی دەمزانی چۆن و لەکوێدا لە فیشەکەکان کەڵک وەربگرم. شاکی وەک پەیکەرێک بە ڕێگادا دەڕۆشت و لە سەما و دەنگەدەنگی وەحشیەکان نەدەترسا. دەدوت دەیبەن بۆ ئاهەنگی بووکێنی یەک لە هاوڕێکانی و ئەو بۆ ئەوەی یەخەی ئوتوکراوی نەشکێت تەنانەت سەری بۆ ڕاست و چەپیش نەدەسوڕان. ڕاستی بوونەوەرێکی سیر بوو، لە مردن ناترسا،
من نەمدەتوانی وەک ئەو بم. هەرچی زیاتر هەوڵم دەدا و زیاتر زەختم لە خۆم دەکرد کە خوێن سارد بم، زیاتر پەرێشان دەبووم و دەشڵەژام. وەحشیەکان ئێمەیان لای ئاگرەوە تێپەڕاند و ئەو کاتی گەشتمە لای ئاگری گۆڕەپان، فیشەکەکانم خستە ناو ئاگرەکە و هەوڵمدا تا ئەو شوێنەی دەکرێت لە ئاگرەکە دوور بوەستم. بە خۆشحاڵیەوە ژمارەی وەحشیەکان ئەوەندە زۆر بوو کە لە نێوان من و شاکی و ئاگرەکە چۆن ڕیز لە وەحشیەکان شادی و سەمایان دەکرد. هەرم وەحشیانە ئێمەیان لە زیانی تەقەی کتوپەڕ تەقینەوەی فیشەکەکان دەپاراست. سەرەتا شاکیان بردە لای دارەکە و بۆ بەستنەوەی هەوڵیاندا. جادوگەران دەسووریان دەدا کاری سەیر و سەمەرەیان دەکرد کە لە ناکاو دەنگی مەترسیدار و گوێ ئازار دەربیسرا و دەست بەجێ هاواری یەک لە دوای یەک بەگوێ گەشت و چەندین کەس لە وەحشیەکان کە لای ئاگرەکە سەمایان دەکرد کەوتن و لە خوێندا گەوزان. چەندین کەس لە وەحشیەکان کە لای ئاگرەکە سەمایان دەکرد کەوتن و لە خوێندا گەوزان. ئەمە دەنگی فیشەکەکان بوو کە من خستبوومە ناو ئاگر. وەحشیەکان سەرەتا بەهۆی تەقینەوەی و فیشەکانە کوژران و پەرێشان و شڵەژان. دەستی شاکیان نەبەسرا و بەجێهێشت، بەڵام هێشتا توانای ڕاکردنمان نەبوو، چونکە وەحشیەکان لە دەور و بەرمان بوون و بچووکترین جوڵایان لە بەرچاودا بوو. قەرەباڵغەیەکی سەیر دروست بوو، ژمارەیەک بەم لەولادا ڕایان دەکرد. لەم کاتەدا دەنگی تەقەی ڕەشاش بیسرا. گومانم دەکرد ژمارەیەکی تر لە فیشەکەکانی ناو ئاگرەکە تەقین، بەڵام دواتر هەستم کرد بەڕاستی دەنگی ڕەشاشە و کەسێک لە دوورەوە تەقە لە قەرەباڵغی وەحشیەکان دەکات. خێرام گومانم بۆ دروست بوو کە یوری بۆ ڕزگارکردنی ئێمە هەوڵ دەدات، بۆیە بە شاکی مود لەسەر زەوی ڕاکشێ و هەردووک لەسەر زەوی ڕاکشین تا لە زیانی گولەکان لە ئەماندا بین و وەحشیەکان کە نەیان دەزانی بەڵا لە کام لاوە داباریوە و کێ بێ بەزەییانە هێرشیان دەکاتە سەر، گێژ و وڕ و بێ مەبەست ڕایان دەکرد و دەیان قیژان. لەم بارودۆخە کەڵکم وەرگرت و بە شاکی مود بەرەو لای چەپ خێراکە. خۆم هەستام ڕام کرد، شاکیش بەدوام داهات. هێشتا دەنگی ڕەشاش و تەقەتەقی تفەنگ داهات کە ئێمە خۆمان گەیاندە دارەکانی جەنگەڵ و لە تاریکیدا لە چاوون بووین. چەند خولەک دواتر کە دەنگی ڕەشاش نەما، وەحشیەکان هەستیان بەڕاکردنی ئێمە کرد و بەدواماندا گەڕان. بەڵام لەم ماوەدا من و شاکی زۆر لە هۆز بەڕادەی پێویست دوور کەوتبووینەوە. ماندوو هیلاک، ناڵان و ناتەوان گەشتینە قەراغ ڕووبار و خۆم فڕێدایە سەر چەولمی ڕووبار و بێهۆش و بێحاڵ بووم. شاکی کە توانای زیاتری لە ڕاکردن و پیادە ڕۆشتن لە ناودارەکانی جەنگەڵدا بوو، لەسەر سرم دانیشت و چاودێری دەکردم. تا دوایین سات لە بیری ئەمانۆدا بووم و لە شاکی سەبارەت بۆ پرسیارم دەکرد. لای ڕووبار دووبارە لە شاکی پرسیاری ئەمانۆم کرد. وتی ئەمانۆ لە ئێمە دوور بوو، سڵامەت ماوەتەوە ئاسوودە بن، بە خێرایی خۆی بە ئێمە دەگەیەنێت. وتم خۆزگە سیلاحەکانی لە ناو گشوگیادا هەڵەگرت و دەهێنا، بەڵام زیاتر لە سیلاح و هەر شتێکی تر ئەمانۆم خۆش دەویست. ئەگەردان بەوەدا بنێم کە ئەمانۆم زیاتر لە چاوی خۆم خۆش دەویست، ڕەنگە بڵێن فشە دەکات، بەڵام ڕاستیەکەی ئەوەیە کە دەیڵێم و ئەمانۆم لە چاوی خۆم زیاتر خۆش دەویست. لەناو ئەم بیر و ئەندێشانەوە بەهۆی هیلاکی زۆرەوە خەو بردمیەوە و ئیتر نەمزانی چی بوو چی ڕوویدا. بەرەبەیان کە تازە خۆرهەڵاتی ئاسمان ڕووناک بووبوویەوە و لەناو گەڵا و لە قەیدارەکان ئاسمان زی و ڕەنگ تیکە تیکە دەبینرا، چاوم کردەوە. بە جوانی نەمدەزانی چەند و چەند کاتژمێر خەوتوم، بەڵام کاتێک هەستام هەموو جەستم ئاسوودەی و ئارامی بوو. نە ئازارم بوو نە پەرێشانی خەیاڵ، تەنیاون بوونی ئەمانۆ هەندێک کات پەرێشانی دەکردم و ئەویش بە قسەکانی شاکی و بەڵێنەکانی ئەو بە خێرایی لەناو دەچوو. دوای چەند خولەکێک شاکی پێشنیاری کرد بە خێرایی لەوێ بڕۆین و خۆمان بگەێنینە ئەو بەری ڕووبار و ئەو ڕووبارە لەقێک لە ڕووباری گەوەری ئەمازۆن بوو کە ڕشتەکیەوەکانی باکوورەوە سەرچاوی دەگرت و ئاوی تاڤگەکان دەڕژایە ناوی. خێراکەن، ئێرە شوێنێکی مەترسیدارە و دوور نییە وەحشیە دەڕندەکان بۆ سندنەوەی تۆڵە بە دواماندا بێن و ئەم جارەیان تیکە تیکە بین. خێراکەن، لە شوێنەکەی هەستا و خۆی بۆ ڕۆشتن ئامادە کرد.
بەڵام من نەمدەتوانی لەوێ کە خۆشەویستەکەم لەدەستدا بوو دڵ هەڵبگرم و بڕۆم. گومانم دەکرد تا چەند خولەکێکی تر ئەمانۆ لە پشدارەکان دەردەکەوێت، بۆیە نەمدەویست بڕۆم. بۆ شاکی ژیان لە هەموو شوێنێکی دنیا وەگیەگوا بوو، بەڵام من عاشق بووم، دڵدار و دڵدارە. ئەمانوی خۆشەویست و قیبلەی من ون ببوو، نەمدەزانی لەکوێیە. شاکی دەدوت هەستی بە مەبەستەکەم لە درەنگکردن کردووە، بۆیە بیری کردەوە وتی ئێمە لە هۆزەکەی خۆمان نیشانەی تایبەتمان هەیە، ئەمانۆش لە هۆزی ئێمەیە و ئەم نیشانەیە دەناسێتەوە. ئێوە بەڕێکەون، من نیشانەکان لە قەراق ڕووبار و لە ڕێگادا دادەنێم تا ئەگەر ئەمانۆ گەشتە ئێرە بەدوامانە بێت. ئەم ڕستانە کاریگەری تایبەتی لەسەر دروست کردم. شادمان بووم و لەگەڵەوەی بێسیلاح نەمدەویست لە ڕووبار تێبپەڕم، تەسلیمی بۆ چوونەکەی شاکی بووم. وتم زۆر باشە، ئەم نیشانانەی تۆ باسییان دەکەی چییە؟ شاکی پرسی ئەمانۆ جلەکانی تۆ دەناسێت؟ وتم بەڵێ، ئەو کراسەکەی من کە دڕابوو دووریەوە، جیاواز لەوەش هەست بە بۆنی جەستەم دەکات و ئەگەر. شاکی قسەکەی بڕیمەوتی کەواتەیەکێک لە قۆڵەکانی کراسەکەتان لێ بکەنەوە. من لە جیاتی قۆڵ کراسەکەم پێدا. شاکی بەشێکی بەستێنی ڕووباری تەخت کرد، بەلەقێکی دار چەولمی صاف کرد بە شێوەیەک کە هەر شوێنەوارێکی لەسەر دەمایەوە. من بەوردی سەیری کارەکانی ئەوم دەکرد. شاکی دوایم کارە کراسەکەی لەو تەختاییە صاف کراوەدا بڵاو کردەوە، بە شێوەیەک دوو قۆڵی کراسەکە بەرەو بەستێنی ئەو لای ڕووبار خوار بوونەوە و وادە هاتە بەرچاو کە کەسێک خەوتووە و بەدەست لەسەر سەرەوە ئەو بەری ئاو نیشان دەدات. کاتێک لەم کارە سوودە بوو، بەسەریدار هێڵ و چەند نیشانەیەکی لەسەر خاک کێشا. سەریدار بە جوانی دەجوڵا و لەسەر زێخی نەرمی بەستێن بۆ شاکی چەندین وێنەی بۆ جۆرەی دڵی دەیویست دروست کرد. سەرنجام کارەکەی تەواو بوو. دارەکەی فڕێداوەتی بڕۆین، ئەمە بەسە. لەگەڵەوەی ئەمانەوە بگاتە ئێرە و ئەم نیشانانە ببینێت، مەبەستەکەمان تێدەگات و بە دواماندا دێت. ڕوود بووم، جلم لەبەردا نەبوو. یەکێک لە دەرلینگەکانی شەڕواڵەکەم هەڵکەندرا بوو. شەڕواڵەکەم تەنیا یەک قاچی بوو. کراسەکەشم بوو شێوە لە دەستدا. وەک پیاوانی ئەمازۆن ڕوود بووم. ئەگەر مووی بۆر و پێستی سپیم نەبوو، ڕەنگە لەگەڵ پیاوانی ئەمازۆن هیچ جیاوازیەکەم نەدەبوو و لەوان سەیرتر داهاتمە بەرچاو، چونکە شەڕواڵێکم لە پێدا بوو کە تەنیا یەک قاچی بوو. بە بێزاریەوە بۆ تێپەڕبوون لە ڕووبار دەستمان بە چالاکی کرد. شاکی دەستی بە هەڵکەندن و شکاندنی لەقەکان کرد و دوای نیو کاتژمێر بڕێک زۆرداری کۆ کردەوە و بە توڵی نەرمی دارەکان پێکەوە بەستی. ئەوەندە لەم کارەدا شارەزا بوو، بەڕاستی سەیر و شیاوی دەستخۆشی کردن بوو. کاتژمێرێک دواتر بەلەقی دارەکان شتێکی دروست کرد کە هەرچی بوو دەیتوانی ئێمە بگەێنێتە ئەو بەری ئەو. شاکی پەڕیە سەری، منیشی کێشایە سەر و لە لێواری دووداری درێژ کە لە قۆڵایی ڕووباری گیر دەکرد دەستی بە پێشڕەوی کرد. پانایی ئاو ئەوەندە زۆر نەبوو، زۆر خێرا گەشتینە ئەو بەرودا بەزین. لەوێشدا وەستام و دووبارە لەو بەری ڕووبار ئەو شوێنەی ئەمانۆم لە دەستدا بوو ڕوانیم. کاتێک گەشتینە ئەو بەری ڕووبار، شاکی وتی لەم ڕێگاوە بڕۆین، لە نزیکی ئێرەدا هۆزێکی گەورە هەیە. بە خێرایی پرسیم لەم هۆزە وەحشیانە کەوایە بۆ هاتین؟ شاکی وەڵامی دایەوە نا، ئاسوودە بن، ئەم هۆزە گەورەترین هۆزی ئەمازۆنە و لەگەڵ هۆزی ئێمەدا خزمایەتیان هەیە. مەترسیدار نین و بە پێچەوانەوە زۆر ڕێز لە پیاوانی ئێمە دەگرن، چونکە سیلاحمان پێ نییە و لەگەڵەوەشدا ئەم هۆزە لەسەر ڕێگاماندایە و جیاواز لەمانە دوژمنی وچیەکانن. باشترە سەرەتا بڕۆینە ئەوێ و چەند ڕۆژێک بمێنینەوە. من لە ڕستەی زۆر ڕێز لە پیاوان دەگرن تێنەگەشتم، دەمویست بپرسم، بەڵام شاکی مۆڵەتی نەداوەتی من بۆ ئەمانۆم نووسی دەڕۆینە ئێرە و لە چاوەڕوانیدا دەمێنینەوە. ئیرادی نییە کە چەند ڕۆژ هیلاکی ڕێگا و ئازارێک لە دەست وەحشیەکان چێشتومانە لە ناوبەرین. ئەمەی وت و بەڕێکەوت، منیش بەدوایدا. لەوێوە تا هۆز زۆر دوور نەبوو. کاتێک هەتاو لە ناوەڕاستی ئاسمان تێپەڕی بوو، بەرەو ڕۆژ ئاوا دەڕۆشت. گەشتینە سنوورەکانی هۆزی ناوبراو. دانیشتوانی هۆز
شێوەڕازاندنەوەیەکی سەیریان بۆ بەشێک لە جەستەی خۆیان لە قوماشدا پۆشی بوو. دەستە دەستە پیاوان کە بۆ ڕاو ڕۆشتبوونە جەنگەڵ دەگەڕانەوە و ئێمە ئەوانمان دەبینی. لە شاکیم پرسی ئەمانە قوماشیان هەیە؟ وتی ئەوان باشتر لە ئێمە دەژین، زۆربەی قوماشەکانی هۆزی ئێمە ئەوان دەیچنن. ئەمانە قوماشی کرمیان هەیە. مەبەستی شاکی لە قوماشی دەزوی کرم بوو. ئەوە بوو کە ئەوان چۆنیەتی ڕاگرتنی کرم و دروستکردنی ئاوریشم دەزانن. سرم سۆرما بوو چونکە باوەڕم نەدەکرد لە ناوەڕاستی جەنگەڵی باران و ئەو شوێنە ترس ئەنگێزە هۆزێکی پێشکەوتوو بژین. تا ڕادەیەک پێشکەوتوو وەحشیەکان ئێمەیان دەبینی، بەڵام سەریان سۆڕ نەدەما. تەنانەت پێستی سپی من سەرنجی ئەوانی ڕانەدەکێشا. هەر کەس سەرقاڵی کاری خۆی بوو، دەهاتن و دەڕۆشن و کەس گوێی بە ئێمە نەدەدا. سەرۆکی هۆز جلێکی درێژی لەبەردا بوو کە لە هاتنی ئێمە ئاگادار بوو. هاتە پێشوازی و ئێمەی بردە لای خۆی و لە ژوورێکدا جێگەی کردینەوە کە کەرەستەی ژیانی باشتری لێبوو. ژوورەکە تاریک بوو. شاکی بۆ ڕووناکی ئاگری کردەوە. لەم کاتەدا بە خێرایی بیرێک بە زەینم داهات و بە سەرۆکی هۆز کە هاتبووە بینینی ئێمە وتم: ئایا ئێوە چۆنیەتی دروستکردنی مۆم و بەکارهێنانی چرا نازانن؟ ئەو بێ ئاگایی خۆی دەربڕی وتی: ئێمە جگە لە ئاگر هیچ شتێکی ترمان بۆ ڕووناکی نییە. داوام لێکرد کەمێک چاوری مانگە و قماشم بۆ بێنێت. سەرۆک دەستوری دا و بە خێرایی قاپێکی گەڵی پڕ کرد لە بەزی پیوی گای کێوی و قماشیان ئامادە کرد. قماشەکانم بە شێوەی پڵیتە دەرهێنا و پیوم خستە سەر ئاگر تا توایەوە. ئەو کات لە پیو و پڵیتەکە مۆمم دروست کرد. کەمێک چاوری ناو قاپەکە لە ماوەی نیو کاتژمێردا بوو بە 43 مۆمی بچووک. سەرۆکی هۆز و شاکی بە سەرسوڕمانەوە سەیری کارەکانی منیان دەکرد و هێشتا نەیان دەزانی ئەو لولە چاوریانە چیان پێدەکرێت. کاتێک مۆمەکان ئامادە بوو دوانیانم خستە ناو ئەو قاپە گەڵیە و ڕۆشنم کرد. ژوورەکە لە ڕووناکی مۆمەکان دیمەنێکی دڵگیرتری بەخۆ گرت. سەرۆکی هۆز بە بینینی ڕووناکی لە شادمانیدا قیژاندی و بەڕاکردن لە ژوورەکە ڕۆشتە دەر. سەرۆک دانیشتوانی هۆزی کۆ کردەوە بۆ سیرکردن. من چەند مۆمێکی ترم لە بەردەم ژوورەکەدانا و ڕۆشنم کرد تا هەر کەس دەیەوێ سەیرم کە. بەیانی ئەو ڕۆژە چۆنیەتی دروستکردنی مۆمم بە تاقمێک کە بۆ ئەم کارە ڕاستپێردرابوون فێر کرد و سبەی شەو هەموو ماڵەکان بە مۆم ڕووناک بوویەوە. جەژنێکی بەشکۆیان بۆ مۆم سازدا و سەما و شادی دەستی پێکرد. لە جەژنەکەدا بوو کە سەرۆکی هۆز 4 کچ لە جوانترین کچەکانی هۆزی هەڵبژارد و بەرەو لای من هاتووتی: لەبەر خزمەتێک کە بە منت کردووە ئەم کچانت پێشکەش دەکەم. ئەوانە هی تۆن. ماڵەکەی تۆ ڕێک دەکەن و خواردنت بۆ دروست دەکەن. نەمدەزانی مەبەستی لە پێشکەشکردنی کچەکان چییە. داوای ڕوونکردنەوەم لە شاکی کردەوەتی: ئەم کچانە هاوسەری ئێوەن. لە هۆزدا ژمارەی ژنان 20 بەرانبەری پیاوانە و هەر کام لە پیاوەکان دەبێت 4 تا 10 ژنی هەبێ. ئەگەر بیرتان بێ پێشتر ئەمەم پێوتون. ڕەنگم پەڕە. دەمویست بەم چاکەیە ڕازی نەبم، بەڵام شاکی بە ئیشارەی سەر پەشیمانی کردمەوە و دواتروتی: ئەم کارە مەترسیدارە، چونکە بە ئیهانەیەکی گەورە دەژمێردرێت. دەبێت لەگەڵم ژنانەدا بژیت و چارەیەک جگە لەمە نییە. لە هەمان شەو ژنەکان هاتنە ژوورەکەی من و دەستیان بە خزمەتکردنی من کرد. ئەوان لە نێوان خۆیاندا ڕێک کەوتبوون و بچووکترینیان هەمان شەو دەستی بەسەر و ڕوخسارمدا هێنا و دەست و قاچی شواردم. لە قسەکردن لەگەڵیدا چێژم دەبرد. ئێوەی خوێنەر باشتر لە هەر کەسێک دەزانن من لە بەرامبەر ژنان چەند دەلاواز و بێ ئیرادەم. من و شاکی دەمانویست بڕۆین. جیاواز لەوەش خۆم لەمانەوەی درێژ ماوەم لە جەنگەڵ ترس ئەنگێزەکانی ئەمازۆن بێزار ببووم و دەمویست هەرچی زووتر بەجێی بێڵم و بگەڕێمەوە بۆ دنیای پێشکەوتوو، بۆ خۆم ماڵ و خێزانم پێکەوە بنێم و وەک هەموو خەڵک بژیم. ڕووداوخوازی و گەڕان یەکێکە لە کارە چێژ بەخشەکان، بەڵام کاتێک درێژەی پێدرا وەک هەموو کارە شیرینەکانی تر مرۆڤ بێزار دەکات. منیش بێزار ببووم و
بڕیارمدا دوای تۆڵە سندنەوە لە ئۆنا و دۆزینەوەی یوری درێژە بەڕێگاکەم بدەم و لەوێ دوور بکەومەوە. بەڵام بۆ پەڕی سەر سوورمان دەمبینی تازە بە تازە گرفتارێکی تازەم بۆ دروست بووە و ئەم 4 کچە ڕەشپێستە نایەڵن بۆ خولەکێک سەرقاڵی کارەکەی خۆم و لێم دوور ناکەونەوە. ئەم بابەتە یانی دەربڕینی خۆشەویستی ئەوان سەرەتا وەک ڕابواردن و سەرقاڵیەک بۆ من دەژمێردرا و چێژم لێ دەبرد. 4 کچە پێشکەشەکەی سەرۆکی هۆز ناشرین نەبوون. شێوەی ئەوانیش ئەوەندە ناحەز نەبوو مرۆڤ نەتوانێت خۆشیانی بوێت. ئیرادەیەک کە لەو 4ی بە شێوەیەکی هاوبەش دەتوانم بیگرم ئەوە بوو کە ڕەش بوون. ئەگەر ڕەنگی پێستیان دەگۆڕا هەر کامیان لەگەڵ کچێکی جوان و دڵڕفێنی دنیای پێشکەوتوو بەرامبەریان دەکرد. لە کاتژمێرەکانی ڕۆژ ئەوان منیان بۆ شوێنی فێنک و خۆش ئاو و هەوا دەبرد. لەسەر سرم سێبەریان دروست دەکرد و یەک لەوان بە باوەشێن مێشولەی دوور دەکردەوە و ئاگادار بوون دەعبا زیانم پێنەگەێنێ. لە لای سەرچاوەی ئاو دەست بەکار بوون و خواردنیان دروست دەکرد. لە کاتی خواردن ڕێگەیان دەدا ئاسوودە بم. لەسەر یەک ئاسوودە بووم و ئەگەر ئەندێشەی گەڕانەوە و ناڕەحەتیەکانی تر نەدەبوو چەندین ساڵ دەمتوانی لەوێ بەو بارودۆخە بژیم. سەرۆک و دانیشتوانی هۆز ڕێزیان لێ دەگرتم و باشترین ڕاو و بەتەمترین میوەکانی جەنگەڵیان دەناردە ماڵەکەی من. چەند ڕۆژ بەم شێوەیە تێپەڕی. شاکیش سەرقاڵی عەشقبازی بوو. کەمتر دەهاتە لای من. وەک ئاماژەی پێدرا لەو هۆزەدا ژمارەی پیاوان زۆر کەمتر لە ژنان بوو کە پیاوێکیان بێژن دەبینی بە خێرایی چەندین کچ یان بێوژنیان پێشکەش دەکرد. شاکیش ئەم بارودۆخەی بوو. نەمدەزانی چەند ژنیان پێداوە و چی دەکات. بەڵام دڵنیا بووم ژنە بێ پیاوەکانی هۆز نایەڵن ئاسوودە بێت. ڕۆژێک بەیانی لە سێبەری دارەکاندا ڕاکشا بووم و ژنەکانیش سەرقاڵی کاری خۆیان بوون کە لە ناکاو دەنگی شاکی بیسرا کە دەیوت تۆ بۆ هاتیتە ئێرە چێ ڕێگەی پێدەیت نەدەبووە لە بەستێنی چەپی ڕووبار دوور بکەویتەوە. دەنگی شاکیم باش دەناسی و لە دوورەوە زانیم ئەوە، بەڵام نەمدەزانی لەگەڵ کێدا قسە دەکات. سەرسوورما و لە شوێنەکەم هەستام و سەیری دەوروبەرم کرد. خولەکێک دواتر لە قوگەڵای دارەکانی پشسەرم تەکانیان خوارد و شاکی لە کاتێکدا دەستی شومای لە دەستدا بوو دەرکەوت. بەبینینی شوما دڵمدا کەوت و دەمم کرایەوە. باوەڕم نەدەکرد ئەو ئەم هەموو ڕێگایی پێوا بێت و گەشت بێتە ئێرە. گومانم دەکرد ڕەنگە چاوەکانم بە هەڵە دەیبینن، بەڵام نا، شوما بوو ڕوخسارە نەجیبوونی گای سەیر و بەژنی کورتی. شوما بوو ڕەشاشەکەی منی لە شاندا و یاری بەدەستکەکەی دەکرد. بەبینینی ڕەشاشەکە لە شادمانیدا هەستامە سەر پێ. شوما لەبەر چاوی مندا گوناحکار بوو. گوناحکار لەبەرەوەی بەبێ مۆڵەت و بە پێچەوانەی دەستورێک کەدا بووم بە دواماندا هاتە بوو. بەڵام بەبینینی ڕەشاشەکە هەموو شتێک تەنانەت گوناحە گەورەکەی شومام لەبیر کرد و شادمان بووم. شاکی کاتێک گەشتە بەرامبەرم دەستی مناڵەکەی بەرەڵا کردووەتی ئەم مناڵە لێرە چی دەکات؟ کێ پێیوت بە دواماندا بێت؟ شاکی چاوەڕێ بوو لێپرسینەوە لە شوما بکەم و سزای بدەم، بەڵام منەوەندە پەرێشان و شادمان بووم. ئەگەر دەمتوانی پاداشتێکی باشم بۆ مناڵە وێردەدا، پاداشتی زەحمەتێک کە کێشاوێتی و ڕەشاشەکەی منی تا ئەوێ هێناوە. کاتێک منی بینی بزەیەکی هێنایە سەر لێو. قایشی ڕەشاشەکەی لەسەر سکی کێشایە خوار و دوو دەستی دای بە من. قایشی چەرمی ڕەشاشەکە لەسەر شانی لاوازی ئەو شوێنەواری بەجێ هێشتە بوو. شینی کردبوویەوە. شوما هیلاک داهاتە بەرچاو بە شێوەیەک ئیتر نەیدەتوانی لەسەر پێ بوەستێت و لەگەڵەوەی بەبێ مۆڵەتی من دانەدەنیشت خۆی خستە سەر جێگاکەی من و خەوت. من بە شاکیم وت ئەم ڕەشاشە لە نزیک هۆزی وەحشیەکان کاتێک کەوتبووینە گەمارەوە خستە ناو گیاکان. ئەو چۆن دۆزیوێتیەوە؟ تفەنگەکە چی لێ هات؟ شاکی کە تازە هەستی بەم بابەتە کردبوو سەیری من و دواتر لە شوما کە هیلاک و بێحاڵ لەسەر جێگاکەی من کەوتە بۆ ڕوانی و
بەدەنگێک کە ئەو پەڕی سەر سوڕمانی نیشان دەداوتی ڕاز دەکەن ئەم مناڵات چەند بوێر و ئازایە کەواتە دەبێت ئەمانۆشی بینی بێت. ئەمانۆ لای سیلاحەکان و لەو نزیکەدا خۆیدا شاردەبوو چۆن ئەمانۆی لەگەڵدانیە. بەدوای ئەم ڕستەیە خۆی گەیاندە شوما، دەستی بە شانەکانی داهێنا و سەری بەرز کردەوە و لە ڕوخساری ڕوانی تا بزانێ هاتۆتە هۆشیان نا. شوما لە هیلاکیدا بێهۆش ببوو، بە ئاسانی نەداهاتە هۆش خۆی. من کە ئەوم بینی وتم وازی لێبێنە. دواتر ڕووم کردە ژنەکان و وتم بۆ ئەم مناڵە خواردن بێن و میوە ئامادە بکەن. بە خێرایی کەبابیان بۆ شوما دروست کرد و بڕێک میوەیان لای جێگاکەی دانا. منیش سەری مناڵەکەم خستە سەرڕانی خۆم و ئەوەندە شان و دەستەکانی مشێلا تا هاتە هۆش و چاوەکانی کردەوە. هەرکە چاوەکانی کردەوە بزەیەکی گرت لە منی ڕوانی وتی زۆر خۆشحاڵم ڕزگارتان بووە. نزیک بوو من و ئەمانۆ گرفتار ببین. من بە جوانی ناتوانم بەم داردەستە ئاگراوی ئێوە کار بکەم و هەندێک کات لە جیاتی وەحشیەکان دارەکانم دەسووتاند و کونکونم دەکردن. من و شاکی کە لەمڕۆداوە ئاگادار نەبووین و هێشتا نەمان دەزانی کێ ئێمەی لە دەست وەحشیەکان ڕزگار کردووە لە قسەکانی تێنەدەگەیشتین و زەق سێری دەمی ئەو یەکترمان دەکرد. ئەو چی دەڵێت؟ مەبەستی چییە؟ شوما هەستا بە یارمەتی شاکی کە دەستی بە پشتیەوە گرتبوو دەستی بە خواردن کرد. بە دیانە سپیەکانی خۆی گۆشتی لێدەکردەوە و جووا و نەجووا و قوتی دەدا. کاتێک تێر بووتی منە گەردرەنگ بگەشتمایە وەحشیەکان ئێوەیان کوشتبوو. لە کاتی خۆیدا من و ئەمانۆ دەستمان بە تەقەکردن کرد. شاکی پرسی شێت بووی؟ چی دەڵێیت؟ لەکوێ تەقەت کرد؟ ڕەنگە خەوت بینیوە. شوما سێری شاکی کرد و پرسی مەگەر ئێوە گرفتاری وەحشیەکان نەببوون؟ وتم بۆنا، بەڵام یوری ڕزگاری کردین. شوما مناڵانە پێکەنی و دەستەکانی لە یەکدا وتی من ئێوەم ڕزگار کرد، من و ئەمانۆ. دواتر زۆر بەوردی بە سەرهاتی تێپەڕینی خۆی لە زۆنگا و گەشتن بە شوێنی خۆشاردنەوەی ئەمانۆی بۆ باس کردینەوەتی کاتێک ئێوە ڕاتان کرد وەحشیەکان شوێن ئێمە کەوتن. ئێمە ڕێگاکانی جەنگەڵمان باش دەزانی، بۆیە نەیانتوانی بمانگرن و 2 ڕۆژ دواتر گەشتینە شوێنێک کە نیشانەتان دانابوو. بە خێرایی قسەکەیم پچڕی وتم ئەمانۆ لەکوێیە؟ شوماوتی سەرۆکی هۆز ئەوی ڕاگرتووە. پرسییم بۆ ڕایگرتووە؟ شاکی وتی تووڕە مەبن، ڕەنگە هۆکارێکی تایبەتی هەبێت. دەڕۆم و دەپرسم و دواتر ڕووی کردە یەکێک لە ژنەکانی من وتی بۆ سەرۆکی هۆز ئەمانۆی لای خۆی ڕاگرتووە؟ ئەوتی ئاخر مێردەکان نابێت ژنی بێگانەیان هەبێت، لەبەرەمە سەرۆکی هۆز ئەوی ڕاگرتووە کە هیچ پەیوەندیەک لە نێوان مێردەکان و ئەودا دروست نەبێت. زانیم دەمارگیری نەژادی لەو هۆزەدا زۆرە و لەگەڵ ئەمازۆنیەکاندا خزمایەتیان هەیە، بە چاوێکی تر سەیری ژنانی ئەمازۆنی دەکەن و لێیان بێزارن. بە هەر حاڵ شاکی ڕۆشت و بە هەر زمانێک بوو ئەمانۆی هێنایە لای من. لە شادیدا بەرەو پێشوازی ڕام کرد و دەمویست لە ئامێزی بگرم کە ئەو کچێکی وریا بوو. هەموو شتێکی بێ دەمارگیری کوێرانە و دوژمنایەتی ژنانە تێدەگەیشت. ڕێگر بوو، پاڵی پێوە نامەوتی ئاگادار بە، ئەم 4 کچە کە بوونەتە هاوسەری تۆ تووڕە دەبن و ئەو سات گیانی من دەکەوێتە مەترسیەوە. هەوڵ بدە لەگەڵمدا میهرەبان نەبیت و لە سەرنجدانی خۆت بەرامبەر بەوان کەم نەکەیتەوە. بەم شێوەیە ئەمان و شوما پەیوەستمان بوون و دەستەکەمان بوو بە 4 کەس. 4 ژنەکەی من بە مۆڕەوە سەیری ئەمانۆیان دەکرد. لە چاوەکانیانەوە بڵێسەی تووڕەی و بێزاری داهاتە دەر. دیار بوو لە پەیوەندی عاشقانەی من لەگەڵ ئەمانۆ ئاگادار بوون و بە دوای دەرفەتێکی گونجاو دەگەڕێن تا لە ناوی ببەن. ئەمانۆ وتی من باشتر لە هەر کەسێک ژنانی ئەم هۆزە دەناسم. ئەوان زیاد لە ڕادە حەسوود و مەترسیدارن. مانەوە لێرە لە بەرژەوەندیمان نییە و دەبێت هەرچی زووتر ڕابکەین. بەسەر سوڵمانەوە پرسییم بۆ ڕابکەین؟ مۆڵەت لە سەرۆک وەردەگرین و دەڕۆین. ئەمانەوە پێکەنی وتی سەیرە، ڕزگاری تۆ لە دەست ئەم ژنانە ئەگەری نییە،
بە خۆشەویستیەکانیان هەڵمەخەڵەتێ. ژنانی ئەم هۆزە لە ساڵەکانی یەکەم وەک کەنیزە خزمەتت دەکەن و پەرستاری لە مێردەکانی خۆیان دەکەن. بەڵام کاتێک دەبنە خاوەنی مناڵ، پیاوی داما و نەتەنیا دەبێت کە ڕستەکانی بژێوی ژن و مناڵەکە ئامادە بکات، بەڵکو دەبێت باوک و دایک و خوشک و براکانیشی خزمەت بکات. ئەمانە بۆ مناڵ یاسای زۆر توندیان هەیە، بەتایبەت ئەگەر کوڕ بێ. بە پێچەوانەی هۆزی ئێمە زیاد لە ڕادە گرنگی بە کوڕ دەدەن و مناڵی کوڕ بە عەزیز دەژمێرن. ئاگادار بە، ئەم ژنانە لە تۆ نەبنە خاوەنی منداڵ. ئەمانەوە بە شێوەیە گەم قسانەوت کە مووەکانی جەستەم ڕاز بوونەوە. بەڕاستی ترسا بووم و نەمدەزانی چی بڵێم. دوای چەند خولەک ئەمانەوە وتی هەرچی زووتر دەبێت ڕابکەین، بەڵام دەبێت جۆرێک ئەم کارە بکەین کە ئەم ژنانە تێنەگەن. لەو ساتە بەدواوە من و شاکی ترسا و بۆ ڕزگاربوونی خۆمان لەم گێژاوە دەست بەکار بووین. کارێک نەمان دەتوانی بیکەین ئەوە بوو نەخشە بکێشین، نەخشەی هەڵاتن. بەڵام دیار نەبوو لە ئەنجامدا سەر دەکەوین یان نا. ئەو ڕۆژە تێپەڕی بەیانی شاکی بۆ ڕاو ڕۆشتە جەنگەڵ و کە گەڕایەوە هاتە لای ئێمە وتی من ڕێگەی هەڵاتنم ئامادە کرد، ئەم شەو دەبێت ڕابکەین. ئامادە بن، لە کاتی شەودا دەبێت ڕابکەین. ئەو ڕۆژە زۆر بە هێواشی و دژواری تێپەڕی، دڵم بە توندی لێ دەداوە. دەترسام، خۆم نەمدەزانی بۆ دەترسم و لە بەرچینی گەرانم. کاتی ئاوابوونی هەتاو لە شاکیم پرسی نەخشەی تۆ چییە؟ چ ڕێگەیەکت بۆ هەڵاتن هەڵبژاردووە؟ شاکی سەیری دەوروبەری کرد و کاتێک دڵنیا بوو کەس قسەکانمان نابیستێت وتی لە کۆتایی هۆز نزیک یەکێک لە لەقەکانی ڕووباری ئەمازۆن چەندین قەفەسی گەورە هەیە کە تیایدا ئاژەڵە وحشیەکانیان زیندانی کردووە. قەفەسەکان جۆرێکن بۆ تێپەڕبوون لەسەر ئاو گونجاون، چونکە بە هەر قەفەسێک چەندین قەدیدار هەیە و بۆ ئەوەیە بتوانین قەفەسەکان لە ئاو تێبپەڕن و بێ ئەوەی نێچیرەکەیان تەڕ ببێ. پێم وت تۆ دەڵێیت قەفەسەکان پڕە، کەواتە ئەو قسەکەی منی بڕێوتی دەبێت یەکێک لە قەفەسەکان خاڵی بکەین. ئەو قسەکەی بڕێوتی دەبێت یەکێک لە قەفەسەکان خاڵی بکەین. من پلانی کارەکەم داڕێژراوە. نیگەران مەبن، هەڵبەتە چەند کەس لە پیاوانی هۆز لەوێ پاسەوانی دەدەن، بەڵام گرنگ نییە، ئەگەر بوێر بین سەردەکەوین. شەو مانگە شەو ڕووناک بوو. نیوە شەو شاکی هاتە لای من و نیشانەی تایبەتی نیشاندا. یەکێک لە چوار ژنەکە لای من خەوتە بوو. من ئارام لێی دوور کەوتمەوە و هاوڕێ لەگەڵ شاکی بەڕێکەوتم. ڕاشاشەکەم لەدەستدا بوو. تفەنگێک کە ئەمانۆ هێنابووی لە دەست شاکیدا بوو. لە قەراغ جەنگەڵ لە دوایین ڕیزی ماڵەکان تێپەڕی و خۆمان گەیاندە شوێنی قەفەسەکان. شوما و ئەمانۆ پێشتر لەوێ ئامادە ببوون و چاوەڕوانی هاتنی ئێمە بوون. بارودۆخ زۆر گونجاو بوو. بە شێوەیەک هەر ئەوەندەی منی بینی بەندی یەکێک لە قەفەسەکانی کێشا و دەرگاکەی کردەوە و خۆی لە پشت دارێکەوەدا شاد. بڵنگێکی ڕەش لە قەفەس دەرچوو. ئارام ئارام بەرەو جەنگەڵ ڕۆشت. نەڕەی ئاژەڵ سەرنجی دوو پاسەوانەکەی ڕاکێشا. ئەوان بێترس ڕایان کرد تا ڕێگربن لە ڕاکردنی ئاژەڵەکە، بەڵام سەر نەکەوتن. بەڵنگی ڕەش پەلاماریدان و یەک لەوانی هەڵدەڕی. ئەوی تر ڕای کرد و بە خێرایی لەوێ دوورکەوتەوە. لەم ماوە کورتەدا کە پاسەوانەکان لەگەڵ پڵنگەکەدا سەرقاڵ بوون، شاکی و من قەفەسەکەمان بەرەو ڕووبار کێشا و خستمانە ناو ئاو. شوما و ئەمانۆش پەیوەسمان بوون و هەرکام سوچێکی قەفەسەکەیان گرت و بە مەلەکردن ڕۆشتینە ئەوبەر. کەمێک کە لە قەراغ دوورکەوتینەوە پەڕینە سەردارەکانی ژێر قەفەسەکە و لە مەلەکردنیش ئاسوودە بووین. تا ئێرە کار بە جوانی ڕۆشتە بۆ پێش و ئێمە ڕزگارمان ببوو. بەڵام وحشیەکان ئاسوودەیان نەدەهێشتین. وە لە هەمووی گرنگتر چوار ژنەکەی من ئاسوودەدا نەدەنیشتن. ئەوان دەیانویست هاوسەری سپی پێستەکەی خۆیان لەدەست نەدەن. بەڕاستی نازانم دوای من چی بوو چی ڕوویدا. لە هۆز نەبووم کە بینەری ڕووداوەکان بم و لەو پەچە کردارەی ئەو ژنانە نیشانیان دەدا ئاگادار بم. ئاوێک کە ئێمە لەی تێپەڕ دەبووین یەکێک لە لەقەکانی ڕووباری ناوداری ئەمازۆن بوون و
قوڵایی زۆری نەبوو. خێرایی ئاو بەهۆی ئەوەی لە کوێستانەوە زۆر دوور نەبوو زۆر بوو. لەبەر ئەمە هەوڵی ئێمە بۆ ئەوەی قەفەسەکە بەرینە بەستێنی ئەوبەر بێ ئەنجام مایەوە و ئەو ئێمەی بۆ باشوور دەبرد. تاریکی شەو وەک پۆشینێک لە قوماشی ڕەش کە بەسەر جەنگەڵ کێشرا بێت هەموو شوێنێکی ڕەش کردبوو. لە نزیکی شەوە هیچ شت و هیچ کەسێک نەدەناسرایەوە، چ بگات بەوەی دانیشتوانی هۆزی ئەولا ئێمەیان لە کاتی ڕاکردن دابینی بێت و ڕێگەیان لەسەر ڕاگرتنی ئێمە گرتە بێت. لەم بارەوە بە تەواوی ئاسوودە بووین، لەگەڵەوەی ئاو لەگەڵ ڕەوتی خۆی دەیبردە پێش لە بەستێنی بەرامبەر نزیک دەبووینەوە. شاکی بەدارێکی درێژ کە لە دەستیدا بوو بەردەوام قوڵایی ئاوی هەڵدەسەنگاند و شوماش بەدارێکی تر لە خێرایی ئاوی کەم دەکردەوە تا نەکەوینە دەست شەپۆلەکانی ڕووبار. هەردووکیان لە کاری خۆیاندا شارەزا بوون. شوما لەگەڵەوەی کە تەمەنی کەم بوو وەک گەنجێکی بەهێز کاری دەکرد. من و ئەمانەوە وەک مەهاراجا و ژنەکەی کە لەسەر فیل دانیشت بێتن و بۆ پیاسە ڕۆشت بێتن پاڵمان بە قەفەسەکەوەدا بوو، قاچمان درێژ کردبوو. کاتێک لە تاریکی شەو سێبەری دارەکانی ئەو ڕووبارە دەرکەوت و قوڵایی ئەو گەشتە مەترێک ئەمانەوە بە هێواشی سەری لە ڕوخساری من نزیک کردەوە و بە جۆرێک شاکی و شومانەی بیستنوتی چۆن میوانداری چوارژنەکەی خۆتت کرد؟ ئەم پرسیارە لەو کاتەدا زۆر سیر بوو، یعنی بۆ ئەمانەوە لە کاتی ڕاکردن و سەرگەردانی لە من لەبارەی ئەو چوار کچە پرسیار دەکات. لە تاریکی شەودا سێرێکم کرد و بێدەنگ بووم. ئەمانەوە کە دەدوت لە تاریکی شەو مەبەستی منی لەو سیرکردنە هەست پێ کردبێت هەناسەیەکی هەڵکێشاوتی ئەگەر دەمزانی لەو هۆزا ڕوبەڕووی ئەو دیمەنە دەبوومەوە و تۆم بە خاوەنی چوارژن دەبینی هیچ کات بەدواتان نەداهاتم. لەگەڵ ئێوەدا زۆرم باسی عشقی خۆم و ئەمانەوە کردووە. باش دەزانن تا چەند خۆشم دەوێت و لە دڵما چ جێگایەکی گەورەی بوو. دەمویست لێم بڕەنجێت و نەیدەویست نیگەران بێت و ترسی لە دەستدانی ئازاری دەدام. هەمیشە ترسی ئەوەم بوو نەکا ئەمانۆم لە دەست بفرێنن، بیکوژن و لە ناوی بەرن. لە وەڵامی پرسیارەکەی دەستیم گرت و ماچم کردوتم تۆ کە باش دەزانی بە ناچاری بە ژیان لەگەڵ ئەو چوار کچە ڕازی بووم. ئەمانەوە بە پەنجەناسکەکانی خۆی نوقوچکی لە ڕانم گرت و بە توندی فشاریدا و لە کاتێکدا دیانەکانی لە یەکگیر دەکرد لە وەڵام داوتی بەڵێ دەزانم، بەڵام ئەوانیش ناشرین نەبوون، تۆش لە ژن تێر نابێت. ئەگەر هەموو دنیا ژن بێت و هەمووی بە تۆ ببەخشن چاوت بە دوای سوچێکی تری دنیا دەگەڕێت کە ڕەنگە لەوێ ژنانی تریش هەبن و داگیریان کەیت. بزە یەکەم لێداوتم بە هەڵەدا چویت. لەو کاتەوەی تۆم بینیوە لە ژنانی تر بێزار بووم. ئەمانۆ وەک دادوەرێکی کارزان کە لە نهێنیەکانی دڵم بە ئاگا بێدوتی درۆ دەکەیت. من شەو تا بەیانی ئاگاداری تۆ بووم. بە ناڕەحەت پرسییم تۆ چاودێری منت دەکرد؟ بە خوێن ساردی وتی بەڵێ زۆر سەیرە. تا بەیانی لە پشت ژوورەکە دادانیشتە بووم. سەرەتا و کچە ناسک ئەندامە هاتە لای تۆ، دواترەوەی قژەکانی وەک سەوەتە دەچنێت و دواتر سێم و چوارەم ڕەنگم پەڕا، دڵم دەلەرزی. لە سەرەتای کار کاتێک ئەمانەوە زانی چوار ژنم ناڕەزایی نیشان دەدا تا دوایین ساتیش خوێن سارد بوو. لە کاتێکدا من پێچەوانی ئەوەم چاوەڕوان دەکرد چونکە دەمزانی ئەمانۆ زیاد لە ڕادا حەسوودا. چاوەڕێی ڕووداوە مەترسیدارەکان بووم. ئێستا شتێکی تری دەوت. تازە ئەو کات زانیم ئەمانۆ تووڕەی خۆی بە کارامەییدا دەشارێت و بەڵام لەبەر حەسوودی تا بەیانی دادەنیشێت و سەیری کردەوەکانی ئێمەی دەکرد. ڕاستی کە ژن بوونەوەرێکی نامۆیە. ژن ژنە، چ سپی چ ڕەش، ژن حەسوودە، چ وەحشی چ پێشکەوت و بەرحاڵ ڕۆحی ژن لە هەر جەستەیەکی تردا بێت یەکێکە. ئەمانۆ هەموو شتێکی بینی بوو. چۆن دەمتوانی حاشای لێ بکەم؟ لە ناڕەحەتیدا دەلەرزیم و لێوم بەدیان دەگەست. هیچ وەڵامێکم نەبوو. بە خۆشحاڵیەوە خۆی بێدەنگی شکاندوتی ئێستا تۆ سزا دەدەم. دەزانی سزاکەت چییە؟ بەسەر سوڕمانەوە پرسییم سزاکەم چییە؟ دەستمی بەردا و پاڵی بە قەفەسەکەوە داوتی سزای تۆ ئەوەیە دانیشیت و عاشقبازی من لەگەڵ پیاوێکی بێگانەدا ببینیت.
یەکێک لەم شەوانە گەنجێک دەدۆزمەوە و دەی بەمە لای خۆم. ئەو کات تۆ دەبێت دانیشیت و بناڵێنیت و سێری عەشق بازی من بکەیت. چۆنە؟ بە خوێن ساردی و تووڕەیی و ناڕەحەتی خۆمدا شاردووتم. تۆ هیچ کادەم کارە ناکەیت، دڵنیام. ئەمانۆ بەدەنگێک کە لە گریان دەلەرزیوتی سوێن بەخوای جەنگەڵم کارە دەکەم و دواتر خۆم دەکوشم تا تۆ زیاتر ڕەنج ببەیت، چونکە دەزانم منت خۆش دەوێت و لە مردن ناڕەحەت و نیگەران دەبێت. لە سوێندێک کە ئەمانۆ خواردی دەلەرزیم. خوێن لە دەمارەکانم دامەیی، ناوچاوم عارەقی کردەوە، بەڵام دەرفەتی قسەکردنم نەبوو، چونکە لەم کاتەدا شاکی وتی خێراکەن، قۆڵایی ئاو کەمە، بپەڕنە ناو ئاو. سەرەتا خۆی پەڕیە ناو ئاو و بە هەردوو دەست قەفەسەکەی گرت و دواتر شوماسی لاحەکانی گرت و ڕۆشتنە وشکایی. ئەو سات من ئەمانۆم لەسەر دوو دەست بەرز کردەوە و پەڕیمە ناو ئاو. شاکی قەفەسەکەی ڕاها کرد و ئاو وەک ئەژدیها قوتی دا و شاردیەوە. کەمکەم قاچم لە ئاو هاتە دەر. ئەمانەوە سەری لەسەر شانم دانابوو، هەناسکە هەناسکی بوو، دیار بوو زۆر ناڕەحەتە. بە هێواشی کۆڵمی ماچ کردووتم ئەمانۆ کاتێک سوێندت خوارد باوەڕم کرد، بەڕاستی ئەو کارە دەکەیت؟ تۆ ژنێکی حەسوودیت، وەک ئاگرسو تێنەریت، بەڵام لەگەڵەوەشدا خۆشم دەوێت. لێرەی قسەکەمدا گەشتی نەبەستێن، من دەبووە لەسەر زەوی دامنایە. وتم سوێن دەخۆم، لەمە دوا خۆشەویستیم بۆ هیچ ژنێکی تر جگە لە تۆ نەبێت. تۆش ڕازی بە و لەو بڕیارێک گرتو تا پاشگەز ببەرەوە. ئەمانەوە سەری هێنایە سەر و دیانی لە گردنم نزیک کردەوە و گازێکی وای لە گۆشتی گردنم گرت کە لە تاو ئازار و سووتانەوە دەمویست بقیژێنم. دەمم کرایەوە، بەڵام ئەمانۆ بەدەست دەمی گرتم و دواتر شوێنی گازەکەی خۆی ماچ کردەوەتی تۆ درۆم لەگەڵ دەکەیت، تۆ پیاوێکی هەوەسبازیت و لە ژنانی جوان ناتوانیت چاو بپۆشیت. وتم تا کاتێک تۆم نەبینی بوو، هەر کاتێک ژنێکم دەدی ئەگەر کەمێک جوان بوایە سست دەبووم، بەڵام لەو ڕۆژەوە باوەڕ بکە جگە لە تۆ کەسم خۆش نەویستووە و بۆ سلماندنی قسەکانم تۆ دەبەم بۆ شار و وڵاتی خۆم. لەناکاو لە باوەشم هاتە خواروتی چی دوت؟ مەگەر دەتەوێت بڕۆیت؟ چارەیەکم جگە لە وتنی ڕاستی نەبوو. ناچار درێژەمدا، تەنیا چاوەڕێی دۆزینەوەی یوریم. ئەگەرم ڕۆبی دۆزینەوە بەیانی بەڕێ دەکەوم. جاری پێشوو دەمویست موناک و مناڵەکەم ببم، بەڵام ئەوان کوژران. بەڵام تۆ جێگەی ئەوانت گرتۆتەوە. من تۆ لەگەڵ خۆم دەبم، سوار ئەسپت دەکەم، جلوبەرگی هەوریشمی جوانت لەبەر دەکەم، بە شەمەندەفەر و فڕۆکە گەشت دەکەین. ئەو لەبارەی فڕۆکە و شەمەندەفەر پرسیاری کرد و منیش بەوردی ئەوەی بۆ مناڵێک لە دنیای جن و حۆری قسە دەکات قسەم کرد و باسم کرد. باوەڕی نەدەکرد مرۆڤ لەسەر شتێک دانیشێت و لە ئاسماندا بفڕێت. ئەوەندە باسی دنیای پێشکەوتوم بۆ کرد کە شەیدای بوو لە بڕیاری پێشووی خۆی پاشگەز بوویەوە. بەڵام وتی بە یەک مەرج لە هاوبەشی پیاوێکی بێگانە چاو دەپۆشم و لەگەڵ تۆدا دێم و سواری مەلی پۆڵاین دەبم. پرسییم چ مەرجێک؟ بیری کردەوەتی بە مەرجی ئەوەی ئەگەر لە ئۆنات بینی بەدەستی خۆت بیخنکێنیت و سەری ببڕیت. تەنیا بەم مەرجە بۆ هەمیشە دەبمە هۆی تۆ. من پیاوکوژ نەبووم، نەمدەوێرا سەری کەس ببڕم، ئەویش سەری ژنێک. دوای کوژرانی موناک و مناڵەکەم سوێندم خوارد لە ئۆنا بکوژم، بەڵام نەک بەدەستی خۆم. بۆیە لە وەڵامی ئەمانۆ داوتم وام دەزانی پێشنیاری گەورەترت هەیە. کوشتنی لە ئۆنا لە کارەکانی داهاتووی منە، ئەو دەکوژم دڵنیا بە. لە شادیدا دەستی لە ڕوخسارم ئاڵقە کرد و چەند جارێک ڕوخساری ماچ کردم. هەوا کەم ڕوون دەبوویەوە، ئێمە هیلاک بووین. شاکی لە ڕووناکی بەرەبەیان سێرێکی دەوروبەری کردووەتی ئێرە سەرە ڕێگای یوچیەکان هۆزی جۆراوجۆرن، ڕەنگە 50 هۆزیان زیاترە. ئێستا نازانم کام هۆزی یوچیەکان لەم دەوروبەرەدا دەژین. بەرحاڵ دەبێت لێرە دوور بکەوینەوە. پێم وت ئەمڕۆ دەبێت بحەسەینەوە. دوێ شەو تا بەیانی بە ئاگا بووین و لە ئەگەری مەترسی ناتوانین بەرگری بکەین. شاکی کە دەدوت خۆشی پێویستی بە خەوەوتی زۆر باشە، کەواتە دەبێت بڕۆینە کێو، لێرەدا لە ئەماندا نین.
بەدوای ئەم وت و وێژە بەرەو کوێستانی سەرسەوز کە لای چەپماندا جێگیر بوو بەڕێکەوتین. تازە هەتاو هەڵاتە بوو کە کەوتینە سەر و لێژی و کاتژمێرێک دواتر گەشتینە بەرزایی وەستاین. من و شاکی و ئەمانەوە دانیشتین و سەیری جەنگەڵمان دەکرد کە لە ژێر پێماندا بوو. شوما یەکێک لە تفەنگەکانی هەڵگرت و بەرەو لای ڕاست ڕۆشت. من هەستم پێ نەکرد، ئەگەر دەمبینی ڕێگەم لێ دەگرت. شوما لەم بێ ئاگایەی من کەڵکی وەرگرت و ڕۆشت. کاتژمێرێک دواتر کاتێک لە سێبەری دارەکاندا باوێشکمان لێدەدا دەنگی گولە بەرز بوویەوە. گولە لە کوێستان دەنگێکی ترس ئەنگێزی دروست کرد. شڵەژاو و بەرز بوومەوە، چونکە ئەگەر دەنگی گولە بەگوێی وچیەکان کە لەو دەوروبەرەدا بوون کارمان تەواو دەبوو. شاکی بەرز بوویەوە و ڕام کرد. هێشتا دووسێ هەنگاو دوور نەکەوت بووینەوە کە لە ناکاو لە پشت تاشە بەردێک کەڵە کێویەک هیلاک و خوێناوی دەرکەوت و هێرشی کردە سەر شاکی. ئەگەر کەڵە کێوی دەگەشتە شاکی بە شاخی خۆی سکی هەڵەدڕی و لە کێوەکە دەیخستە خوارەوە. بە خۆشحاڵیەوە شاکی و خۆی خستە سەر زەوی و بەردێکی بچووکی بەرەو ئاژەڵە خوێناویەکە هاویشت. کەڵە کێوی لە ترسا وەستا و ڕۆشتە دواوە. من لەم کاتەدا بە گولەیەک ئەوم خست. شاکی کە لە مەرگ ڕزگاری ببوو هەستا و سەری کەڵە کێوی بڕی. من تووڕە و ناڕەحەت بۆ تەمێکردنی شوما کە بەبێ مۆڵەتی من تەقەی کردبوو کەڵە کێوی پێکابوو ڕۆشتم کە بیدۆزمەوە. بەڵام چەند هەنگاو ئەولاتر لە ناکاو دەنگی تەقەیەکی تر بەرز بوویەوە و دوای ئەوەی دەنگی چەند تەقە لەولاوە دەبیسرا لە یەک خولەکدا کوێستان بوو بە گۆڕەپانی شەڕ و بەردەوام لە هەردوو لاوە تەقە دەکرا. دەمزانی کە شوما بەم لاوە تەقە دەکات، بەڵام دیار نەبوو کێ لەولاوە بۆ کوشتنی ئەو مناڵە تەقە دەکات. لە پشت بەردەکانەوە خۆم گەیاندە شوما. ئەو خۆی لە پشت بەردێکدا شاردەبوو وەک یەکێک لە ڕێگرەکانی تەکساس تەقەی دەکرد. کاتێک منی بینی بەدەنگی بەرزوتی خۆتان داشارن، تەقەتان لێ دەکەن. بەدوای مندا شاکی بەڕەشاشەوە هات و هەرسێکمان لە پشت بەردەکە چاوەڕێماینەوە. دەستورم دا تەقە نەکەن تا شوێنی تەقەکردن لە لای کێو دیاری بکرێت. بە شومامود تۆ گەر تەقەت لە کەڵە کێوی نەدەکرد ئەم ڕووداوە دروست نەدەبوو. شوما هەستی بە تووڕەیی من کردبوو. بە پاڕانەوە وتی باوەڕ بکەن من تەقەم لە کەڵە کێوی نەکرد. لەو لاوە تەقەکرا و کەڵە کێوی نزیک بوو. منیش هەڵداتە خوارەوە. هێشتا و توێژی ئێمە لەم بارەوە درێژەی بوو کە دەنگێک لە پشت بەردەکەی ئەو لاوە هات کەوتی بۆستن هاتم، من یوریم. دەستبەجێ هەیکەلی یوریم بینی کە پەڕیە سەر بەردەکە و دەستی تەکاندا. لە دوورەوە بینیم کە ڕوتە و خراپتر لە من هیچی لەبەردانیە، تەنیا پارچەیەکی بچووکی شەرمی خۆی پێدا پۆشیوە. لە شادمانیدا قیژاندە. شاکی و شوما مەبەستەکەی منیان نەدەزانی و کاتێک یوری بەڕاکردن خۆی بە من گەیاند و باوەشمان بەیەکدا کرد. بە چاوی کراوەوە سەیریان دەکردین. لەو ناوەدا تەنیا ئەمانەوە یوری دەناسی و لە بینینی شادومان بوو. ئێمەش وەک ئەو بووین و جنمان لەبەردا نەبوو. بەڵام یوری لەگەڵ ئێمە جیاواز بوو، چونکە ئەو وەک وەحشیەکانی لێهاتە بوو. بە پارچەیەک کە دیار بوو بەس پشتی کراسە کۆنەکەی بوو لە دەوری سمتی خۆی ئاڵاندە بوو. بەم شێوەیە شەرمی خۆی پێدا پۆشی بوو. ئەوەندە لە بینینی یوری شادمان بووم کە نەمدەویست و نەمدەتوانی دەست لە ملی بکەمەوە. چەند خولەکێک خۆم پێوە هەڵواسی بوو. ماچم دەکرد و چاوەکانم پڕ ببوو لە فرمێسکی شادی. ئەویش ئەم حاڵەی بوو. بەدەست دەیکێشا بە شان و پشتمدا و بەم شێوە شادمانی دەردەبڕی. کاتێک ماچ و موچ تەواو بوو یوری سێرێکی سێ هاوڕێکەی منی کرد و بەدەنگێک تێکەڵ بەگاڵتە و پێکەنین وتی خراپ نییە سەرۆک، لەشکرێکت بەڕێ خستووە. من بۆ ئەوەی ڕەزامەندی خۆم لە خزمەتەکانی چەندین ساڵەی یوری دەربڕی بێت لە وەڵام داوتم کەس بۆ من نابێتە یوری. بەڵام تا ڕادەیەک شاکی جێگەی تۆی گرتوتەوە. مرۆڤ کاتێک سیوری نییە بە وێنەکەی خۆی دڵخۆش و سەرگەرم دەکات. دواتر بە پەنجە شاکیم نیشاندا و یوریش سەیری کرد و بزەیەکی هێنایە سەر لێو. دواتر شومام نیشانداوتم ئەم مناڵەش شوماینەوە و جارێک بەڕەشاش کە لە جەنگەڵدا ونم کردبوو لە دۆزینەوەی بێهیوا بووم. هێرشی کردە سەر وەحشیەکان و
من و شاکی لە مردن ڕزگار کرد. شتێک کە سەیر دێتە بەرچاو من تەنیا یەک جار بە شێوەیەکی سادە چۆنیەتی بەکارهێنانیم بە شێوەیەکی زۆر کورت پێوتووە، بەڵام ئەو بە جوانی ڕەشاشی لەدەستگرت و تەقەی کرد و وەحشیەکانی وەک گەڵایدار دەکوشت. بەڕاستی توانایەکی باشی هەیە و ئەگەر بە باشی ڕابهێنرێت پاڵەوانێکی وشیار و پڕهێز دەردەچێت. یوری سەیرێکی شومای کردووتی بەداخەوە دەرفەتمان بۆ ڕاهێنانی نییە و دەبێت بە خێرایی جەنگەڵ بەجێبێڵین. یوری ئەمانەوەی پێشتر بینی بۆ دەیناسی، بۆیە زۆر لەبارەی ئەو قسەمان نەکرد و ئەو چەند خولەکێکیش باسی مەرگی موناک و کچەکەمی کرد. لەم ناوەدا شاکی شوما پێستی کەڵەکێویان لێ کردەوە و بۆ کەبابکردن ئامادەیان کرد. جێگەیەکی گونجاویشیان بۆ دانیشتن و حەوانەوە چاک کرد و هەر پێنجمان ڕۆشتینە ئەوێ و دانیشتی. شوما وەک خزمەتکارێکی کارامەکاری دەکرد. بەڕاکردن چیلکە و گیای وشکی کۆ دەکردەوە. ئەو کات چەند لقێکی داری هێنا و سەرەکەیانی تیش کرد و کوچکاوڕی دروست کرد و بەدانانی دوو بەرد بەستنی ڕێگای هەوا ئاگری کردەوە و دەستی بە کەبابکردن کرد. بۆنی کەباب ئیشتیامانی بزوان، بەتایبەت یوری کە ماوەیەکی زۆر گۆشتی نەخواردەبوو تامی کەبابی نەچێشتە بوو، وەک پشیلە کە لە دوورەوە گۆشت دەبینێت و هێشتا نەیخواردووە بە زمانی دەم و لێوی خۆی دەلێسێتەوە، ئاوی دەمی قوت دەدا و لە کاتی قسەکردن و بەردەوام سەیری سیخ و کەبابی دەکرد. لەسەر یەک ئەمانەوە شادمان دەهاتە بەرچاو، چونکە بە دۆزینەوەی یوری ئامادەکاریەکان ئامادە ببوو، بەشێک لە بەرنامەکان ئەنجام درابوو. بڕیارماندا بوو کاتێک یوریمان دۆزیەوە بۆ کوشتنی لە ئۆنا و تۆڵەساندنەوە لە یوچیەکان هێرش بکەین و لەوێوە بگەڕینەوە و ڕاستەوخۆ لە جەنگەڵ بڕۆینە دەر. بە دۆزینەوەی یوری هەموو شتێکمان بۆ ڕوون بوویەوە و ئەمانەوە لەبەر ئەمە زیاد لە ڕادا ڕێزی لە یوری دەگرت و خۆشی دەویست. کەباب ئامادە بوو. شوما سەرەتا بەشی ئێمەیدا و دواتر کەمێکی دا بە ئەمانە و ئەوی تر هەرچی بوو خرایە بەردەستی شاکی. ئەو گۆشتی بەتیکەی گەورە دەبڕی و دارەکەی وەک ڕم تێدەکرد و لەسەر ئاگر ڕایدەگرت. بۆ برژاندنی هەر پلێک گۆشت تەنیا 2-3 خولەکی تەرخان دەکرد. شتێکی زانراوە کە گۆشتی تازە بە 3 خولەک نابرژێ، بەڵام شاکی گوێی بەمە نەدەدا کە گۆشت برژاوە یان نا. هەرەوەندەی گەرم دەبوو بۆنی خاویەکەی دەڕۆشت، دیانەکانی دەکەوتە خوار و خولەکێک دواتر پلە گۆشت کە چارەکە کیلۆیەک کێشی بوو دەڕۆشتە خوار. نان خواردنی ئەو بەتایبەت کە بەو شێوەیە گۆشتی نەبرژاوی دەخوارد سەرسوڕهێنەر بوو. بێفشە شاکی ڕانێکی کەڵەکێوی بەتەنیا خوارد و دواتر لە کێو ڕۆشتە خوار و سەری کردە ناو ئاویکانی و وەک ئاژەڵەکان دەستی بە ئاو خواردنەوە کرد و دووبارە گەڕایەوە. لەم ماوەیەدا یوری قسەی بۆ دەکردمەوەتی لێرەوە شوێنی ژیانی وچیەکان دەست پێکات. ئەگەر بیرت بێت جارێکیان یەکێک لەم هۆزە وەحشیانە هێرشیان کردە سەر ئەمازۆن و موناکیان بەدیلی گرت و تویشیان بریندار کرد. هۆزێک کە ئەو جارە موناکیان بەدیلی گرت لەم ڕەگەزەیە، بەڵام لێرەوە دوورن. یوچیەکان ڕەگەزی ڕەسەنی ئەمازۆن و بە پێچەوانەی ژنانی ئەمازۆن کە ڕەگەزی تێکەڵیان هەیە ئەوان دەست لێ نەدراوە و ڕەسەن ماونەتەوە و لەبەر ئەمە خۆی وەحشیگەری خۆیان وەک سەرەتا پاراستووە. سەرژمێرێکی تەواو بۆ هۆزەکانی یوچی نەکراوە، بەڵام شتێک کە شیاوی وردبوونەوەیە ئەوەیە وەک هۆزی پانچۆ، ئاپاچی، پونچی و سەرنجام هۆزی ناودار بەهێزی پوچی کە دانیشتوانی زۆر و شەڕکەری بێ ئەژماری هەیە، زمانیان یەکێکە و تەنیا زمانی ڕەسەنی ئەمازۆن دەژمێردرێت کە لە تێکەڵبوون لەگەڵ زمانەکانی تر بەدوور بووە. قسەکەیم بڕی وتم دەڵێ تۆ لەم ماوەدا سەرقاڵی خوێندن و خوێندنەوەی زانستی مرۆڤناسی بووی. یوری وتی بەردەکانی ئەم کوێستانە شایەتە کە چەندین شەو و ڕۆژم لێرەدا گوزەراندووە. بارحاڵ بەهۆی مانەوەی دوور و درێژم لەم ناوچەیە ئاشنایی لەگەڵ هەندێک لە هۆزە بێ ئازارەکان ئەم زانیاریەم بەدەستهێناوە. دووبارە پرسییم ئێستا دەبێت چی بکەین؟ یوری کە دەدوت مەبەستی منی لەم پرسیارە وەرگرتووەوتی من لە ئۆنام دۆزیوەتەوە،
ئەو بۆتە هاوسەری سەرۆکی ئاپاچیەکان و توانا و دەسەڵاتێکی فراوانی بەدەستهێناوە. بەهۆی وشیاری و لێهاتووی لە ئۆنا هۆزەکە چەند شەڕێکی نێوخۆیی ئەنجامداوە و نزیکە هۆزی ئاپاچیەکان جێگەی هۆزی ناوداری پوچیکا بگرێتەوە. ئەگەر ئەو بتوانێت پوچیکا شکست بدا، ماڵیاتی هەموو ئەم ناوچە و باج و خەراجی ساڵانەیان کە بە زێر بەراورد دەکرێ دەبێتە هی ئەو لە ئەنجامدا لە ئۆنا دەبێتە شاژنی ئەمازۆن. یوری ئەم قسانەی بە زمانی ئەمازۆنی وت، بۆیە ئەمانەوە بە جوانی تێگەیشت و گوێی لە هەموو شتێک گرت. کاتێک سەیری ئەمانۆم کرد بینیم تووڕەیی و حەسادەت و ڕق شۆڕشێکیان لە ناخیدا دروست کردووە و چاوەکانی سوور بووە. ئەم جارە ئەمانۆ هاتە قسە و لە یۆری پرسی دەبێت چی بکەین؟ بە باوەڕی من باشترە لەم ڕێگایی کە هاتوین بگەڕێنەوە و بڕۆین بە دوای کاری خۆماندا. ئەمانۆ تا ڕادەیەک خەیاڵی ئاسوودە ببوو، دڵنیا بوو لە ئۆنا ئیتر نایەتە سەر ڕێگای من، چونکە شووی کردووە و مێردی هەیە و ناتوانێت من داگیر بکات و لەوم بستێنێت. لەگەڵەوەشدا حەسوودی ژنانەی ئەوی ئازار دەدا، چونکە هاوسەری لە ئۆنا سەرۆکی هۆزی ئاپاچیەکان گەنجێکە جوان و ئازا و بە خۆشەویستترین گەنجی ئەمازۆن دەژمێردرێت. یوری لە وەڵامی قسەکەی ئەمانەوە تەکانێکی بۆ خۆی داوەتی، بە باوەڕی من دەبێت لە ئۆنا چارەسەر بکەین. ئەگەر ئەم ژنا خوێنخۆر و تاوانبارە زیندوو بمێنێ، گوناحی تاوان مرۆڤ کوشتنەکانی داهاتووی لە ئاستۆی ئێمەدایە. ئەو بۆ هۆی کوشتاری ترس ئەنگێزی ئەمازۆن و ئەگەر نەیکوژین و لە خوێنی خۆش ببین، ڕۆحی کوژراوەکان و بەتایبەت ڕۆحی موناک و مناڵەکەی لعنەتمان لێ دەکەن. ئەمانەوتی بەم جۆرە کە باسی دەکات بەدەستهێنانی ئەو شتێکی نائەگەرە و نەکرانە. یوری وتی بە پێچەوانەوە کارەکە زۆر ئاسان بووە و ئێمە بە یەک کاری سادە و خێرا دەستمان پێدەگات و سەری لە جەستەجیا دەکەینەوە. بەسەر سوڕمانەوە پرسییم چۆن؟ پلانی تۆ چییە؟ یوری ساتێک بێدەنگ بوو، دواتر درێژەیدا. وتم کە لە نێوان پوچیکا و ئاپاچیەکان دژایەتی دروست بووە و سەرۆکی ئاپاچیەکان بەهاندانی لە ئۆنا دەیەوێت هێرش بکاتە سەر پوچیکا. ئێمە دەبێت بڕۆینە لای سەرۆک هۆزی پوچیکا و لە هێرشی چاوەڕوانکراوی ئاپاچیەکان ئاگاداری بکەینەوە و پێشنیاری هاوکاریان پێ بدەین. وتم ڕەنگە باوەڕ بە قسەکانمان نەکەن، لەم شێوەشدا ڕوبەڕووی دوژمنێکی تازە دەبینەوە. یوری پێکەنی وتی ئەگەر سەرنجدا بێوتم کە پوچیکا لە هەموو هۆزەکانی پوچی گەورەترە و بەدەسەڵاتێک کە هەیەتی لە هۆزەکانی تر باج دەستێنێت. ئەم ساڵ ئاپاچیەکان باجی دیاریکراویان نەداوە و لە بەرامبەر ڕەخنەی ئەوان ژمارەیەک لە پاسەوانانی پوچیکایان گرتووە و کوشتویانە. ئەوانیش لە تۆڵەدا ژمارەیەک ئاپاچیان دەستگیر کردووە و سەریان بڕێون. ئەمە پێشینەیەکی دوژمنایەتیە. بەڵام پێشینەی تر ئەوەیە کە سەرۆک هۆزی ئاپاچیەکان بە تەپڵ دەستوری بە تەواوی هۆزەکانی تری پوچی داوە کە لەمە و دوا دەبێت ماڵیات لە جیاتی هۆزی پوچیەکان بدرێت بە ئاپاچیەکان. لە ڕاستیدا ئەوان شەڕیان ڕاگەیاندووە و دەبێت تا ئێستا شەڕێکی قورس دەستی پێکردبێ. بەڵام پوچیکا تۆقاون و ترساون و ورەی شەڕیان لەدەستداوە. من لە چەند ڕۆژی پێشوو کە لەم کێستانەدا بووم بیرم دەکردەوە و نەخشەمدا دەڕشت و تەنانەت کاتێک تەقەم لە کەڵەکێوی کرد بەخۆمم وت ئەگەر کەڵەکێویم ڕاو کرد دەیبەمە لای هۆزی پوچیکا. بڕیارم بوو ئەمڕۆ بەتەنیا بڕۆمە لایەن، بەڵام بە خۆشحاڵیەوە ئێوە هاتن. باوەڕم بە عەقڵ و وشیاری وری بوو. ئەمجارەش وەک جارەکانی تر تەسلیمی بووم، بەڵام ئەمانەوە بەرگری کرد. بەڵگەی دەهێنایەوە و هەوڵی دەدا یوری لە بڕیارەکەی پەشیمان بکاتەوە. بەرحاڵ دوای خواردنی کەباب و حەسانەوە هەستام. یوری وتی ئێوە لێرەدا بمێننەوە، من و شوما و شاکی بەرەو هۆزی پوچیکا دەڕۆین. شاکی لە دەرەوەی هۆز بەجێ دێڵم و دواتر خۆم و شوما دەڕۆینە ناو هۆز. ئەگە لەو توێژەکاندا سەرکەوتنم بەدەست نەهێنا و مەترسی هاتە پێش گولەیەک دەتەقێنم. ئەم تەقە شاکی دەیبیستێت و بەڕاکردن دێت و ئێوە ئاگادار دەکاتەوە. من بەم پێشنیارە ڕازی نەبووم. بڕیارماندا هەمومان پێکەوە بڕۆین. بەڵام لەوێ شوما و یوری بڕۆنە لای سەرۆک هۆز و ئەگەر پێویست بکات شوما هەوڵ و توێژەکان بە ئێمە بگەێنێ. لە کوێستان ڕۆشتینە خوار. ژمارەمان 5 کەس بوو. 2 ڕەشاش و تفەنگێک و دەمانچەیەکمان پێبوو.
ئەگەر شاکی و شوما بەباشی وەک من و یوری بیان توانیایە تەقە بکەن، ئەوەندەمان توانا بوو بەو سیلاحانە بەرگەی هێرشی هۆزێکی گەورە بگرین. نزیک ئاوابوونی خۆر گەشتینە سەرەتای جەنگەڵ. شەومان لەسەر دارەکان بەسەر برد و بەرەبەیان بەڕێککەوتین و کاتی هەڵاتنی هەتا و گەشتینە هۆزی پوچیکا. پوچیکا لە بینینی ژنێکی ئەمازۆنی سەریان سوورما بوو. بە گومانی ئەوەی لە ئۆنامان لەگەڵدایە بە پەنجە بەیەکیان نیشان دەدا. من و یوریشیان بە ئەمازۆنی دەزانی، چونکە ئێمە بەباشی بە زمانی ئەوان قسەمان دەکرد و لە ڕێگەی قسەکردنەوە جیاکردنەوەی ئێمە دژوار بوو. لە ناوەڕاستی گەورەی پوچیکا وەستاین. لە دەوروبەری گۆڕەپانی هۆز زیاتر لە 100 ماڵی گەورە دەبینرا کە هەر کام پەیوەست بوون بە ماڵێک. هەر لەوێدا بەراوردێکم کرد و گومانم کرد پوچیکا دەبێت پوچیکا لە نێوان 10 تا 12,000 کەس دانیشتووی هەبێ. ئەم قەرەباڵغیە بۆ شارێک پەسەندەی دەکرد. یوری و شوما ڕۆشتن. بڕیاردرا لە ئەگەری پێویست شوما خۆی بە ئێمە بگەێنێ و ئاگادارمان بکاتەوە. من و شاکی و ئەمانۆ لەوێدا ماینەوە. یوری بە لێهاتووی سەرۆکی هۆزی لە هێرشی ئاپاچیەکان ئاگادار کردەوە و بۆ دیمەنی کوشتاری هۆزی ئەمازۆن کە بەدەستکیسی لە ئۆنا ئەنجامی گرتبوو ڕوونی کردەوە. ئەگەر سست بن سەرۆکی هۆزی ئاپاچی بە هاندانی ژنە ئەمازۆنیەکەی هەمووتان لە تێغی شمشێر دەگوزارێنێت. سەرۆکی هۆز ڕەزامەندی بۆ یوری دەربڕی و دەستوری دا میوانداریمان بکەن. ئەو شەوە لە هۆزی پوچیکا ماینەوە و بەیانی کە دەمانویست بۆ درێژەدانی وتوێژ بڕۆینە ماڵی سەرۆک هۆز هەواڵیان هێنا کە دووبارە تاقمێک لە پاسەوانەکانی قەراغ ڕووباریان کوشتووە و فڕیان داونەتە ڕووبار. ئەم هەواڵەیان کاتێک هێنا ئێمە ڕۆشتبووینە ژوور. سەرۆکی هۆز لە ئێمەی پرسی ئێوە چەند کەسن؟ من سەیری سەرەبڕاوەکان کە لە ژووری سەرۆک هۆزدا هەڵواسرابوونم دەکرد. لە وەڵامداوتم ژمارەمان ئەمەیە کە دەیبینن. سەرۆک سەری سوورما و بەدەمی کراوەوە وتی هەرەوەندە ئەی چۆن دەتانەوێت یارمەتیمان بدەن؟ لێرەدا یوری هاتە قسەوتی ژمارەمان کەمە، بەڵام لە جیاتی ئەوە سیلاحمان پێیە کە لە دوورەوە و لە چەند خولەکێکدا ئاپاچیەکان دەکوژێت و جەستەیان کونکون دەکات. یوری بە دوای ئەم قسە ڕەشاشەکەی نیشاندا و بۆ دڵنیاکردنەوەی سەرۆکی هۆز بە تفەنگی دەستی شاکی چەند گۆزەیەکی کەدوو لە ژوورەکە هەڵواسرابوون کردیە نیشانە و کونی کرد. سەرۆکی هۆز لە بینینی کاری سەرسوڕهێنەری تفەنگ شادمان بوو. دەستوری دا هەرچی زووتر ئامادەکاریەکانی شەڕ بکەن و پیاوە شەڕکەرەکانیش سیلاح بەدەست بگرن و ئامادە بن. پلانێکی ورد بۆ شەڕ ئامادەکرا و بڕیاردرا سەرەتا پوچیکاکان هێرش بکەن و دواتر لە بەرامبەر دژە هێرشی ئاپاچیەکان پاشەکشێ بکەن. کاتێک گەشتنە ناوەڕاستی جەنگەڵ ئێمە لە سەردارەکانەوە بەڕەشاش هێرشیان بکەینە سەر و لە پێش و دواوە بیان کەینە ئامانجی گولە. بەیانی ڕۆژی سێیەم دەنگی تەپڵەکان بەرز بوویەوە و لەشکری 2000 کەس کە پوچیکا بوون کەوتنە ڕێ. گەنجەکان جەستەی خۆیان بە ڕەنگی گیایی پڕ نەخشوونیگار کرد و ڕەمە درێژەکانی خۆیان لەدەستگرت. تاقمێک بە شمشێری پان لەو قەمانەی لە هەموو شوێنێکی جەنگەڵی باران پڕەوە هەیە. چەکدار بوون. لەگەڵەوەشدا قەلغانی پێستی کەرکەدەنیان بوو. ژمارەیە کاتیر و کەوانیان پێبوو لە دواوە دەڕۆشتن. ئەمانۆ سوور بوو لە سەرەوەی لەگەڵماندا بێت. بەڵام تووڕەیی سەرۆکی هۆزی پوچیکا لەم کارە پاشگەزی کردەوە. ژنان و کچانی سەرۆک ڕاست پێردرا بوون بۆ میوانداری لە ئەمانۆ و لەو دوور نەکەونەوە. هەرچی دەویست ئامادەیان دەکرد و هەر دەستورێکی دەدا بەو پەڕی خۆشەویستیەوە جێبەجێیان دەکرد. کاتێک دەستەکانی لە ملم ئاڵاندبوو وەک ماڵ ئاوایی منی ماچ کرد. ژنانی پوچیکا بە سەر سوورمانەوە سەیریان دەکرد و هەندێک کاتیش پێدەکەنین. لە دوایین سات ئەمانەوەتی بیرت نەچێ، بەڵێنت داوە سەری لە ئۆنا بەدەستی خۆت ببڕی، هەوڵ بدا لەسەر بەڵێنەکەت بمێنیتەوە. وتم دڵنیا بە، بەڵام نەمتوانی قسەکەی خۆم تەواو بکەم چونکە سەرۆکی هۆز بازومی گرت و لەگەڵ خۆیدا بردمی. بەم شێوەیە شەڕمان دەست پێ کرد، شەڕێک کە ئەنجامەکەی نادیار بوو، کەس نەیدەزانی چی دەبێت. کاتێک لەگەڵ سەرۆکی هۆزی پوچیکا بەڕێگادا دەڕۆشتم، بیرم لە قسەکانی ئەمانە و ڕاستپاردەکەی دەکردەوە. یەکەم دیار نەبوو لەم شەڕەدا سەردەکەوین و بە شێوەیەک لەم لاولا بیستە بووم هاوسەرەکەی لە ئۆنا بوونەوەرێکی مەترسیدار و سەیر بوو.
لە تواناییەکانی ئەو لە هێرش و پاشەکشێ و کاروباری تر زۆرم بیستە بوو. بۆیە ترس وەک ژەهرێکی مەترسیدار دەڕۆشتە ناو دەمارەکانم و کاریگەری لە سرم بەجێ دەهێشت. هێشتا هەوسەرەکەی لە ئۆنام نەدی بوو، بەڵام لێی دەترسم. لە هەمان کات کە ڕقم لە دڵدا پەروەردە دەکرد دەمویست بەدەست بەسراوی بیسپێرن بە من و سەریم بەو شێوەی لە مناڵیدا سەری چۆلەکەم هەڵکەنم و فڕی بدەم. لەگەڵەوەشدا دیار نەبوو ئەو من دەکوژێت یان من لە شکستدان و کوشتنی ئەو سەردەکەوم. ترس و ناڕەحەتی نەتەنیا ڕەخنەی کردبوو گیانی من، بەڵکو شەڕکەرانی پوچیکایش لە شەڕکەرانی ئاپاچی دەترسان. بیرم کەوتەوە ئەوان کە لەگەڵ ژنان و پیاوانی هۆزی ئەمازۆن بەو شێوەیە وەحشیانە مامەڵەیان کردبوو، ژن و مناڵی شیرخۆری بێتاوانیان ڕم بەدارەوە دووری بوو، لەگەڵ من کە سیلاحم لەدەستدایە و دوژمنی ئەوانم چۆن هەڵسوکەوت دەکەن. پوچیکاکان دەیانوت لە ناو هەموو هۆزەکانی پوچیکا ئاپاچیەکان لە هەمویان وەحشیتر و خوێنخۆرترن. زۆر باشە، کەواتە دەبێت چاوەڕێی ڕووداوی خوێناوی بکەین. ئەمە یەک. لەلایەکی تر ئەمانۆ داوای لێ کردبووم و بەڵێنی لێ سەندەبووم لە ئەگەری سەرکەوتن بەدەستی خۆم سەری لە ئۆنا ببڕم. ئەمەش بەشێک لە بیر و مێشکی منی بەخۆیەوە سەرقاڵ دەکرد و ئەو ڕێم لە خۆمدا نەدەدی کە سەری لە ئۆنا ببڕم. نەک لە ئۆنا، بەڵکو توانای سەربڕینی هیچ ژنێکی ترم نەبوو. لەگەڵەمان دێشە سیر و ناڕەحەت کەرانە دەڕۆشتمە پێش. لە ڕێگادا پوچیکا بەدەستە بچووک و گەورەکان دابەشکران و ڕێگاکانی جەنگەڵیان گرتە بەر. شاکی فەرماندەیی یەکێک لەم دەستانە بوو، بەڵام دەستورم بە شومادا بوو لە هۆز و لای ئەمانۆ بمێنێتەوە. بەڵام ئەو ئەم جارش دەستورەکەی جێبەجێ نەکردم و لەگەڵەوەی لە هۆز دوور کەوتمەوە و سەیری دواوم کرد. شومان بەو قیافەتدا ماوەی و ئەو هەیکەلە بچووکەی لەگەڵ خۆمدا بینیم. وەستام و بە تووڕەیی پێم وت دووبارە هاتیت؟ شوماش وەستا، بەڵام وەڵامی منی نەدایەوە. بە نیگای خۆی قسەی لەگەڵ دەکردم. دەدوت دەپاڕێتەوە و دەڵێت من لە خۆتان دوور مەکەنەوە، من لەم دنیا گەورەیە جگە لە تۆ کەسم نییە. کاتێک سەیری چاوەکانیم دەکرد هەستم بەلاوازی و ناتەوانی دەکرد و سس دەبووم. دڵم بۆی دەسووتا و لە گرتنی هەر بڕیارێکی توند پەشیمان دەبوومەوە. ئەم جارەش ڕازی بووم لەگەڵمان بێت. یوری لە پێش شەڕکەرانەوە دەڕۆشت. یوری بوونەوەرێکی سەیر و تایبەت بوو، لە هەموو کاتەکاندا ئازایانە هەڵسوکەوتی دەکرد. لێی بێ ئاگا بووم، تەنیا ئەوەندەم دەزانی لە پێش شەڕکەرانی پوچیکاوەیە و نەخشەی هێرشکردنەکەش ئەو دایڕشتووە. تاقمێک لە باشترین شەڕکەرانی هۆزی پوچیکا کە بەڕم و قەمەی تیش چەکدار بوون پارێزگاریان لە سەرۆکی خۆیان دەکرد. دەوری ئەویان گرتە بوو لە چاودوریان نەدەکردەوە. منیش لە ژێر چاودێریدا بووم، چونکە لەگەڵ سەرۆکی هۆزی پوچیکا دەڕۆشتم. یەکێک لە لقەکانی ڕووباری ئەمازۆن لەبەر لەماندا بوو، بەڵام چونکە لە ناوەڕاستی جەنگەڵ و لە شوێنێکی بێهەتاو تێپەڕدە بوو، ئەستێلکێکی مەترسیداری دروست کرده بوو بۆ گەیشتن بە ئەو پەڕی ئاو، دەبووە لەو ئەستێلکە تێبپەڕین. هەڵبەت ڕێگەکەی تریش بۆ تێپەڕبوون هەبوو. یەکێک لە لقەکانی ڕووباری ئەمازۆن لە بەردەماندا بوو، بەڵام چونکە لە ناوەڕاستی جەنگەڵ و لە شوێنێکی بێهەتاو تێپەڕدە بوو، ئەستێلکێکی مەترسیداری دروست کرده بوو بۆ گەشتن بەو پەڕی ئاو، دەبووە لەو ئەستێلکە تێبپەڕین. هەڵبەت ڕێگایەکی تریش بۆ تێپەڕبوون هەبوو، بەڵام دوور و درێژ بوو. دەستەیەک لەوێەوە ڕۆشتن، بەڵام ئەوانی تر کە من و سەرۆک هۆزیشیان لەگەڵدا بووین دەبووە لەم ڕێگاوە تێپەڕین. کاتێک گەشتینە لای ئەستێلکێک، پیاوەکانی سەرۆک هۆز هەموو شتێکیان ڕێک خست و ژمارەیەک داریان بڕیەوە و ئامادەیان کرد. پێش گەشتنی ئێمە زۆربەیان تێپەڕ ببوون و وەک باس دەکرا تەنیا یەک کەس ببووە خواردنی کرۆکۆدیلەکان و تیکە تیکە ببوو. سەرۆکی هۆز لەسەر لقی دارێک بە شێوەیەکی تایبەت دانیشت، من و شوماش لەسەر دارێکی تر. بەدوای ئێمە و لە پێش ئێمە ژمارەیەک بە هەمان شێوە بەڕێکەوتن شێوە دانیشتنیان لەسەر دارەکە فێر کردین و پێشنیاریان کرد ئەگەر سوچێکی پەنجەی قاچمان بگاتە ئەو، کرۆکۆدیلەکان کاری خۆیان دەکەن و مرۆڤ دەکێشنە ناو ئەو. ناچار منیش وەک کەسانی تر ئەژنۆم گرت و ڕەشاشەکەم لە ملم هەڵواسی. قەدی دارەکان دەڕۆشتنە پێش کە لە ناکاو هێرشی کرۆکۆدیلەکان دەستی پێکرد. ئاو لە کرۆکۆدیلەکاندا پۆشرا و ئەو ئاژەڵە خوێن خۆر و دڕندانە دەمی کراوە و ترس ئەنگێزی خۆیان کردەوە و پەلاماریان دای.
شوما بە دارەکەی خۆی لێی دەدەن، بەڵام دار نەیدەتوانی بیان تۆقێنێ. یەکێک لە کرۆکۆدیلەکان لە بەرامبەر قەدی ئەو دارەی ئێمە لە سەری سوار بووین سوڕی خوارد و بە کلکە درێژ و قورسەکەی خۆی بە شێوەیەکی وا کێشا بە قولاپە ڕەشەکەی هاوڕێمان کە قیژاندی و هاوسەنگی خۆی لەدەستدا و بە خۆشحاڵیەوە ئەو دارێکی درێژی لەدەستدا بوو کە دارەکەی پێدەبردە پێش، یانی دارەکەی لە قوڵایی ئاوەکە ڕۆدەکرد و دارەکەی دەبردە پێش. ئەو دارە بووە هۆی پاراستنی گیانی و ڕەشی ئاماژە پێدرا و هاوسەنگی خۆی ڕاگرت و دووبارە لە شوێنەکەی خۆیدا جێگیر بوو. ڕەشاشەکەم لە ملم کردەوە و میلم هێنایەوە کە تەقە لە کرۆکۆدیلەکە بکەم، چونکە دڵنیا بووم بۆ گرتنمان دێتەوە و هێرشەکەی خۆی دەست پێ دەکاتەوە. بۆ دۆزینەوەی و ئاژەڵە کە ڕەنگێکی قاوەیی تێری هەبوو سەیری کۆمەڵێک کرۆکۆدیلەکانم کرد کە لە ناکاو قیژەیەکی دڵتەزێن بەرز بوویەوە کە ئاورمدایەوە ڕوبەڕووی دیمەنێکی زۆر بێزار بوومەوە. کرۆکۆدیلەکان یەکێک لە ڕەشپێستەکانی سەرۆکیان بە هەمان فێڵ خستە ناو ئاوەکە و گرتیان. ئەو نەیقیژان، چونکە لەگەڵەوەی کەوتە ناو ئاوەکە کاسە سەری کەوتە ناو دەمی تیمساحێک و لە شانەکانی جیا بوویەوە، چونکە سەرۆکی هۆز کە لە ناوەڕاستی ئاوەکە سەرگەردان بوو قیژاندی. تیمساحەکان هێرشیان بردە سەر ئەو دارەی کە سەرۆک هۆز لە سەری بوو، هەوڵیان دەدا وەری بگێڕن و دانیشتوەکەی بخۆن. سەرۆکی هۆز بە تەواوی ترسا بوو. ڕەشەکانی تر نەیان دەتوانی تیمساحەکان لای دارەکە دوور بکەنەوە و لەگەڵەوەشدا نەیان دەوێرا بپەڕنە سەر دارەکە و دارەکە لە ئاودا بجۆڵێن و بیبەنە پێش. لە ڕەشە بەخت هەڵگەڕاوەکەی تر شوێنەوارێک نەمایەوە، تەنیا کەمێک خوێن لەسەر ئاوەکە دەرکەوت و زۆر بە خێرایی لە ناوچوو. یەکێک لە تمساحەکان بەدەمی کراوە و پۆزە درێژەکەی خۆی هەوڵی دەدا بیجوڵێنێت و تا ڕادەیەکیش لە کارەکەی خۆیدا سەرکەوت کە من دەستم لە گیان شۆرد و خۆم خستە ناو مەترسیەوە. ڕاستیتان بووێ من لەسەر عەقڵی تەندروست بە ئەنجامدانی ئەم کارە هەڵنەستام. تەنانەت یوریش بەو هەموو چاونەترسیەی خۆی بێدەنگ دادەنیشت و خۆی تێوەر نەدەدا. بەڵام من نازانم چی بوو کە خوێن لە دەمارەکانم هاتە جۆش و لە شوێنەکەم هەستا. شوما بەپاڕانەوە وتی چی دەکەن، بۆ کوێ دەڕۆن؟ وەڵامم نەدایەوە و بەجارێک پەڕیمە سەردارەکەی سەرۆک کە 1 مەتر لێمەوە دوور بوو. دووری دوودارەکە زۆر نەبوو، بەڵام چونکە شیاو بوون بۆ تلان ترسی مردنی لێ دەکرا. بارحاڵ منم کارم کرد و بە خۆشحاڵیەوە توانیم هاوسەنگی خۆم و دارەکە ڕابگرم. هەمان کرۆکۆدیل کە دارەکەی گرتبوو بە پۆزە درێژەکەی پەلاماری قولاپەیدا. لێرەدا بوو کە لە ناکاو زەربەیەک درا بە پۆزی تیمساحەکە کە بە هەموو هێزی خۆی سوڕی خوارد و ڕۆشتە ناو ئاوەکە. شوما بە داردەستەکەی خۆی کێشای بە پۆزی کرۆکۆدیلەکە. کاتێک سەیرم کرد لە ترسا لە عارەقدا خوسا بوو. دڵۆپە گەورەکانی عارەق لەسەر پێستی بریقەی دەدایەوە. هێرشی کرۆکۆدیلەکان بەردەوام بوو. یەک لە دوای یەک هێرشیان دەکردە سەر من و سەرۆکی هۆز. هێرشی ئەوان بەردەوام بوو. تەنیا ئەم دارە بێجوڵە وەستا بوو، ئەوانی تر بە دەوریدا دەسوڕانەوە کە گیرۆدەی چارەنووسی ئێمە نەبن. زۆر خێرا دەمتوانی لە ڕەشاشەکەم کەڵک وەرگرم، بەڵام دەزانن بۆ ئەم کارم نەکرد، چونکە لەوێوە تا هۆزی ئاپاچیەکان ئەوەندە دوور نەبوو. ئەگەر تەقەم بکردایە لە ئۆنا هەستی مەترسی دەکرد و هاوسەرەکەشی ئاگادار دەکردەوە. هەرچەندە سەرنجام ئەم ڕووداوە ڕوویدا و لە ئۆنا دەنگی تەقەکانی بیست. دواتر لەم بارەیەوە قسە دەکرێت. بارودۆخەکە زیاد لە ڕادە مەترسیدار ببوو. سەرۆکی هۆز لە ترسا نزیک بوو دڵی داکەوێت و من کە حاڵی بێزارکەری ئەوم بینی ناچار پەنجەم لەسەر پەلە پچکەدانا و تەقەم کرد. یەک گولەکانم دەتەقاند و هەر تمساحێک کە دەمی دەکردەوە گولەیەکم لە پۆز یان قورگە سوور ڕەنگەکەی دەدا و لە قوڵایی ئاودا نوقمم دەکرد. بەخێرایی چەند تیمساحێک کوژران و سەرۆکی هۆز لە هەمان کات کە لە دەنگی گولەی ڕەشاش ترسا بوو هەناسەیەکی بە ئاسوودەیی هەڵکێشا. یەک لە ڕەشەکان دارێکی بۆ درێژ کردم. دارەکەم وەرگرت. بەندی ڕەشاشەکەم کردە ملم و دارەکەم جوڵان. کاتێک ئێمەش چوینە ڕیزی ئەوانی تر و تیمساحەکانمان بەجێهێشت دەنگی قیژەی شادی لە وەحشیەکانی پوچیکا بەرز بوویەوە. هەمویان هەلهەلەیان لێدەدا و دەستیان بە نیشانەی شادی تەکان دەدا، چونکە سەرۆکە خۆشەویستەکەیان لە مەرگی دڵنیا و ڕزگاری ببوو. سەرنجام گەشتینە ئەو بەرئاو و دابەزین. سەرۆکی هۆز لە شادیدا خۆی خستە سەرقاچی من. ژێر بازوویم گرت و بەرزم کردەوە.
ئەو ماچی دەکردم، دەستمی لێسایەوە، شادی دەکرد و نەیدەزانی چۆن سوپاسی من بکات. لەو کاتژمێرەوە من و سیلاحەکەم خۆشەویست بوون و زیاد لە ڕادا ڕێزیان لێدەگرتین. تازە کەمێک لە ستێلک دوورکەوت بووینەوە کە لە ناکاو چەند لە وەحشیەکان پەرێشان و ترسا و خۆیان گەیاندە لای سەرۆک هۆز و وتیان پێشڕەوەکان بە تەپڵ خەبەریان داوە کە ئاپاچیەکان بە شپرزەی خۆیان بۆ شەڕ ئامادە دەکرد و ڕێگاکانی جەنگەڵیان بەستووە. من لە زمانی ئەوان نەدەگەیشتم، شوما بۆی وەرگێڕامەوە بە زمانی ئەمازۆنی لەوەی کە حاڵی ببوو. سەرۆکی هۆز تووڕە ببوو، هەندێشتی وت و بەدەست چەندین نیشانەی نیشاندا. شوماوتی سەرۆکی هۆز باوەڕی وایە کە کەسێک خیانەتی لێ کردوین و پێشتر ئاپاچیەکانی لە هێرشی ئەمان ئاگادار کردوێتەوە. خێرا هەستم بەڕاستی کارەکە کرد و دەستوورم بە شومادا وتەکانم بۆ سەرۆکی هۆز وەربگێڕێتەوە. پێم وت کەس خیانەتی نەکردووە، بەڵکو لە ئۆنا هاوسەری سەرۆکی ئاپاچیەکان دەنگی سیلاحەکەی ئێمەی بیستووە و هاوسەرەکەی ئاگادار کردوێتەوە. بەم ڕوونکردنەوەیە سەرۆکی هۆز ئارام بوویەوە و چرچ و لۆچەکانی ڕوخساری کرایەوە. بە خێرایی دانیشت و هەندێشتی وت کە من نەمزانی چی دەڵێت. کەسانێک کە هەواڵیان هێنابوو بە پەلە ڕۆشتن و چەند کاتژمێرێک دواتر چەند کەسێک بە شێوەی ناڕێکوپێک هەرکام بە ماوەی 5 خولەک جیا لە یەکتر هاتن و بە شێوەیەکی نیوبازنا لە بەرامبەر سەرۆکی هۆز دانیشتن. خێرا تێگەیشتم کە دانیشتنێکیان بۆ ڕاوێژکردن سازداوە. هێشتا وتوێژی ئەوان درێژەی بوو کە یوری بە هەڵەداوان خۆی گەیاندە ئەوێ. بەبێەوەی قسەم لەگەڵ بکە لای ئەوان دانیشت و لە وتوێژەکاندا بەشداری کرد. شوما بە خێرایی قسەکانی وەردەگێڕایەوە. دیار بوو کار گەشتۆتە شوێنی مەترسیدار. دەستەیەکی شارکەران گەمارۆدرابوون و ڕێگاکان بە جۆرێک بەسرابوون کە تێپەڕینی ئەوان ئەگەری نەبوو چ بگات بە 1000 یان 2 ڕەشی چەکدار. یوری پێشنیاری کرد لەسەر پێشنیارەکەی ئەو ڕاوێژ کرا و هەمویان ڕەزامەندیان نیشاندا. دەستبەجێ هەمومان هەستین. یوری بە منی وت ئێوە کارەکەتان شێوان، سزاکەتان ئەوەیە لەگەڵ مندا بن. پرسییم ئێستا دەبێت چی بکەین؟ هیچ، ئەوان بۆ ڕووبەڕووبوونەوە و شەڕی دەستە و یەخە دەڕۆن. بەڵام ئەمڕۆ و ئەمشەو شەڕ ناکەین تا ئێمە لە ڕێگایەکی ترەوە خۆمان بگەینینە پشسەری ئاپاچیەکان. بڕیارماندا هەر کاتێک دەنگی ڕەشاشەکەی ئێمە بەرز بوویەوە ئەوان هێرش دەست پێ بکەن. سەرۆک لەگەڵ پیاوەکانی خۆی ڕۆشت. تەنیا تاقمێک لە ڕەشەکان کە زیاتر لە 30 کەس دەبوون لەگەڵ ئێمەدا هاتن. ڕێگاکەمان لە قەراغ ئەو ئەستێلکە مەترسیدارەوە تێپەڕی و لە ناو جەنگەڵە مەترسیدار و دەست لێ نەدراوەکان دەگوزەرا. من و یوری لە پێش، شوما لە پشت سەرمان و ڕەشەکانی تر بە دواماندا دەهاتن. ماوەیەکی ڕێگا بەبێ ڕوودا و تێپەڕی. لە شوێنێک لە جەنگەڵ یەکێک لە ڕەشەکان بەڕاکردن خۆی بە من گەیاند و وتی لەم ڕێگایەوە مەڕۆن مەترسیدارە. بۆ سلماندنی قسەکەی خۆی پێستیدارەکانی نیشاندا و ڕۆشتە دواوە. من نەمدەزانی بە زمانی ئەوان قسە بکەم. بەڵام یوری هۆکارەکەی پرسی. ڕەش ئاماژەی پێداوتی ئێرە ناوچەی مێرو لە مرۆڤ خۆرەکانە. سیرکەن چۆن پێستیدارە شینەکان دەخۆن و وشکی دەکەن. ئەگەر هێرش بکەنە سەرمان لە چەند خولەکێکدا تەنیا ئێسکمان دەمێنێتەوە. مەڕۆن ڕێگاکە خوارکەن و دەوری ئەم ناوچەیە بدەنەوە. یوری شێت شانەکانی بەرز کردەوەوتی مێرو لە ترسی نییە، وەرن. ڕەشەکان لە فەرمانی بردنی ئێمە خۆیان بەدوورگرت و لە شوێنەکەی خۆیان مانەوە. یوری پەیدا دەگرت و ئەوان حاشایان دەکرد. سەرنجام بڕیاردرا ئەوان لە ناو جۆگەی ئاوەکە بڕۆن و ئێمە لە ناوچەی مێرو لە سوورەکان کە تەنیا لە ئاو و ئاگر دەترسن. ڕەشەکان کە ئەزمونیان بوو لە ناو جۆگەی ئاوەکە درێژەیان بە پێشڕەوی خۆیاندا و ئێمەیان لە حاڵی خۆماندا بەجێهێشت. نیو کاتژمێر دواتر ڕووبەڕووی دیمەنێکی سەیر بوومەوە. دیمەنێک کە تا ئەو ڕۆژە نەمدی بوو. سەرەتاوام دەزانی لەبەر هیلاکی زیاد لە ڕادا دنیا لە بەرچاومدا سوور بووە. بەڵام قیژەی شوما وشیاری کردمەوە. ئەو خێراتر لە من هەستی بە هێرشی مێرو لە سوورەکان کردبوو. قیژاندی و منی ئاگادار کردەوە. یوری لە لای چەپی ئێمەوە دەڕۆشت و نزیکەی 20 مەتر لە ئێمەوە دوور بوو. دەدوت زەوی سوور لە قەدی هەر کام کەمتر لە 5 سانتیمەتر و گەورەتر لە 10 سانتیمەتر نەبوو. دەهاتنە پێش و هەر شتێکیان لەسەر ڕێگای خۆیان دەدیایە لە ناویان دەبرد. لقی دارەکانیان دەشکاند و دەڕژاند. گیاوشکەکان ورد دەبوون و دەنگیان لێوە دەهات. قیژەی شوما منی بە ئاگا هێنایەوە. ئەو مناڵە لە کاتێکدا دەنگی دەلەرزی وتی ڕابکەن بەم لادا.
لە ترسا کۆنتڕۆلی خۆم لەدەستدا بوو، بەڵام شوما بەدارێک کە لە پشتمیدا منی بە ئاگا هێنایەوە. کاتێک هەستم بە مەترسی کرد کە یەکەم ڕیزی مێرولەکان گەشتە بوونە ژێر قاچم. دارەکەی شوما ئازارێکی سەیری لە پشتمدا دروست کرد، بەڵام لە ترسی مێرولەکان ئازاری پشتم لەبیر کرد. مێرولەکان خێراییەکی سیر و سەرسوڕهێنەریان هەبوو، نازانم، ڕەنگە لەسەر ڕێگای من لە زەوی هەڵەقوڵان و دەردەکەوتن. بارحاڵ وەک ئاژەڵە تیژپێکان بۆ هەر شوێنێک دەڕۆشتم خۆم لەناو مێرولە سوورەکاندا دەبینیەوە. ترس وەک ئاگرێکی بەتین لە دەمارەکانمدا دروست بوو، نەمدەزانی دەبێت چی بکەم و چۆن لەم گێژاوە مەترسیدارە ڕزگارم بێت. بیری ڕۆشنە سەردار و خۆشاردنەوە لە ناو لقەکان بێهۆ بوو. تەنیا شوێنێک دەمتوانی لە زیانی مێرولەکان پارێزراو بم لە ئاوی جۆگەکەدا بوو، بەڵام بەداخەوە ئاوی ڕووبار ئەوەندە زۆر نەبوو من بگرێتەوە و دامشارێت. ئەو تا ژێر ئەژنۆم دەگەیشت، نەمدەتوانی خۆمی تیا حەشار بدەم. بەرحاڵ ڕام دەکرد و مێرولەکانم دەشێلا. کاتێک قاچم لە سەریان دادەنا دەدوت شوشە لە ژێر قاچمدا وردەبێت و دەشکێ. ڕاکردن نەیدەتوانی گیانم بپارێزێ. ژمارەی هێرشبەران ئەوەندە زۆر بوو کە بە کوژانی چەندانەیەک دەوروبەرم چۆڵ نەدەبوو. مێرولەکان هێرشیان دەکرد و شاخ و دوو شەویلاگی بەهێزی ئەوان گۆشتی جەستەمی دەڕوشاند و ئازاری دەدا. کاتێک گەشتمە چەند هەنگاوی جۆگەی ئاوەکە لە ناکاو ئازارێکی بەهێزم لە قولاپەی پێمدا هەست پێ کرد و ناچار دانیشتم. ئەم ئازارە لە ئاگازی مێرولەکانەوە دروست بوو، ئەوەندە بەهێز بوو کە توانامی بە تەواوی لەناو برد و ناچار دانیشتم. دانیشتن یەک و هێرشی مێرولەکان یەکێک، نەمزانی چی بوو. تەنیا دەنگی قیژەی شومان بیستکەوتی یوری یوری سەرۆکیان خوارد. ئەمە دوایین دەنگێک بوو کە بیستم و بێهۆش بووم. شوما لەگەڵەوەی کاری منی بە تەواو بوو دەبینی دەستی لە چالاکی هەڵناگرت. یوریش یارمەتیدا و هەردووکیان دەستیان بە ئاو پرژاندن بەسەر ڕوخساری منا کرد. ئەو تەنیا شتێک بوو دەیتوانی من ڕزگار بکات و شوما بە وشیاری خۆی باشترین ڕێگای هەڵبژارد و ئاوی پرژاند. ڕەشەکانیش گەشتن، ژمارەیان زۆر بوو، هەر کام مشتێک ئاویان هەڵەدا. لە ئەنجامدا لە هەر چەند چرکەیەک ژمارەیەک ئاو دەکرا بەسەر ڕوخسارمدا. مێرولەکان لەبەرەوەی لە ئاو دەترسن کە شاخەکانیان وەک چاو دەستگای پاراستن ڕێنیشاندەری جەستەی ئەوانە و لەگەڵەوەی شاخەکان تەڕ بوو بەیەکەوە لکان. ئەم ئاژەڵە لە کار دەکەوێت. لە هەمان کات کە وەحشیەکان و یوری ئاویان بۆ من هەڵەدا و لافاوێکیان لە نزیک من دروست کردبوو، شوما خۆی گەیاندە ئەمبەری ئاو و دەردەستەکەی خستەگەڕ. هەڵگرتنی جەستەی من بۆ شوما ئەگەری نەبوو، بەڵام ئەو مناڵە وشیارە دەردەستەکەی خستە ژێر جەستەی بێهۆشی من و بە جوڵەیەکی خێرا خستمیە ناو ئاوەکە. ڕەشەکان منیان لە ئاو گرتەوە و لەو بەر ئاو داهێنا. هەموو ئەو ڕووداوانە لە بێهۆشی ڕوویاندا و من نەمزانی چی بوو چی ڕیدا. کاتێک چاوم کردەوە لای شوما خەوتە بووم و ئەو مناڵە میهرەبانە بەگەڵای دارمۆز باوەشێنی دەکردم و مێش و مێشولەی لە برینەکانم دوور دەکردەوە. کە چاوم کردەوە شوما لە شادمانیدا قیژاندی و بە شادیەوە ڕووی کردە یوری وتی یوری یوری سەرۆک ژاراوی نەبووە، هاتە هۆش. یوری بەڕاکردن خۆی گەیاندە ئەوێ و ژێرباڵی منی گرت و بەرزی کردمەوە و قاقای لێدا. ئەم جۆرە پێکەنینە نیشانەی خۆشحاڵی زیاد لە ڕادەی یوری بوو کە هۆکاری پێکەنینەکەیم پرسی وتی باش هاتنە هۆش، ئاپاچیەکان لەم نزیکانن، من ڕێکردنی بە کۆمەڵی ئەوانم لە ناو دۆڵدا بینی، خێراکەن دەبێت بەڕێکەوین. من زۆر بێحاڵ بووم، برینەکانم دەسووتا و خوێناوی کەمڕەنگ لە شوێنی گازی مێرولەکان دەهاتە دەرو، لەگەڵەوەشدا میوەم خوارد و لە شوێنەکەم هەستام. چەند برینێکی ئەوەندە گرنگ نەبوو، چونکە دیار نەبوو تا چەند خولەکی تر زیندوو دەبین و بە شێوەیەکی دڵتەزێن ئەکوژرین. ڕەشەکان لە هەردوو لامانەوە دەڕۆشتن و من و یوری و شوما لە ناوەڕاستدا بووین. دووری ئەوێ تا کوێستانمان بڕی. یوری وەک فەرماندەیەکی کارامە کە سەربازەکانی ژێردەسەڵاتی خۆی بۆ کار و چالاکی هاندەدا قسەی دەکرد و شوێنە هەستیارەکانی کوێستانی نیشان دەدا. ڕەشەکانی لە شوێنێکدا کۆ کردەوە وتی ئێوە لێرە خۆتاندا شارن و خۆتان نیشان مەدەن تا من ئاگادارتان بکەمەوە. لەگەڵەوەی شوما لەلایەن منەوە هات هێرش بکەن و ڕێگەی هەڵاتنی ئاپاچیەکان ببەستن. ئەوان کاتێک ترسان و پاشەکشەیان کرد
لەم ڕێگایەوە تێدەپەڕن. ئێوە دەبێت بە تیرروکەوانی یەکیەک بیان کوشن. کاتێک کاری ڕەشەکان دیاری کرا، من و یوری ڕۆشتینە پشت تا شەبەردێک کە لەسەر ڕێگای ئاپاچیەکان بوو. یوری کوێستانی داپۆشرا و لە دار و سەوزی نیشانداوتی لە پشت ئەم کێوە شەڕکەرەکانی پوچیکا جێگیرن. بەڵام شتێک کە زیاد لە ڕادەگرنگە ئەوەیە ژمارەی ئاپاچیەکان زۆرە. هێشتا قسەکەی یوری تاوە نەبوو کە یەکەم دەستەی شەڕکەرانی ئاپاچیەکان لە دۆڵەکە تێپەڕین و کەوتنە سەر و خواری. ڕێگەی ئەوان لەبەردەم تا ئەو تا شەبەردەی ئێمە خۆمان لێدا شاردەبوو تێپەڕ دەبوو. جوان لەبەردەم نیشانەی تیرەکانی ئێمەدا بوون. ڕەشەکانی ئاپاچی یەک جۆر و یەک شێوە نەبوون. یوری لەم بارەیەوە وتی هاوسەری لە ئۆنا هۆزەکانی تری پوچی خستۆتە ژێر فەرمانی خۆیەوە و لە ڕەشەکانی تردا لە شەڕکەرانی ئەو هۆزانە کەڵە گۆردەگرێت. هۆزەکان نەتەنیا دەبێت باج و خەراجی پێ بدەن، بەڵکو لە کاتی شەڕیشدا ناچارن کە کۆمەڵێک شەڕکەر بخەنە بەردەستی. لەم کاتەدا یوری وتی سیرکە، ئاپاچیەکان ئەوانن. کە سیرم کرد لە یەکەم نیگادیمەنێکی کەموێنە بینی. ژمارەیەک لە ڕەشەکان تەختەیەکیان لەسەر شان بوو. لەژێر تەختەکە نزیکەی 30 کەس جێگیر بوون و لەسەر تەختەکە لە ئۆنا و هاوسەرەکەی کە ڕەشێکی جوان و 4 شانە بوو دانیشتە بوون. بەبینینی لە ئۆنا شادمان بووم و خێرا پەنجەم لەسەر پەلە پتکەی ڕەشاشەکە دانا و لولەکەم لەسەر بەرد دانا و کە بە یەکەم گولە لە ئۆنا و هاوسەرەکەی لەسەر تەختەکە بکوژم. بەڵام یوری ڕێگری کردووتی نابێت ئەو بکوژین. هەوڵ بدە لە ئۆنا بە زیندویی بگرین تا لە هۆزەکەی خۆیان یانی ئەمازۆن بەدەست دانیشتوانی ئەمازۆن بکوژرێت. تێدەگەیت ئاگادار بە کە نەکوژرێت. شوما وەک پشیلە لەسەر بەردێک دانیشت بوو. چاوی لە دۆڵەکە هەڵ نەدەگرت. دەویست ڕەشاشەکەی بدەمە دەست و وەحشیەکان دروێنە بکات. پێم وت ئەو ژنەی لەسەر تەختەکە دانیشتۆ دەناسیت، شوما نە سەیری کردم و نە قیافەی خۆی گۆڕی. بە هەمان شێوە کە چاوی تێبڕی بوون وتی بەڵێ دەیناسم، ئەو بکوژی دایک و باوکمە. من و شوما لە قسەکردندا بووین کە یوری بە ئەنیشک دای لە کەلەکەم وتی ئامادە بەگەشتن، هەوڵ بدە زیاتر لە ئاپاچیەکان بکوشیت، ئەوانی تر گوناحیان نییە و بە زۆر لەم شەڕەدا بەشدارن. یوری بەڕاکردن لە من دوورکەوتەوە و خۆی خستە پشت تا شەبەردێکی تر. بەڵام هێشتا خۆمان ئامادە نەکردبوو کە دەنگی گولە بەرز بوویەوە. دیار بوو کە شاکی لە کوێستاندا خۆیدا شاردووە و شارکەرەکانی هاوڕێی کەمێک خواردتر جێگەیان گرتووە. ئەویش تاکتیکی شەڕی یوری گرتبووە بەر. بەرحاڵ گولەکانی شاکی سیان لە هەڵگرانی تەختەی کوشت و ئەوانی تر ترسان. لە ئۆنا وەک هەڵۆ لەسەر تەختەکە پەڕیە خوار لە پشت بەردەکان خۆی حەشاردا. هاوسەرەکەشی پەڕیە خوار، بەڵام لە شوێنەکەی نەجوڵا و هەر لەوێەوە دەستی بە فەرماندان کرد. شاکی نەیدەزانی چی بکە. دووبارە تەقەی کردەوە و ئەم کارەش بووە هۆی ئەوەی هاوسەرەکەی لە ئۆنا شوێنی خۆ شاردنەوەی دیاری بکات و دەستوری گرتنی دەرکرد. وەحشیەکان وەک مێرولا بە کێوەکەدا هەڵەگەڕان. شاکی یەکیەکی دەکوشت، بەڵام ئەو بە تفەنگێکی سادە چۆن دەتوانێت ئەو هەموو بکوژێ. نزیک بوو پێی بگەن کە یوری ڕەشاشەکەی خستە کار و تاقمێکی خستە سەرزەوی. ڕەشاشەکەی یوری کوشتاری دەکرد، بەڵام ئەوانەی ڕۆشتە بوونەکێ و بە سەلامەت مانەوە، چونکە ڕەشاش نەیدەتوانی یەکیەکەی ئەوان بدۆزێتەوە و بیان کا بە نیشانە. شاکی هێشتا لە مەترسیدا بوو. من نەمدەتوانی خۆم بگرم بۆی هەرچی زووترم شەڕە تەواو بێ. مێشکی هاوسەرەکەی لە ئۆنام نیشانە گرت و کوشتم. ڕەشی 4 شانە لە شوێنەکەی بەرز بوویەوە و کەوت و دەست بە جێگیانیدا. لە ئۆنا وەک ئەوەی بڵێ هیچ ڕووداوێک ڕووی نەداوە، لە پشت بەردەکە هاتە دەرو جێگای هاوسەرەکەی گرتەوە. ڕمەکەی ئەوی کە نیشانەی فەرماندەیی بوو هەڵگرت و لە بڵاوکردنی سپاکە ڕێگری کرد. لە سێلاوە بەردەوام تەقاکرا. وحشیەکانی ئاپاچی لە ناوەڕاستدا سەرگردان مابوونەوە و دەکوژران. وحشیەکانی پوچیکە بە هەلاکێشان خۆیان گەیاندە دەروازەی دۆڵەکە. دەنگی ئەوان زیاتر بووە هۆی تۆقاندن و پاشەکشەیان کرد و تا لەو لاوە ڕابکەن. لەوێدا بوو کە لەگەڵ تیرە سووتێنەر و گیانبڕەکانی 30 نەفەر ڕەشەکەی هاوڕێی ئێمە ڕوبەڕوو بوونەوە و شەڕ و پێکدادانێکی قورس دەستی پێکرد. لە دەرگای دۆڵەکە شەڕی دەستە و یەخا دەستی پێکرد و ڕەشەکانی پوچیکا کە تینوی خوێنی ئاپاچیەکان بوون وەحشیانە هێرشیان کرد. لە ئەنجامدا ئاپاچیەکان لە دوو لاوە گەمارۆدران و
لەسەری شەو کەوتنە بەرهێرشی گولەی ئێمە. لە ئۆنا دەستوری دەدا و ڕێگەی هەڵاتنی بە 50 دیاری دەکرد. دەستەی یەکەم لە هەمان ڕێگاوە خۆیان خستە کەلێنی کێوەکە و ڕۆشتن. تیرهاوێژەکانمان نەبوونە لەمپەڕ لە بەردەم ڕاکردنی ئەوان. لە ئۆنا شڕای کرد و بە دوای ئەودا دەستەکانی تری شڕایان کرد. سەرۆکی هۆزی پوچیکا تاقمێکی نارد بە شوێنی ئەواندا و ڕێگەی هەڵاتنیشی بەست کە ئەوانی تر لە گۆڕەپان دەرنەچن. کاتێک ڕێگا بەسرا، وحشیەکان بە هەلهەلە لێدان دەستیان جوڵاند و لەسەر زەوی دانیشتن. دووبارە بۆ تەقەکردن ڕەشاشەکەم بەرز کردەوە کە یوری وتی: تەقەمەکە تەقەمەکە، تەسلیم بوون. تێگەشتم کە دانیشتنی ئەوان نیشانەی تەسلیم بوونیانە. شارکەرانی پوچیکا شارکەرانی ئاپاچیان بێچەک کرد و من و یوریش کە بۆ سندنەوەی تۆڵە لە ئۆنا لە کێوەکە ڕۆشتی نەخوار. یوری وتی: گرتنی لە ئۆنا کارێکی دژوارە، چونکە لەگەڵ هەموو ڕێگاکانی ئەم ناوچە ئاشنایە، لە کاتێکدا ئێمە نائاشنین. وتم: تا لە ئۆنا نەگرم ئۆقرە ناگرم، ئەو دەبێت بە تاوانی کوشتاری ئەمازۆن بکوژرێت. یوری لە وەڵامی قسەکەی مندا بێدەنگ بوو، بەڵام ناڵەیەکی کورد لە قورگی دەرچوو. منەم دەنگەی یوریم باش دەناسی و دەمزانی لە چ کات و ساتێکدا ئەم دەنگە لە قورگی دەردەکات. یەکەم جار کاتێک ڕوبەڕووی بوومەوە لە قاوەخانە لەبارەی سەفەرەکەەوە قسەم دەست پێ کرد. ئەم دەنگەی لێوە هات و زانیم مەبەستێتی گاڵتەم پێ بکات. لە ڕۆژ و هەفتەکان و مانگەکانی دواتریش یوری زۆر بەکەمی ئەم دەنگە لە قورگی داهاتە دەر. بەگشتی کاتێک من ئەنجامدانی کارێک هەڵەستام، ئەم دەنگەی لێوە ئەهات. لە مەبەستی ئەوە بوو من ئەنجامدانی ئەم کارە ناتوانم. ڕاستیتان بووێت گاڵتەی بە من دەکرد. ئەو ڕۆژەش کاتێک لە کێوەکە ڕۆشتە خوار بە ئیرادەیەکی بەبڕشت وتم: لە ئۆنا دەکوژم و تۆڵەی خۆمی لێدەستێنمەوە. ئەم دەنگەی لێوە هات. زەق زەق چاوم تێبڕی. سیرکردنەکەم هەزاران مانای بوو. دەمویست مەبەستەکەی بزانم و کە گوێ بە سیرکردنەکانی من نەدا و سەری داخست و بە تووڕەیی وتم: مەبەستت لەم دەنگە چی بوو؟ چی دەڵێیت؟ ئایا گومان دەکەیت؟ نەیهێش قسەکەم تەواو بکەم و لە کاتێکدا پارچە بەردێکی لە ژێر قاچیدا ورد کردوتی: ئێستا کوشتنی لە ئۆناتان بۆ گرنگ نییە. شتێک کە زۆر گرنگە ئەوەیە کە دەستگیری بکەین. دووبارە بە هەمان تووڕەیی کە هەوڵمدا زیاتر تۆقێنەرتر و هەڕەشەی پێوە دیار بێت پرسییم: بۆ کوشتنی لە ئۆنام بۆ گرنگ نییە؟ ئەمە چه قسەیەکە دەیکەیت؟ ئەگەر ئەمانەوەم قسانە ببیستێت گومان دەکات هێشتا لە ئۆنام خۆش دەوێت. یوری بزەیەکی هێنایە سەر لێوە وتی: گومان دەکەیت؟ ئەودا ماوە دڵنیایە و بەڕاستیش هەروایە. شەوێک پێش ڕۆشتن بە منی وت کە ئێوە کاتێک لەگەڵ لە ئۆنا ڕوبەڕوو دەبنەوە، عەشقە کۆنەکان لە ناخ و قوڵای ڕۆحتان دەبوژێتەوە و لە کوشتنی چاو دەپۆشن. دواتر لە ژێر چاو سەیری کردم و بە شێوەیەکی تایبەت وتی: ئایا جگە لەمەیە؟ جوان لە قوڵایی ناخی خۆتان بگەڕێن، بە ویژدانەوە قسە بکەن. من و ئەمانەوە کە ئەم قسەیە دەکەین ڕاست دەکەین. ئایا هێشتا خۆشت دەوێت؟ ئەگەر پێویست بێت توانای ئەوەت هەیە بە گول لە یەک دڵی کونکەی؟ کاتێک دەمویست تەقە بکەم چاوم لە ئێوە بوو، جوان نیشانەکەتان دیاری کرد و ئاگادار بوون نەکا لە ئۆنا پێوە بێ. کاتێک ڕای کرد درەوشانەوەی چاوەکانی ئێوەم بینی و شادمانیم لە هێڵەکانی ڕوخسارتان هەست پێ کرد. بەم شێوەیە ئایا دەتوانن حاشا لەوە بکەن کە هێشتا لە ئۆناتان خۆش دەوێت؟ خۆشم گومانم بوو نەم دەتوانی بە بڕشتی دژایەتی باوەڕ و بۆ چوونەکانی یوری بکەم. لە ڕۆحی خۆم، لە قوڵایی ناخ، لە دڵی خۆم داگەڕام و ئاشکرا هەستم پێ کرد کە لە ئۆنام بەو هەموو جوانیەوە خۆش دەوێت. چۆن دەکرا کەسێک لە ئۆنای دڵڕەفێنی خۆش نەوێ؟ چۆن دەکرا ئەو شەوە خۆشانەی لەگەڵ ئەو بەسەرم بردەبوو لەبیر بکەم؟ چۆن دەمتوانی چاوەڕەش و شەهلاییەکانی ئەو ببینم، لولەی تفەنگ لە سەردڵی ئەو کە ڕەنگە هێشتا لەبەر من لێدەدا دابنێم و دڵێک کە جێگای عەشق و خۆشەویستی من بۆ کۆن بکەم. نەنا، من توانای کوشتنی لە ئۆنام نەبوو. دەبێت بڵێم کە ئەوم خۆش دەویست. لەو ساتە بەدواوە کە لە نێوان من و یوری و توێژێکی گرنگ لەبارەی لە ئۆنا ئەنجامدرا، دەدوت ئیتر یوریم خۆش ناوێت و لێی بێزارم. هەستم دەکرد ئەو بکوژی خۆشەویستەکەی منە و بە هاوکاری من دەیەوێت لە ئۆنای جوان بکوژێ. لەناو دۆڵەکە هەراوهوریایەکی سیر دروست بوو. شەڕکەرانی پوچیکا پیاوانی ئاپاچیان چەک کردبوو.
من و یوری کارمان بەوان نەبوو. ڕاستەوخۆ لە ڕێگەیەکی باریک کە بەهۆی کەڵە کێویەکانەوە دروست بوو تێپەڕین و گەشتینە ئەوبەری کێو. لەوێ شاکی و شوما چاوەڕوانمان بوون. شوما پێشتر چوو بۆ ئەوێ تا شاکی بدۆزێتەوە و چاوەڕێ بن تا ئێمە دەگەین. پێکەوە بەڕێکەوتین و ڕێگەی جەنگەڵی ڕۆژهەڵاتمان گرتە بەر. شادمان بووم و دڵنیا بووم ئەم چەند کەسە کە هەمویان دوژمنی لە ئۆنا بوون دەستیان پێی ناگات و لە جەنگەڵدا نایدۆزنەوە. دەدوت یوریش ئاگای لەم بابەتەیە، چونکە کاتی ئاوابوونی خۆر کە بۆ بەسەربردنی شەو دانیشتین و شاکی بۆ چنینی میوە و بەڕاکردن ڕۆژ، یوری لای من دانیشت. قاچەکانی درێژ کرد و لە کاتێکدا لولەی ڕەشاشەکەی خۆی پاک دەکردەوە هەوڵی دەدا سەیری چاوەکانی من نەکاتوتی: سەرۆک، پێشنیارێکم هەیە. گومان دەکەم ئێوەش پێ ڕازی ببن و پەسەندی بکەن. بیرۆکەیەکی خراپ نییە، گوێ بگرن تا بێڵم. دواتر بێەوەی من ڕەزامەندی خۆم بە بیستنی پێشنیارەکەی ڕابگەێنم وتی: بە بۆچۆنی من ئەگەر ئێوە لە جەنگەڵدا تەنیا بن دەتوانن لە ئۆنا بدۆزنەوە. بە بیستنی ئەم ڕستەیە دڵمدا کەوت، چونکە خوازیار نەبووم بە تەنیا لە جەنگەڵدا بم و بەتایبەت لەم سنوورە کە پێی ئاشنا نەبووم. ئەگەر ئاپاچیەکان منیان دەدی بە یەک تیری گیان بڕ دڵیان کوون دەکردم. جیاواز لەوانش ئەگەر لە جەنگەڵ ڕوبەڕووی لە ئۆنا و هاوڕێکانی دەبوومەوە دەکوژرام، چونکە لە ئۆنا بەپێی ئەو دوژمنایەتی کە بووی و لەبەر کوشتنی مێردەکەی دەیکوشتم و بە حەزەوە لە دیمەنی مەرگی دڵتەزێنی منی دەڕوانی. ڕەنگ لە ڕوخسارمدا پەڕا. یوری لەگەڵ تاریکبوونی هەوا هەستی بەڕەنگۆڕینی من کرد و بە نیشانەی شادمانیدایە قەڵەم و بەم شێوەیە درێژەی بە قسەکانی خۆیدا. دڵنیا بووم ئێوە بە شادمانیەوە پێشوازی لە پێشنیارەکەی من دەکەن، چونکە ناڕازینین لە جەنگەڵدا تەنیا و دوور لە چاوی دوژمن ڕوبەڕووی لە ئۆنا ببوونەوە. هەناسەیەکم بە ئاسوودەی هەڵکێشا و پرسییم: لەبەرچی ئەم پێشنیارە دەکەیت؟ لەبەر دووهۆ. یەکەم ئەوەی لە ئۆنا ئەگەر دڵنیا بێت تەنیای خۆی نیشان دەدات بە ئاسانی دەتوانی دەستگیری بکەیت. ئەوی تر ئەوەیە دەرفەتی ماڵ ئاواییتان هەبێت، یەک دوو ڕۆژ پێکەوە تەنیا بن و دواتر بۆ ئەوەی لە ترسی من کەم کەم بکاتەوە وتی: نیگەران مەبە، تا ڕۆح لە جەستەمدا بێت لە پاراستنی گیانی ئێوە درێغی ناکەم. هەمیشە و لە هەموو شوێنێک ئاگام لێتان دەبێت و هاوڕێ لەگەڵ شاکی دوورا و دوور بە دواتاندا دێین. لەگەڵەوەشدا بۆ ئەوەی تەنیا نەبن شوما لەگەڵ خۆتان ببەن. ئەم مناڵە زۆر میهرەبانە و بە کەڵکی زۆر کاردێت. وتوێژی ئێمە درێژەی کێشا. من دژایەتیم دەکرد، چونکە بەڕاستی نەمدەویست لە ئۆنا بکوژرێت. یوریش سوور بوو پێیدا دەگرت. سەرنجام یوری قەناعەتی پێکردم و بەرەبەیان تەنیا و بەبێ شوما و بەڕووگرژی سیلاح و فیشەکەم هەڵگرت و بەڕێکەوتم. یوری خۆی بە من گەیاندووتی: ئەمانۆتان بەسە، ئەم کچەم و خورماییە و وەحشیە ئێوە دەپەرستێ. تەنیا موناک بۆ ڕۆح و دڵە ئاسمانی خۆی بەڕادی ئەمانۆ توی خۆش نەدەویست و بە ژیان و بەختەوەری ئێوە ئارەزومەند بوو. ئەمانۆ لەگەڵ خۆمان دەبین، هەم دەبێتە هاوسەرێکی باش بۆتان و هەم بەڵگەی پێویست بۆ گەشتنی ئەمازۆنی ئێمە. کاتێک لەم سەفەرەدا گەڕانەوە بەبێ وەستان بەرەو ڕۆژ ئاوا دەڕۆین و ڕێگەی بەرازیل دەگرینە بەر. لە یەک مانگ دەگەینە قەراغ جەنگەڵ. خوێن سارد بن و لە مەرگی لە ئۆنا خەمبار مەبن، چونکە ئەم خوێن خۆرە و چارە ڕەشتان دەکات. ئەوەندە خەمبار و نەڕاحەت بووم بێەوەی وەڵامی بدەمەوە. بە خێرایی بەڕێکەوتم و ڕۆشتم. ڕام دەکرد و قاچەکانم بە خێراییەکی سیر بۆ پێشەوە دەکێشرا. دەدوت دەستێکی بەهێز بەرەو چارە نووسێکی تازەم دەبات. ڕۆژی یەکەم تێپەڕی. ڕۆژی دووەم و سێمیش بێڕوودانی ڕووداوێکی شیاوی ئاماژە پێدان بەسەرچوو. بەرەبەیانی ڕۆژی چوارەم گەشتمە شوێنێک لە جەنگەڵ کە دەدوت لە بەیانی سەرەتا تا ئێوارە کۆتایی قاچی هیچ مرۆڤێک بەوێ نەگەیشتووە و وەحشی و دڕندەکان هەمویان لەوێدا کۆبوونەتەوە. لە هەر شوێنێکەوە دەڕۆشتم ئاژەڵێک سەری لە کونی دارێکەوە دەردەهێنا و بەلەقێکەوە خۆی شۆڕ دەکردەوە و یان بزن مژەیەک هەڵە بەزیەوە و ڕای دەکرد و دەڕۆشت. کاتێک گەشتمە ئەوێ وەستام بە خۆمم وت: لە ئۆنا لێرە نییە. بەڵام هێشتا قسەکەم تەواو نەکردبوو کە دەنگی قیژەیەکی مەترسیدارم بیست. بە خێرایی خاوەنی دەنگەکەم ناسی. دەنگی لە ئۆنا بوو. لە ئۆنا قیژاندی و داوای یارمەتی دەکرد.
ئایا گیانی لە مەترسیدا بوو؟ بە خێرایی بەرەو شوێنێک کە دەنگەکەی لێوە دەبیسرا ڕام کرد. زۆر دوور نەبوو. چەند خولەک دواتر کە لە ئۆنا ڕەنگە بۆ هەزارەمین جار قیژاندی گەشتمە ئەوێ. ئاپاچیەکان دەیانویست لە ئۆنا بکوژن. بۆ ئەوەی بابەتەکەم کورت کردبێتەوە بێ باسکردنی ڕووداوەکانی پێشوو ئەوەی ڕوویدا بۆ دەیگەڕمەوە. ئاپاچیەکان بە گومانی ئەوەی لە ئۆنا بۆ کوشتنی سەرۆک هۆزەکان پیلانی گێڕاوە دەیانویست بیکوژن و لەو شوێنە مەترسیدارەی جەنگەڵ ئەو چەند ڕەشەی هاوڕێیان گەمارۆدا بوو. هاوڕێیانی لە ئۆنا تا دوایین کەس کوژرا بوون و دوای 2 ڕۆژ شەڕ و پێکدادان کوژرا بوون یان ڕایان کردبوو. بەڕێکەوت ئاپاچیە هێرشبەرەکانیش زۆر نەبوون، بەڵام ژمارەی ئەوان زیاتر لە هاوڵانی لە ئۆنا بوو. لە ئەنجامدا ئەوان لە ئۆنایان گرفتار کردبوو، دەیانویست دەست درێژی بکەنە سەر. لە ئۆنا دەیقیژان، بەڵام چاوەڕێی یارمەتی نەبوو. مرۆڤ کاتێک دەکەوێتە مەترسیەوە بێ ئیرادە دەقیژێنێ. لە ئۆناش لەگەڵەوەی دەیزانی کەس لەو شوێنە دوورە بە فریای ناگادای قیژان. بە خۆشحاڵیەوە من لە کاتی خۆی داگەشتم و دەستپێکردنی شەڕم بە چەند تەقەیەک ڕاگەیان. چەند کەس لە ئاپاچیەکان کوژران و ئەوانی تر پێکەوە بۆ کوشتنی لە ئۆنا هێرشیان برد. ئیتر نەم دەتوانی تەقە بکەم، چونکە لەم شێوەیەدا لە ئۆناش دەکوژرا. ناچار ڕەشاشم لە مل کرد و قەمەم دەرهێنا و ڕۆشتمە پێش. شەڕێکی قورس دەستی پێ کرد و لەگەڵەوەی لە ئۆنایان بریندار کردبوو، بەڵام فریای کەوتم. 4 کەسم کوشت و خۆم پێگەیان. کاتێک گەشتمە لای لە ئۆنا ئاسوودە بووم. دووبارە ڕەشاشەکەم خستە کار و ئاپاچیەکانم پەرژوو بڵاو کرد. لە ئۆنا بێهۆش بوو. سەرەتاوام دەزانی مردووە. کاتێک وەحشیەکان ڕایان کرد لە ئۆنام خستە سەردەست و بەڕێکەوتم. لەژێر قاچم لاشەکان کەوتبوون و لە کاتی ڕۆشتن لە سەرجەستەی خوێناوی ئەوان تێپەڕدەبووم. ئەوەندە لە ڕۆشتندا پەلەم بوو کە تەنانەت ڕێگاکەش بە هەڵە ڕۆشتم و لە جیاتی ئەوەی بەرەو ڕۆژئاوای جەنگەڵ بڕۆم بەڕێگی باکووری ڕۆژهەڵاتە ڕۆشتم. ڕەنگی لە ئۆنا پەڕابوو. ئەو ڕووداوەی بەسەری هاتبوو گرفتاری چنگی ئاپاچیەکان ببوو. بەڕادەیەک ترساندەبووی کە هێشتا ڕوخساری ڕەنگی ئاسایی و خۆی پێیان نەکردبەوە. بەڵام کاتێک لە ئاستێڵێکی سەوز و ماری ئاناکەندا و کرۆکۆدیلە خوێنخۆرەکان قسەی دەکرد، ڕەنگی ڕوخساری زیاتر پەڕی و چاوەکانی کرایەوە وتم: ئێستا لەو ڕێگاوە هاتوین دەگەڕێنەوە. ئەگەر بەدەستی کرۆکۆدیلەکانیش بکوژدەین، بە باوەڕی من ئاسانترە لەوەی لەژێر شمشێری تیژی ئاپاچیەکان تیکە تیکە بین. ئەو لە کاتێکدا لە شوێنەکەی هەستاوتی: نا، ئاپاچیەکان شکستیان خوارد، بۆیە دەگەڕێنەوە بۆ هۆزەکەی خۆیان. جیاواز لەوەش ڕێگای گەڕانەوەی ئێمە بەدڵنیاییەوە بەستراوە. مارەکانی ئەناکەندا ئێستا لە ڕێگادا کەمینیان کردووە. چاوەڕێی قودانی ئێمن. بەو ڕادەیە گومان دەکەیت زیندوو گەڕانەوە لە قەراغ ئەستێڵێکی سەوز ئەگەری نییە و دواتر سەری خۆی داخست و قسەکانی خۆی بەم شێوەیە تەواو کرد: من مەحکومم بە مردن و دەبێت بکوژرێم. ئیراد لەوەدایە کە ئیتر هیچ کام لە هۆزەکانی جەنگەڵی باران جێگەم ناکەنەوە. نە ئامازۆن، نە ئاپاچی، نە پوچیکا. ئەوەی کە دەبینی دەترسم، بۆ ئەوەیە گیانی تۆ بکەوێتە مەترسیەوە. نامەوێت تۆ بمری، نامەوێت تۆ بمری. کاتێک قسەمان دەکرد، چەند کرۆکۆدیلێک لەو لای بەستێنی ئەستێڵێک خۆیان گەیاندە ئەمبەر و ئارام ئارام بۆ خواردنی ئێمەدا هاتنە پێش. وەڵامی لە ئۆنام نەدایەوە. دڵم بۆ ئەوەی کە بەڕاستی لە هیچ شوێنێکدا جێگەی نەدەبوویەوە دەسووتا، بەڵام نەم دەتوانی دڵنیای بکەمەوە و لەلایەن کەسانی ترەوە لە تاوانەکەی خۆش ببم. بۆیە بە بیانی و کرۆکۆدیلەکان دەستیم گرتووتم: با بڕێ، چەند تیمساحێک بۆ ئێرە دێن. خێراکە، ئێستا دەگەن. لە ئۆنا بەدوامدا ڕای کرد. تا کەمێک دوور کەوتینەوە، ئەو کات وەستا و پێیوتم: کراسەکەت بدە بە من ڕوت و قوتم. من لە ترسی مێشولە، ژاراوی و گوێزەرەوەی نەخۆشی نەمدەویست ڕوت ببمەوە. بۆ یەکەمێک بە گومانەوە وەستام بۆ ئەوەی تێنەگات حەز ناکەم کراسەکەی پێ بدەموتم: شەرم لە من دەکەیت؟ من و تۆ پێکەوە مەحرەمین و نابێت شەرم لە من بکەیت. لە ئۆنا بێ ئەوەی سێرم کە بەدەنگێک کە زیاتر لە هەر شتێک خەم و ناڕەحەتی پێوە دیار بووتی: ڕاست دەکەیت. من و تۆ ڕۆژێک مەحرەم بووین، یەکمان خۆش دەویست. ڕۆژێک تۆ بۆ هەموو سنوورانەی موناک داینابوو هاتی تەمایلا. ڕۆژێک من و تۆ وەک ژن و مێردوا بووین. بەڵام ئەمڕۆ بێگانین و من مافی خۆمە شەرم لە تۆ بکەم.
ئەو ڕۆژە تۆ لە دەلاقەی عاشق وەک عاشقێک سەیری منت دەکرد، بەڵام ئەمڕۆ تۆ حاکمیت و من مەحکوم. نازانم چی بوو کە بێ ئیرادەوتم تاوانی تۆ بوو، چیت بەسەر بێت لە دڵڕەقی و خراپەی خۆتە، کەسانی تر بێگوناحن. لە ئۆنا وەڵامێکی دامەوە کە هێشتا لە گوێمدا دەزرنگێتەوە. ئەوتی خۆت لە جیاتی مندا بنێ، ئەو کات داوەری بکە. من عاشقێکی تێکشکاو بووم و دەمویست تۆڵە بسێنمەوە. من تۆم خۆش دەویست و ئێستاش خۆشم دەوێت. موناک تۆی لە من گرت و بردی، کاتێک چاوەکانم کردەوە کە خاوەنی هیچ شتێک نەبووم. تۆ بۆ من هەموو شتێک بوویت و موناک تۆی برد. هەموو شتێکم لێ سەنجایەوە. دڵی لە ئۆنا لێی دەدا. لە کاتی ئەم قسانەدا وا گرژ بوو کە بەبێ قسە دەنگی دڵیم دەبیست. ئیتر نەیدەتوانی قسە بکات. سەرەتا پاڵی بەدارێکەوەدا، چونکە هێشتا ئاژنۆکانی دەلەرزی لەسەر گیاکان دانیشت. دڵۆپەکانی فرمێسک وەگلافا و دەڕژانە سەر ڕوخساری. چاو جوانەکانی سوور بوو. لەگەڵەوەشدا هەوڵی دەدا کەمتر سەیری من بکات و چاومان بکەوێتە سەر چاویەک. لەگەڵەوەی دەمزانی گریانی لە ئۆنا هێزی ئیرادە و بڕیاری من وردەکات و پەیوەندی من و یوری و کەسانی تر دەشێوێنێ. نەمدەتوانی لە کاریگەری لە ئۆنا لەسەر خۆم ڕێگری بکەم. دڵم بۆی دەسووتا و هەستم دەکرد کەم کەم سز دەبم و دووبارە بۆ لای ئەو دەگەڕێمەوە. دوای وتنی ئەو ڕستانە چەند ساتێک گریا و ئیتر قسەی نەکرد. کراسەکەم داکەند و پێمدا. ئەویش قۆڵی کراسەکەی لە پشتەوە لە سمتی گرێدا و ناوشانی کراسەکەی لە ناوەڕاستی قاچیەوە تێپەڕان. بەم شێوەیە شۆرتێکی کورتی بۆ خۆی دروست کرد و بەڕێکەوت. لەوە بەدووە من و ئەو کەمتر قسەمان دەکرد. چارەنووس بۆ لە ئۆنا ڕووداوی تری پێشبینی کردبوو. ڕووداوێک کە نە من بیرم لێ دەکردەوە و نەخۆشی چاوەڕوانی بوو. بەرحاڵ چونکە ڕێگا بە هەڵە ڕۆشت بووین، یەک ڕۆژی تەواو کاتی ئێمە بەڕێ پێوان تێپەڕی و بە خۆشحاڵیەوە لە ئەستێڵێکی سەوز بێمەترسی تێپەڕین و گەشتینە ناوچەی ئاپاچیەکان کە لەسەر ڕێگاماندا بوو. بەڵام لە چەند شوێنێک بەهۆی چوار خێوەتێک کە لە لەقەی دارەکان دروستمان کردبوو لە ئاو تێپەڕ بووین. هەوا تاریک ببوو. بە درێژایی ڕۆژ من و لە ئۆنا بێ ئەوەی لەگەڵ یەک قسە بکەین ڕێمان کردبوو. ئاوابوونی خۆر لای دارێک دانیشتووەتی من هیلاک بووم. ئەم شەو دەبێت لێرە بمێنینەوە. بەیانی لە ڕووبار تێپەڕین و دەڕۆینە ناوچەی پوچیکا. نەمدەویست شەو لەگەڵ لە ئۆنا لە جەنگەڵدا بم. ئەم کارە لە بەردوو هۆ لە بەرژەوەندیمدا نەبوو. یەکەم ئەوەی ئەگەری بوو لە ئۆنا لە خەوی من کەڵک وەربگرێ، یان سیلاحەکەم هەڵبگرێت و ڕابکات و یان بە هەمان سیلاح بمکوژێ. دووەم ئەوەی جارێکی تر بە هێزی جوانی خۆی بمکێشێتە ئامێزی خۆی و هێزی ئیراد و بڕیارم داگیر بکات. لێم پرسی لێرە تا پوچیکا چەندە ڕێگایە؟ بە خوێنساردی و لە کاتێکدا قاچە ئاوساوەکانی بە گەڵایپانی دارگەرمەسێریەکان دەبەست تا کزانەوەی کەم بکاتەوە. وتی نزیکەی ڕۆژێک بە خێرایی لای خۆم بەراوردم کرد. بەراوردەکەم ڕاست بوو، چونکە بە شەو نەمان دەتوانی لە جەنگەڵ تێپەڕین و ئەم کارە یەکسان بوو بە مەرگ. ناچار ڕەزامەندی خۆم ڕاگەیان. لە ئۆنا بزەیەکی لە ڕووی ڕەزامەندیەوە هێنایە سەر لێوە وتی بۆ ئەوەی خەیاڵت ئاسوودە بێ دەتوانیت دەست و پێی من بەدارەوە ببەستیتەوە. پێشنیارێکی باش بوو، بەڵام دڵم بەم کارە ڕازی نەدەبوو. ئەگەر دەست و پێی لە ئۆنام دەبەست هەموو شەو بە خەیاڵێکی ئاسوودە دەخەوتم. بەڵام نا ئەوم خۆش دەوێ هێشتا دڵم بۆی لێ دەدا. چی بکەم؟ من پیاوێکی لاوازم، ژنانم خۆش دەوێت، ئەمانۆم دەپەرێز. لە ئۆناشم خۆش دەوێت. نەدەتوانم دڵی بشکێنم و نەدەتوانم چاوپۆشی لێ بکەم. لە هیلاکیدا دانیشتم. لە ئۆناش لای من دانیشت و بێگوێدان بەڕابرد و سەری خستە سەر شانم و دەستی گرتمەوەتی بیرتە ئەو ڕۆژە کە پیا و ژنە چاوەنبارەکەیان بۆ ئیعدام خستە بەردەم مێرو لە سوورەکان. تۆ بە موناکدوت محکومین بە ئیعدام لە هۆزەکەی ئێمە هەر داوایەکیان هەبێت جێبەجێ دەکرێت و دەخرێتە بەردەستیان. من کە لە مەبەستەکەی حاڵی نەبووم وتم ڕاستە، لە وڵاتی ئێمە بە محکومین بە ئیعدام هەرچیان بووە دەدرێ. دەستی منی ماچ کردووتی منیش محکوم بە ئیعدامم. بەیانیان دوو بەیانی لە هۆزی پوچیکا دەکوژرێم. لەم شێوەیەشدا تۆ دەبێت ئارەزوەکەم جێبەجێ بکەی. وتم ئارەزوی تۆ چییە؟
ئارەزوم ئەوەیە من و تۆ ئەم شەو هەموو ڕووداوەکانی ڕابردوو لەبیر بکەین. ئەم شەو دۆستین و بەیانی تۆ دەبیتەوە بە دوژمن. چه ئیرادێکی هەیە؟ پێکەنیم، بەڕاستی پێکەنینم داهات. لە زیرەکی ئەو سەرم سۆرما بوو، بەڵام نەیهێشت بیر بکەمەوە بڕیار بگرم. ئەو شەوە بەخۆشی تێپەڕا. دنیا لێڵ بوو کە لە ئۆنا بە پەلەمنی لە خەوەستان دووتی: هەستە کراسەکەت لەبەرکە، دەستەیەک بەرەو ئێرە دێن، پێما بێ ئاپاچیەکانن، ئەگەر بمان دۆزنەوە تیکە تیکەمان دەکەن. لە ئۆنا کاتژمێرێک زووتر لە خەوەستا بوو. بەرشتەی کەنفی جەنگەڵ بۆ خۆی شۆرت و تەنورەی دروست کرده بوو. وەک ژنانی ئەمازۆن گوڵێکی لە لای چەپی قژی خۆیدا بوو. لە شوێنەکەم ڕاپەڕیم، کراسەکەم لەبەر کرد و بەڕێکەوتم. لە ئۆنا بڕێکی زۆر کەنفی هەڵکەندە بوو. کاتی ڕۆیشتن پێیوتم ئەمانە هەڵگرە بۆ بەستنی بەلەم پێویست دەبێ، لە شوێنی تر لە مەیلێ نییە. کەنفەکانم وەک دەستەی تەناف کردەشان و بە خێرایی لەوێ دوور کەوتینەوە. بەڵام کەمتر خەمێک کە کردمان ئەوە بوو شوێنی خۆمان لەسەر خۆڵ پاک نەکردەوە. ئاپاچیەکان دوای ئێمە گەشتنەوە شوێنە و کە شوێنەواری ئێمەیان لەسەر خاک بینی بوو بە خێرایی بە دوامان داهاتن. ئاپاچیەکان بە دەستەی 3-4 کەسیدا بەش دەبن و لە جەنگەڵدا بڵاو دەبنەوە. دەستەیەکی 4 کەسیان کەوتنە سەر ڕێگای ئێمە و لە شوێنێک کە لە ڕووبار تەنیا چارەکە کاتژمێرێک دوور بووین ئێمەیان بینی. بە خۆشحاڵیەوە لە ئۆناوە کە روێشک هەموو شوێنێکی جەنگەڵ شارەزا بوو. ئەگەر فشەم نەکردەبێت ژمارەی دارەکانیشی دەزانی. هەڵبەت ئاواشتێک ئەگەری نییە، بەڵام بەڕاستی جوان شارەزای جەنگەڵ بوو. شارەزایی ئەو بۆ ڕێگری لە مردنی ئێمە کرد. ئەو دەستی منی گرت و لە هەمان ڕێگە کە ڕۆشتە بووین گەڕاندمیەوە. ئاپاچیەکان کە 4 کەس بوون ئێمەیان بینی و بە خێرایی هەنگاوەکانی خۆیان زیاد کرد. یەک لەوان تیرێکی هاویشت. تیرەکە لای منەوە تێپەڕی و بەردار کەوت. دووریان زۆر کەم بوو. ئەگەرم جارە تیریان بە هاویشتایە یان من یان لە ئۆنا دەکوژراین. بە لە ئۆنام وت با بە ڕەشاشەکە بیان کوژم. ئەو بە توندی دەستی ڕاکێشامەوەتی مەگەر شێت بوویت دەنگی تاقا ئەوانی تریش دێنێتە ئێرە، دەبێت خۆماندا شارین تا لەم ناوچەیە دوور بکەونەوە. دەمویست بپرسم لەکوێ خۆماندا شارین کە ڕۆشتە پشدارێک و منیشی بە دوای خۆیدا برد. ئەوێ چاڵێک بوو کە بڕێکی زۆر داروگیا سێبەریان سەرخستە بوو. دەستی سروشت ئەشکەوتێکی لێ کرده بوو. ئەوەندە تاریک بوو کە چاوی ئێمە هیچ شوێنێکی نەدەدی. تازە ڕۆشت بووینە ناو کە ئاپاچیەکان گەشتن. چەند خولەک بۆ چەپ و ڕاست و سەر و خوار ڕۆشتن و دواتر لە بەردەم کونی ئەشکەوتەکە وەستان. نەیان دەوێرا بێنە ناو چونکە تاریک بوو. ترسی ئەوەیان بوو بەدەست ئێمە بکوژرێن. ناچار بەڕێکەوتن. لەگەڵ یەک دەستیان بە بەردهێنان کرد و دوانیان بردی بۆ ناو چاڵەکە هەڵەدا. من و لە ئۆنا خزاینە سوچێک و لە قوڵایی تاریکیەوە ئەوانمان دەدی. ئاپاچیەکان تا ئەوەی ئێمەیان بینی بوو بە دواماندا هاتبوون و لە بەرامبەرەو ئەشکەوتا کە لە ناکاو من و لە ئۆنا لە بەرچاویان ون بووین بۆیە دڵنیا بوون من و ئەو لەوێ خۆماندا شاردووە و بۆ هیچ شوێنێکی تر نەدەڕۆشتین و ناتوانین بڕۆین. بۆ کوشتنی ئێمە بڕیاریاندا بوو، بەڵام نەیان دەوێرا بێنە ناو ئەشکەوتەکە و بگەڕێن چونکە جیاواز لە هەموو مەترسیە سروشتیەکان کە هەڕەشەی لەوان دەکرد و ئەگەری بوو مارە گەورەکان پەلاماریان بدەن. لە ڕەشاشەکەی منیش دەترسان و باش دەیانزانی ئەگەر ئیشارە بە پەلەپتکەی سیلاحەکەم بگرم ژمارەیەکیان وەک گەڵای داردەکەون. بەم وەسفە تەنیا کارێک کە لە دەستیان دەهات ئەوە بوو بەرد هەڵەنە ناو چاڵەکە و جگە لەمە هیچ. نزیکەی چەند کاتژمێرێکی بەردەوام بەردیان داهاویشت، بەڵام یەک بەرد بەر من و لە ئۆنا نەکەوت و زەحمەتی خۆڕاییان کێشا. هیلاک بوون و ئەم گومانەیان لا دروست بوو کە ڕەنگە ئێمە لەوێدا نەبین. ئەگەر بارودۆخ بەم شێوە دەڕۆشتە پێش ئاسوودە دەبووین و بە خێرایی لەو ئەشکەوتە دەهاتینە دەر و دەڕۆشتین. بەڵام بەدبەختانە ڕووداوێکی تازە ڕوویدا و بارودۆخمان زیاتر مەترسیدار بوو. دەزانن چی بوو؟ ئاپاچیەکان هیلاک بوون و ڕاوێژیان کرد. دەنگیانمان دەبیست. لە قسەکانیان ئاگادار بووینەوە. ئەو کەسەی بەردی دەهاویش زۆر هیلاک ببوو. باوەڕی وا بوو لەوێ بڕۆن و بگەڕێنەوە بۆ هۆز تا لە هەڵبژاردننی سەرۆکی تازە بەشداری بکەن. ئەوانی تریش زۆر ناڕازی نەبوون کە لە ناکاو دەستەیەکی تر لە ئاپاچیەکان کە لە جەنگەڵ بۆ گرتنی من و لە ئۆنا بڵاو ببوونەوە گەشتن. کاتێک لە ڕووداوەکە ئاگادار بوونەوە
سوور بوون لەسەر ئەوەی ناو گۆڕەکە بگەڕێن. دوانسیانێکیان خۆبەخشانە ئامادە بوون ئەشکەوتەکە بگەڕێن، بەڵام کاتێک دەگەشتنە دەرگای ئەشکەوتەکە دەترسان و دەگەڕانەوە. گەڕانەوەی ئەوان نەبووە هۆی پەشیمانی ئەوانی تر و دووبارە چەند کەسێکیان بەڕەمە درێژەکەیان کە لە دەستیانە بوو بۆ ژێرە و ژوورکردنی ئەشکەوتەکە هاتن. من و لە ئۆنا بێ دژواری ئەوانمان دەبینی و لە ناو تاریکیەوە ئەم کارە بۆمان ئاسان بوو. ئەوان دەهاتنە پێش و لە دەواازەی ئەشکەوتەکەدا دەوەستان. لەم کاتەدا لە ئۆنا دەستی منی گرت و بە ترس و لە ڕزوتی دەبێت چی بکەین؟ ئەگەر بێنە ناو تیکە تیکەمان دەکەن. دەستم لەسەر ڕەشاشەکەم داناوتم مەترسە، تا ڕەشاشم پێبێت ئاسوودە بە، ئەگەر 1000 کەس بن دەکوژرێن. بەڵام وتەکانی من لە ترسی لە ئۆنای کەم نەدەکردەوە. ئەو بە دژواری هەناسەی دەکێشاوتی لە گیانی تۆ دەترسم، من لە مردن ناترسم، درەنگیا زوو دەمکوژن، بەڵام تۆ حەیفە لەبەر من بکوژێ، خۆشم دەوێت، باوەڕ بکە لە گیانی خۆم زیاتر تۆم خۆش دەوێت. بە دژواری هەناسەی دەکێشا. ئاپاچیەکان کەمێک وەستان و دواتر کاتێک کە لە ژێر لچەوە دوعایان دەخوێن هاتنە ناو ئەشکەوتەکە. دەستم بۆ ئامادەکردنی ڕەشاشەکەم تەکاندا، بەڵام لە ئۆنا هەردوو دەستی منی گرتووەتی نا تەقە مەکە، ئەوان ناتوانن بمان دۆزنەوە، تاریکە، چاوەڕێ بە، تەقەکردن بارودۆخمان خراپتر دەکات. لە ئۆنا لەم کارە پەشیمانی کردمەوە و بردمیە سوچێکی تاریک و دایشاردم. دواتر خۆی لەسەر زەوی ڕاکشا، دارێکی هەڵگرت و لە ناو گیاکاندا خستیە جوڵە. من مانای ئەو کارەی ئەوم نەدەزانی و نەمدەزانی مەبەستی چییە و لەم کارە چه ئەنجامێک دەگرێت. شتێک کە گرنگ بوو ئەوە بوو کە ئاپاچیەکان ڕێگەیەک کە گرتویانەتە بەر درێژە دەدەن یان دەگەڕێنەوە. چاوی من و لە ئۆنا بە تاریکی عادەتی کردەبوو. جوان ئاپاچیەکانمان دەبینی. دەنگێک بەهۆی جوڵاندنی دارەکە لە ناو گیاکان بەرز بوویەوە. لە دەنگی جوڵەی مارێکی قورس لەسەر گژوگیای جەنگڵ دەچوو. ئەمە بووە هۆی ترسی ئاپاچیەکان. یەکێک لەوان وەستا و جوان سێری کرد، چونکە هیچی نەدی بە ترسەوە قیژاندی و گەڕایە دواوە بەدەم قیژەوە دەیوت کوانا. لاشکەوتەکە ڕۆشتە دەر و ڕۆشت. کوانا لە زمانی ئەوان جۆرێک ماری بچووکە کە ئەگەر بەگامێشەوە بدات دەست بەجێ دەیکوژێ. کوانا زیاتر لە هەر مارێکی تر لە جەنگەڵی ئەمازۆن دەست دەکەوێت، بەڵام چونکە مارێکی خانەنشین و ئارەزومەندی خێزانە مەترسی کەمتری هەیە. کوانا هەمیشە لە ماڵی خۆیدا دەژی و تا کەسێک لە ماڵەکەی نزیک نەبێتەوە پێوەی نادات. قیژەی ترس ئەنگێزی وەحشی ئاماژە پێدرا و ئەوانی تریشی ترساند و لەگەڵەوەی زۆر خۆراگریان کرد تا ڕانەکەن نەیانتوانی بەسەر ترسی خۆیاندا زاڵ بن و ڕۆشتنە دەر. دووبارە هەناسەیەکم بە ئاسوودەیی هەڵکێشا و دەستخۆشیم لە هۆش و وشیاری لە ئۆنا کە بەدار دەنگی ماری دەرهێنا بوو کرد. بەڵام شادمانی من زۆری نەخایەند و زۆر زوو بۆنی هیوایی گۆڕا، چونکە لەم کاتەدا بیستم کە ئاپاچیەکان بۆ ئاگردانی ئەشکەوتەکە پلاندا دەڕێژن و بڕیار دەگرن. دوانسیانێکیان بۆ کۆکردنەوەی چیلکە بە دەوروبەردا بڵاو بوونەوە و بە خێرایی بڕێکی زۆر گژوگیای وشکیان لە بەردەم دەرگای ئەشکەوتەکە کەڵەکە کرد، بە جۆرێک کە ڕێگەی بینینی ئێمەشیان بەست. ئەگەر دارەکانیان ئاگردایە گەرمیەکەی گۆشتەکەی دەبرژاندین و ئەمە فێڵێ بوو بە تەقەکردنیش نەمان دەتوانی چارەسەری بکەین. لە ئۆنا بیری کردەوەوتی بیرت لەوە کردوتەوە ڕەنگە ئەم ئەشکەوتە ڕێگایەکی تریشی هەبێت، ئێرەیان بۆ دروست کردووە، سروشتیە یان ئەوەی دەستی مرۆڤ بەدیهێناوە. بێبیرکردنەوەوتم سروشتیە و بەدڵنیاییەوە ڕێگای تری نییە. لە ئۆنا دەستی منی کێشاوتی بەهەرحاڵ ئیرادی نییە با بڕۆین، تا ئەو شوێنەی ڕێگا هەیە دەڕۆینە پێش، ڕەنگە ڕێگایەک بدۆزینەوە. دڵم ڕوون بوویەوە و ئەمە بە منی دەسەلمان بێمە ترسی لەو گێژاوە دەرباز دەبین. لەم کاتەشدا وەحشیەکان ئاگریان کردەوە، با ئاگری بۆ ناو ئەشکەوتەکە دەهێنا و بەشێکی زۆری ڕووناک دەکردەوە. لە ئۆنا سەیرێکی ئاگرەکەی کردەوەتی دەبینی ئاگرەکە دێتە ژوور. پرسیم مەبەستت چییە؟ سەیرە، من کە شارنشین و خوێنەوار بووم سەرنجم بەم خاڵە فیزیکە نەدەدا و کچێکی وەحشی جەنگەڵ باشتر لە من تێدەگەیشت. بەرحاڵ لە ئۆنا وتی
مەبەستمەوەیەم ئەشکەوتە ڕێگەی تریشی هەیە، مەگەر نابینی ئاگر دێتە ژوور، ئەگەر ڕێگەی تری نەبووە ئاگرەکە دەهاتە ناو ئەشکەوتەکە و دەکوژایەوە. ئەو نەیدەتوانی بڵێت لەبەربوونی هەوا ئاگر بە ڕۆشنی دەمێنێتەوە. باوەڕەکەیم پەسەند کرد چونکە بڵێسەکانی ئاگر بڕێکی زۆری ڕێگاکەمانی ڕووناک دەکردەوە. بە خێرایی ڕۆشتینە پێش. شتێک کە دەبووە هۆی ناڕەحەتی ئێمە ئەوە بوو کە گەرمی ئاگر مار و ئاژەڵەکانی تری ناو ئەشکەوتەکەی دەخستە جم و جۆڵ و دوور نەبوو کە لە کاتی ڕاکردن بمان کەنە پاروی خۆیان. لە ئۆنا لە پێش منەوە ڕای دەکرد و منیش بە دوایدا دەڕۆشتم. کۆتایی ئەشکەوت تەسک بوو، بەڵام دووبارە فراوان دەبوو. من و لە ئۆنا یەک لە دوای یەک لە ڕێڕەوە تەنگەکانی کۆتایی غار تێپەڕین و لە ناکەو خۆمان لە پانتایەکی بەربڵاو دابینیەوە کە 100 هەنگاو ئەولاتر جەنگەڵ بە هەموو جوانیەکەیەوە دەبینرا. بە خۆشحاڵیەوە ئاپاچیەکان ئەو ڕێگایە شارەزان نەبوون و ئێمە بێ مەترسی لە چنگیان ڕامان کرد و ڕۆشتینە ناودڵی جەنگەڵ. چەند کاتژمێرێک ڕامان کرد و سەرنجام گەشتینە ڕووبار کە یەکێک لە لقەکانی ئەمازۆن بوو. لەوێدا حەساینەوە. ئاوابوونی خۆر نزیک بوو. هەرچی سەیری دەوروبەرم کرد ئەو شوێنەم نەناسیەوە. یەکێک لە تایبەتمەندیەکانی جەنگەڵ ئەوەیە کە لە هەر شوێنێک چوارچێوە ببینی مرۆڤ یەکە و ئەگەر ڕێبوار نیشانە دانەنێ ڕەنگە ڕێگایەک دووجار پیایدا بڕوات بێ ئەوەی هەستی پێ بکات. بەهەرحاڵ لە ئۆنام پرسی ئێستا لەکوێین؟ لە کاتێکدا لە قەراغ ڕووباردا دەنیشت تا قاچەکانی بشوا پێکەنی وتی سەیرە چ پیاوێکی کەم هۆشیت. بەسەر سوڕمانەوە سەیری دەوروبەرم کردووتم سەیر نییە، تا ئەمڕۆ نەهاتوومەتام شوێنە لە جەنگەڵ. لە ئۆنا بە 50 شوێنێکی پڕداری کە لە درێژایی ئاوەکە بوو نیشان داوەتی بەوێ کە دارەکان لەسەر ئاوەکە چەماونەتەوە بڕوانە. جوان دەیناسیتەوە؟ هەرچەندە سیرم کرد نەمتوانی شتێکم بیر بێتەوە، بۆیە وتم نا. لە ئۆنا عاشقانە سیری کردمەوەتی ئەوێ مایلایە. مایلا ئەو شوێنەی موناک تۆی زیندانی کرد و بە نهێنی چاومان بەیەک کەوت. بیرت کەوتەوە؟ ئەو ڕۆژگارە شیرینەت لەبیر بردوێتەوە؟ بە بیستنی ناوی مایلا دڵم داکەوت و حاڵەتێکی تایبەتم پێبڕا. بیرەوەریەکانی ڕابردووم کەوتە بەرچاو تا کاتێک ڕۆشنایی ڕۆژ بوو سەیری دیمەنی مایلام دەکرد و لە دوورەوە دیار بوو کە تاریکی هەموو شوێنێکی داگرت و ڕۆشتمە ناو خەوێکی قۆڵ. ئەوەندەی هیلاک بووم بەبێ ترس خەوتم. بیرم نەکردەوە ڕەنگە لە ئۆنا ڕابکات و بڕوات. بە خۆشحاڵیەوە عاشق لەمپەڕێکی گەورە لە بەردەم ڕاکردنی لە ئۆنا بوو. ئێستا کە دووبارە بە خۆشەویستی من هیوادار ببوو نەیدەتوانی ڕابکات. بەیانی کە لە خەو هەستام تا چاوم کردەوەوتی دەمویست ڕابکەم، بەڵام پەشیمان بوومەوە. بێتۆ ناتوانم بژیم چونکە دڵنیام ڕێگە نادەی بەم کوژن. هەمیشە لەگەڵ تۆ دەمێنمەوە. لەم کاتەدا دەنگەدەنگ لە دەوروبەرمان بەرز بوویەوە و تا هاتمە خۆم ڕوبەڕووی یوری و شاکی و تاقمێکی زۆر لە شاژن و پیاوانی ئەمازۆن بوومەوە. لە ئۆنا ڕەنگی پێوە نەما و لە ترسا دەلەرزا. یوری بە شێوەی سەر کۆنەکردن وتی دەمزانی کە بەڵێنە کۆنەکان دەژیەنەوە و ئەمانۆ لەبیر دەکەیت. پیاوان و ژنانی ئەمازۆن بەڕقەوە سەیری لە ئۆنایان دەکرد و ئەگەر لە من نەدەترسان و یان ڕێزیان نەدەگرتم بە چنگ و نینۆک تیکە تیکەیان دەکرد و گۆشت و ئەسقانی جەستەیان دەخستە ناو ئاوێ ڕووبار. سەیرێکی دەوروبەرم کردووتم دەڵێی هەموو ژنانی ئەمازۆن زیندون. شاکی وتی ئەمانە لە جەنگەڵدا بڵاو ببوونەوە و خۆیاندا شاردبوو. دواتر کە ترس نەما بۆ هۆز گەڕانەوە و ئێستا سەرقاڵی خان و دروستکردنن. چەند کەس لە ژنان بە قاوەقی ژووتیان لە ئۆنا دەبێ بکوژرێت، ئەو دەبێت سزا بدرێ. یوری سەرێکی منی کرد و شانەکانی بەرز کردەوە وتی دەبینن چارە نییە، دەبێت لە ئۆنایان پێ بسپێرین کە هەر جۆرێک دەیانەوێ بیکوژن. بارودۆخی مەترسیدار هاتبووە پێش و یوریش لەگەڵیاندا ڕازی بوو. من زیاتر لە یوری تووڕە بووم. ڕەزامەندی ئەو لەگەڵ ئەمازۆنیەکان بۆ کوشتنی لە ئۆنا بووە هۆی تووڕەیی من. ڕاستیتان بووێت بۆ من لە ئۆنا و ئەمانۆ جیاوازیان نەبوو. هەردووکیان جوان بوون و هەردووکیانم خۆش دەویست. بەم جیاوازیە کە هەر کات هەر کامیان لای من بووایە ئەوم زیاتر خۆش دەویست.
من بەگشتی حەزم لە ڕەگەزی ژن بوو. ئەمانۆ جوانیەکی جادویی بوو. لە ئۆنا ژنێک بوو هەوەسەکانی منی تێر دەکرد و نەمدەتوانی بە مەرگی لە ئۆنا ڕازی ببم. ئەمە ئەنجامێک بوو لە یەک دوو چرکە بیرکردنەوە بەدەست هات. نەتەنیا لە ئۆنا، بەڵکو نەمدەتوانی هیچ ژنێکی تر بە جەلات بسپێرم. ئەگەر من ڕازی دەبووم لە چاوتروکانێکدا لە ئۆنایان دەکۆشت. ئەو تاوانبار بوو. ئەمازۆنیەکان ئەویان بە لێپرسراوی کوشتار دەزانی. موناک و کچەکەشمی کوشتە بوو. لەگەڵەوەشدا خۆشم دەویست. جوان بوو. لەبەرەمە بە مردنی ڕازی نەدەبووم. یوری چاوی لە ڕوخسارم هەڵە دەگرت. دەدوت ئەندێشەکانم لەسەر هێڵەکانی ناوچاوم دەخوێنێتەوە. بەڵام من لە ڕوخساری وشکی ئەو هیچ تێنەگەیشتم و نەمدەزانی تا بەڕاستی لەگەڵ کوشتنی لە ئۆنادایە یان ئەم کارەش وەک هەندێک کاری تر لە ڕووی سیاسەت و دوورە ئەندێشەوەیە. داما و پەرێشان بووم. دەنگی ژنان و پیاوانی ئەمازۆن کە لە ئۆنایان دەویست لە گوێمدا دەزرنگایەوە. سرم دەنگی دەدایەوە. دڵم ناڕەحەت بوو. بۆ لە ئۆنا کە لە بەردەم دەروازەی مردندا بوو. خەمبار بووم. ئێرە شوێنێک کە یوری دەیتوانی یارمەتیم بدات. بەڵام ئەو بەڕاستی لەگەڵ ئەمازۆنیەکان بوو. بۆ کوشتنی لە ئۆنا پێداگری دەکرد. هەمویان مافی خۆیان بوو. یوریش بە پێچەوانی ویژدانەوە قسەی نەدەکرد. بەڵام من کەسێک بووم نەمدەویست ژنێکی ئازیز و خۆشەویستی وەک لە ئۆنا بەدەست مردن بسپێرم. ئاشکرا بوو کە لە ئۆنا ببوو هۆی کوشتاری ئەمازۆن و دەبوا سزای تاوانەکەی ببینێت و بکوژرێت. دەمویست بەرگری لێ بکەم. بەڵام بەرگری دژوار بوو. لەلایەک ئەمانۆ کە وەک گیانی خۆم خۆشم دەویست لە دەستم دەدا و لەلایەکی تر هۆز و هەموو دانیشتوانەکەی دەبوونە نەیارم و بەشێکی گەورە لە ڕێز و خۆشەویستیم لەدەست دەدا. لەم کاتێک کە بە تەواوی هیوابراو ببووم، شاکی بە هێواشی خۆی بە من گەیاندووتی: سەرۆک، داوای مۆڵەتیان لێ بکەن. بەدانی مۆڵەت ڕازی دەبن. پرسییم: گریمان مۆڵەتم وەرگرت، دواتر چی دەبێت؟ سەرنجام دوای تەوابوونی ماوەی دیاریکراو دەیکوژن. وتوێژی من و شاکی بەهۆی هاواری تووڕە و بەرزی ئەمازۆنیەکان کە سات بە سات ژمارەیان زیاتر دەبوو پچڕا. ئەوان بەڕاستی دەیانویست من لە ئۆنا وەک بەستەیەک بخەمە بەردەستیان کە بە چەند تیرێک سەری لە جەستەی جیا بکەنەوە و ئەندامە جوانەکانی تیکە تیکە بکەن. شاکی وتی: ئێستا باشتر لەما ڕێگایەک لە بەردەستانیە، داوای مۆڵەت بکەن. لە ماوەی هەفتەیەکدا بیرێک دەکەمەوە و نەخشەیەک دەکێشم، خەیاڵتان ئاسوودە بێت. لە ئۆناش وتوێژی ئێمەی بیست. بەترس و لەرزەوە خۆی لە پشت منەوەدا شاردەبوو تا لە زیانی تیرەکانیان پارێزراو بێ. دوور نەبوو لە ناو قڕە باڵغیەوە یەکێک لە پیاوەکان تیرێکی بۆ بەهاوێت و دڵی کۆن بکە. لەم شێوەیەشدا ناسینی بکوژەکە ئەگەری نەبوو. لەلایەکی تریش ئەوانی تر نەیان دەناساند و دایان دەپۆشی. لە ئۆنا بەڕادەی پێویست و شیار و زیرەک بوو. ئەنجامی کاری خۆی بەباشی دەزانی. قیافەیەکی داماوی بۆ خۆی دروست کرده بوو تا لە دڵی بینەراندا خۆشەویستی دروست بکات. لە ئۆنا کە لە گەڕان بە دوای شتێک بۆ ڕزگارکردنی گیانی خۆی بوو، پێشنیارەکەی شاکی پەسەند کرد و لەگوێی مندا بێ ئەوەی کەمێک سەرنجی ڕاکێشتێت وتی: ڕاست دەکات، مۆڵەت وەربگرە. ئەوان ڕەزامەندی نیشان دەدەن. هێشتا قسەکانی تەواو نەبوو کە چەند کەس لە ناو قەرە باڵغی جیابوونەوە و بەرەو پەلاماری ئێمە هاتن. ئەوان 5 کەس بوون، 4 ژن و پیاوێک. دواتر زانیم پیاوێک کە لە ناو ئەو 5 کەسەدا دەبینرا یەکێک بوو لە عاشقەکانی ئەمانە و لەبەر ئەمە لەگەڵ مندا دوژمنایەتی بوو. بارحاڵ کاتێک ئەو 5 کەسە گەشتن، یوری و شاکی وەک دوو دیواری ئاسنی ڕێگەیان بەست. ژنەکان خەنجەریان پێبوو، یەکێک لەوان تیر و کەوان. یوری پرسی: چیتان دەوێت؟ ئەو پیاوە وتی: ئێمە لەلایەن دانیشتوانەوە هاتوین. یوری سەیرێکی ڕوخساری وشک و سوتاوی کردووەتی: تۆ کەیت؟ ناوت چییە؟ ئەم پرسیارە وەک ئاگادارکردنەوە بۆ ئەو کەسە دەژمێردرا، چونکە لەو کاتەدا ئاگاداربوون لە ناو زۆر پێویست نەبوو. یوری لە چاوەڕوانی وەڵامەکەی خۆی بە تووڕەییەوە سەیری ڕوخساری کرد. دەدوت دەیەوێ مەبەستی ناخی خۆی لە چاوەکانی بکێشێتە دەر و تێبگا. پیاوی ئاماژە پێدراو کە ماسوولکەی بەهێزی بووتی: ناوم کۆماتۆیە و تا ئێستا ژمارەیەکی زۆر پەڵنگم کوشتووە.
لە نێوان یوری و کۆماتۆ چەندین نیگا ئاڵوگۆڕ کرا. تەنیا من مانای نیگای یوریم دەزانی و دەمزانی لە داهاتوودا چی دەبێت و هاوڕێکەم چه بەڵایەک لەسەر پڵنگ کوش دەردێنێت. یوری لە لات و فشەکەرەکان بێزار بوو، هەر بۆیە کاتێک لەگەڵ پیاوێکی لەو جۆرە ڕوبەڕوو دەبوویەوە خێرا حسابێکی بۆ دەکردەوە و نەخشەی دەکێشا. ئەو کۆماتۆش لە هەمان نیگای یەکەمەوە لە یەک بێزار بوون. من زۆر لەم ڕووداوە شادمان بووم. یوری بزەیەکی گرتووەتی زۆر باشە، کۆماتۆی ئازاد چی دەوێت؟ قسە بکە. کۆماتۆوتی لە ئۆنامان بەنەدەست، ئەو خیانەتی لێکردوین و دەبێت لە بەرامبەر خوای جەنگەڵ بکوژرێ. کەسانێک کە خیانەت لە هۆز دەکەن لە ئاگری پیرۆزدا دەسووتێنرێن. یەک لەو 4 ژنا بە تەمەنتر لەوانی تر بوو. هەنگاوێک هاتە پێش و لە کاتێکدا بە پەنجە ئیشارەی بۆ لە ئۆنا کردوەتی ئەومان بەنەدەست، نابێ بیشارنەوە. یوری وتی ئێمە نایشارینەوە، مەگەر دوێنێکە پێم نەوتن هاوڕێکەم بۆ دەستگیرکردنی ئەو ڕۆشتەتە جەنگەڵ و ئێوە باوەڕتان بە قسەکانی من نەکرد، بینیتان کە ڕاز دەکەم. هاوڕێکەم بە دژواری لە دەست ئاپاچیەکان ڕزگاری کردووە و تا ئێرە هێناوێتی. لە ئۆنا بە ئەنیشێک لە کەلەکەمی داوتی ئێستا کاتی ماڵەتە. لە شوێنەکەم هەستام و ڕۆشتمەلایەن. 4 ژنی ئەمازۆنی لەبەر ڕێزی من سەری خۆیان دانەوان. ئەوان بەیادی موناک و لەسەر ئەو ڕێزەی بۆ ئەویان دادەنا منیشیان بەڕێزەوە سیر دەکرد. کۆماتۆ بە بێزاری و ڕقەوە سێری بە ژن و باڵای کردمەوەتی ئەم پیاوە عادەتێتی ژنانی ئەمازۆن بفرێنێت و بیان باتە جەنگەڵ. ئەمانۆشی لەگەڵ خۆیدا بردەبووە جەنگەڵ. ئەوان دەبێ ببنە خواردنی مێرو لە سوورەکان، چونکە بە پێچەوانەی یاسا تێکەڵاو بوون. مەبەستی ئەوە بوو کە من و لە ئۆنا ببینە پاروی مێرو لە سوورەکان. ئاوا یاسایەک لە هۆزی ئەمازۆندا هەبوو، بەڵام نەبۆ کچوو یان پیاوێکی بێژن و یان پیاوی ژن مردوو، بەڵکو بۆ پیاوی ژندار و ژنێک کە مێردی هەبێت. وەڵامی کۆماتۆم نەدایەوە و بەو ژنەموت ئێوە مافی خۆتانە، من ئەوم لە ئاپاچیەکان سنت کە سزا بدرێ، بەڵام چونکە لە مێردە کۆنەکەی سکی هەیە مۆڵەتی بدەن هەفتەیەک لە زینداندا بێت. کۆماتۆ بە خێرایی قسەکەی بڕێوتی ئەو درۆ دەکات، سکی نییە. یوری وتی ئێمەش دەمانەوێت دڵنیا بین کە سکی هەیە یان درۆ دەکات. گومانەکەم ئەگەر هەفتەیەک لە ژێر چاودێریدا بێ هەموو شتێک دەردەکەوێت، وانییە؟ یوری بە پێچەوانەی گومانی من ڕەزامەندی نیشاندا. زیاد لە ڕادە شادمان بووم. ژنان سێری یەکیان کردووتیان زۆر باشە، بەڵام دەبێت لای ئێمە زیندانی بێت. کۆماتۆوتی ڕازی مەبن، ئەو دەبێ بکوژرێت. یوری بێەوەی قسە بکە دەستی لەسەر ڕەشاشەکەی دانا و لەژێر چاوەوە سەیری کۆماتۆی دەکرد. ئەو هەستی بە مەبەستەکەی یوری کرد و بێدەنگ بوو. بەم شێوەیە ڕەزامەندی نیشاندا و منیش دوای ئەوەی بەڵێنم لێ سەندن کە زیان بە لە ئۆنا نەگات بۆ لای لە ئۆنا گەڕامەوە و ڕووداوەکەم پێوت. لە ئۆنا شادمان بوو. ڕوخسارێکی کراوە لە شوێنەکەی هەستا و هاوڕێ لەگەڵ ئەمازۆنیەکان بۆ زیندان کە بۆیان دیاری کردبوو ڕۆیشت. ئازیزانم، لێرەدا هاتما کۆتایی خوێندنەوەی بەشی 16. هاوڕێم بن بۆ بەشەکانی تر. ئازیزانی من، سڵاوتان لێبێ، لەگەڵم بن بۆ خوێندنەوەی بەشی 7 لە کتێبی دووەمی 6 ساڵ لە ناو ژنە وەحشیەکانی ئەمازۆن لاپەڕە 607. ئەمانۆ لە ماڵەوە چاوەڕێی منی دەکرد. شوماشی لای خۆی ڕاگرتە بوو. بارودۆخی هۆز شێوا بوو. ژن و پیا و پیر و گەنج کە زیندوما بوون کاریان دەکرد و ماڵە نیوە سوتا و وێرانەکانی خۆیان چاک دەکردەوە. هەمویان لە هاتوچۆ و چالاکیدا بوون. یوریش بیرێکی لە حاڵی خۆی کردبوو. دووبارە ژنی هێنا بوو. بێ ئەندازە هیلاک بووم. ئەمانۆ بە ڕوخسارێکی مۆن و ڕووگرژی دەرگای لەسەر کردمەوە. تەنانەت کاتێک قاچەکانمی لە ئاوی شلەتێندا دەشۆرد یەک و شەقسەی نەدەکرد و گرەی ناوچاوانی نەدەکردەوە. تێگەشتم کە چەند ناڕەحەت و تووڕەیە. جلوبەرگێکی تەنگ و تەسکی لەبەر کردبوو. ئەمانۆ بێزێ دەڕۆی جوان و خۆشەویست بوو. بەتایبەت چاوەکانی وەک مار دڵڕفێن بوو. زیاد لە ڕادە خۆشم دەویست. چەند جارێک گاڵتەم لەگەڵدا کرد و لەژێر لچەوە قسەم کرد. بەڵام ئەمانەوە بە هیچ جۆرێک نەیدەویست ئاشتیم لەگەڵدا بکات.
هێشتا خواردنێک کە ئەمانەوە بۆی دروست کردبووم نیوە تەواو بوو کە شاکی هاتە ژوور. تفەنگەکەی لە بەردەم دەرگاکەدا ناو بەڕێزەوە سڵاوی کرد و دانیشت. دەست بەجێوتی: ئەم کۆماتۆیە پیاوێکی مەترسیدارە، ئەگەر ڕێگە بدەن ئەم شەو دەیکوژەم. ئەمانەوە بە بیستنی ئەم قسەیە ئاوڕی بۆ شاکی دایەوە و بە تووڕەیی وتی: مافیەوەت نییە بیکوژی. ئەگەر زۆر پیاوی بە بێدەنگی بۆ کوشتنی بڕۆ تا سەرت وەک چۆلەکە لێ بکاتەوە. من کە لە هیچ شتێک ئاگادار نەبووم بەسەر سوڕمانەوە پرسییم: تۆ بۆ لە کۆماتۆ بەرگری دەکەیت؟ شاکی پێش ئەوەی ئەمانەوە وەڵام بداتەوە وتی: مەگەر نازانن کۆماتۆ عاشقی ئەمانۆیە. هەموو ئەم پێستە پڵنگانە کە ئێوە لە سەری دانیشتون و ئەمانۆ ژوورەکەی پێفەرش کردووە پێشکەشی کۆماتۆیە. ڕەنگی ئەمانەوە وەک گەچ سپی بوو. بە نیگەرانیەوە سەیری کردم و سەری داخست و لە تووڕەییدا دەلەرزیم، چونکە دەترسام کردەوەیەکی ناشریم بکەم. لە شوێنەکەم هەستام، ڕەشاش و فیشەکەکانم هەڵگرت و لە ماڵەکە ڕۆشمە دەر. شاکی بەدوام داهات و لە ناوەڕاستی گۆڕەپانی هۆز خۆی بە من گەیاند و وتی: سەرۆک، بۆ کوێ دەڕۆن؟ وەرن بۆ ماڵی من. گێژ و وڕ بووم. بێ ئیرادە لەگەڵ شاکی ڕۆشتمە ماڵەکەی و لەسەر پێست دانیشتم و خەوتم. نیوە شەو لە خەو هەستام. شومان بینی کە لەسەر سەرم دانیشتە بوو. کاتێک چاوەکراوەکانی منی بینی بزەیەکی لێداوتی: ئەمانەوە دەگری، چیتان کردووە؟ بە تووڕەییەوە وتم: بێدەنگ بە، باسی ئەو لای من مەکە. شوما ئیتر قسەی نەکرد و چونکە تین و نەبوو کە دوی ئاو فێنک کە بە تەنافی ژوورەکە هەڵواسرا بوو دایە دەستم. هێشتا قومێکم نەخواردەبوو کە دەرگای ژوورەکە بەهێواشی کرایەوە و سێبەری پیاوێک دەرکەوت. بە گومانی ئەوەی بێگانەیەک دەیەوێ بمکوژێ بە وەڵگرتنی ڕەشاشەکەم دەستم درێژ کرد. بەڵام شوما دەستی گرتمەوتی: شاکیە، بێگانە نییە. بەسەر سوڕمانەوە پرسییم: شاکی، لەم شەوەدا لەکوێ بووی؟ دەنگی بیستم و وەڵامی دامەوە: پشت زیندانی لە ئۆنا بووم. ئاگاداری ئەوم، کۆماتۆ پیاوێکی مەترسیدارە، دەترسم لە ئۆنا لەسەر دژایەتی کردنی ئێوە بکوژێ. کاتێ شاکی ڕوبەڕۆم دانیشت وتم: ئێستا دەبێت چی بکەین؟ دەبێت چی بکەین؟ ئەو بە گومانی ئەوەی من لەبارەی کۆماتۆ قسە دەکەم وتی: هیچ، ئەگەر ڕێگە بدەن وەک سەگ دەیکوژم. لە وەڵامدا وتم: نا، وازی لێبێنە. ڕەنگە پێش زانینی بابەتەکە بە کوشتنی ئەو ڕازی دەبووم، بەڵام ئێستا کە زانیم ئەو عاشقی ئەمانۆیە و لە نێوانیاندا پەیوەندی هەیە، حەز ناکەم بمرێ. ئەگەر بکوژرێ هەمووان تێدەگەن کە ئەوم بە ناجوامێری و لە ڕووی حەسوودیەوە کوشتووە. نا، ئەو دەبێت زیندوو بێت. شوما جوان گوێی لە قسەکانی ئێمە دەگرت. دیار بوو لەلایەن ئەمانەوە ڕاست پێردراوە کە هەرچی دەبێ بۆی باس بکە. شاکی وتی: ئێوە ئەمڕۆ چاوەڕێ نەبوون من قسەکەم تەواو بکەم، بێهۆش و تووڕە بوون. پرسییم: دەدویست چی بڵێ کە ناتەواو مایەوە؟ وتی: زۆر کەس ئەمانۆیان خۆش دەوێ. ڕەنگە لە نێوان پیاوانی هۆزی ئەمازۆن چەند کەس هەبن کە ئەمانۆیان خۆش نەوێت و عاشقی نەبن. ئەوانی تر بەبێ جیاوازی ئارەزوی ئەویان لەگەڵدایە. کۆماتۆ شێکێک لەوانە، بەڵام ئەمە هۆی ناپاکی ئەمانۆ نییە. ئەمانۆ گوێی بە ڕەگەزی پیاو نەدەدا و من سرم سوڕما کاتێک ئەوم لەگەڵ تۆ بینی. ئەو زیاتر لە هەمووان لە کۆماتۆ بێزارە. سەرەتا وام دەزانی شاکی بۆ ئارامکردنەوەی من درۆ دەکات، بەڵام دووبارە بە هەموو وتەکانی ڕازی بووم و ئارمشیەکی دڵگیر هەموو ڕۆح و گیانی داگرتم. دڵم کرایەوە، سرم کە بە قورسی ژانی دەکرد ئازاری نەما. هەناسەیەکم بە سوودەی هەڵکێشا. ڕاستی نزیک بوو شێت ببم. من ئەمانۆم خۆش دەویست. کاتێک زانیم ئەو سەرنج بە کۆماتۆ نادات، دەدوو دەرگاکانی بەهەشتیان بەسەردا کردومەتەوە. خۆم بە بەختەوەر دەزانی. شاکی قسەکەی خۆی بڕی و ڕووی کردە شوما وتی: باشە، ئێستا تۆ بڕۆ لای ئەمانۆ، ئەو تەنیایە. شوما هەستا و ڕۆشت و دواتر شاکی وتی: ئەم مناڵە لای ئەمانۆ هاتبوو. ئەمانۆ ئێوەی خۆش دەوێت و گوێ بە کۆماتۆ نادات. لەوێوە کە شانستان لەگەڵدایە. ڕووداوێکی خۆش ڕوویدا. هیچ هەستان پێکردووە؟ شاکی ڕوونی کردەوە وتی: تووڕەبوونی ئێوە لە ئەمانۆ دەرفەتێکی باشە تا ئازادانە بۆ ڕزگارکردنی لە ئۆنا کار بکەن. هێشتا قسەکەی تەواو نەکردبوو کە دەنگی کرانەوەی ژوورەکە بیسترا و ساتێک دواتر سێبەری بچووکی شوما دەرکەوت و دەنگی بەگوێ دەگەشت کە ترسان و شڵەژاو وتی: لە ئۆنایان دزی
لە ئۆنایان برد. من و شاکی لە شوێنەکەمان بەرز بووینەوە. بە خێرایی ڕەشاشەکەم هەڵگرت و بەڕاکردن لە ژوورەکە ڕۆشتمە دەر. لە دەرەوەی ژوورەکە بە شوماموت ماڵی یوری دەزانیت؟ مناڵوتی ماڵە تازەکەی دەزانم. بڕۆ هەڵیستێنەوە بیهێنەرە ئێرە. خێراکە زووکە. شوما بە خێرایی ڕۆشت و من و شاکی بەرەو زیندان ڕۆشتین. دەرگای زیندان کراوە بوو. پاسەوانی یەکەم کوژرا بوو. ناوسکی ڕژا بووە سەرخاک و دیار بوو پیاوێکی بەهێز بە خەنجەرسکی هەڵدەڕیوە و ئەم کارەی لە ڕوبەڕوو بە پشگەرمی هێزی خۆی ئەنجام داوە. هەمیشە زیندانی ژنانی ئەمازۆن پاسەوانی ژنی شیلەیە. من بە دوای ئەودا دەگەڕام، بەڵام هیچ شوێنەوارێک لەو نەبوو. لە ئۆناش لەوێ نەبوو. پەنجەرەی داری ژوورەکە شکا بوو. لە دیوارە گڵەکەش دەرهات بوو. هەموو دیاردە و نیشانەکان نیشانی دەدا کۆماتۆ بەم کارە هەستاوە، چونکە هیچ پیاوێکی ترم هێزەی نەبوو. شاکی لە نیگای یەکەم داوتی دەبینن کۆماتۆ بە چه خێراییەک لە بێ ئاگایی من کەڵکی وەرگرت و لە ئۆنای برد. تەنیانی و کاتژمێر کەم تەرخەمیم کرد. پرسییم گومان دەکەیت بۆ کوێیان بردبێ؟ بە خوێنساردی وتی بۆ کوشتن دەیبەنە پەرزگا و بەدڵنیاییەوە جادوگەرانان لە کوشتنەکەی ئاگادارن و هاوکاری دەکەن. دەتانەوێت بڕۆن بە دوایاندا؟ شاکی کامنی لە بیرکردنەوە دابینی وتی کۆماتۆ بۆ یەکسەرەکردنی کار پشتی بە فێڵ بەستووە. سەرەتا لە ئۆنا دەکوژێت و تۆڵەی لەدەسێنێتەوە. دواتر ئێوە لە هۆز دوور دەکاتەوە و بە ئامادەبوونی ئێوە ئەمانۆ دەفرێنێت و دەیباتە شوێنێکی دووردەست لە جەنگەڵ. سەرنجام کاتێک ئێوە بە دوای ئەمانۆ و لە ئۆنا دەڕۆنە جەنگەڵ، ناجوامێرانە هێرشتان دەکاتە سەر و دەتان کوژێ. دەبێت زۆر ئاگادار بن. لە تووڕەییدا دەلەرزیم. دانەکانم وەک بڵی لەناو بەفر و بۆراندا گیرم خواردبێت، شەقەیان دەهات و هەرچیم دەکرد نەم دەتوانی خۆم کۆنتڕۆڵ بکەم. لەم کاتەدا یوری لە دەرەوە دەرکەوت و بەڕادەیەک هەمووی بینی وتی چی بووە؟ ڕکەبەری تازە کاری خۆی ئەنجام داوە؟ شاکی ڕووداوەکەی بۆ باس کرد و وتی بە بۆچوونی من کۆماتۆ بۆ وەرگرتنی ڕەزامەندی جادوگەرانانی هۆز لە ئۆنای فراندووە و بۆ یادام بردوێتیە پەرزگا. ئەگەر زووتر ڕێبکەوین لە ڕێگای پەرزگادا پێیان دەگەین. وتم ڕەنگە لە ڕێگادا لە ئۆنا بکوژێ. یوری وتی شاکی ڕاز دەکا، دەبێت خێراتر بەڕێکەوین. دڵنیا بە ئەوان لە ئۆنا لە ڕێگادا ناکوژن، چونکە دەیانەوێ خوێنی ئەو بۆ ڕەزامەندی خواکانی جەنگەڵ بڕێژن و ئەم کارە تەنیا لە پەرزگا لە بەرامبەر خوای جەنگەڵ ئەنجامەدرێ. پێش بەڕێکەوتن وتم چی لە ئەمانۆ بکەین؟ کۆماتۆ ئەویش دەفرێنێ. یوری بزەیەکی گرت و وتی ئاسوودە بە، ئەو زیندوو ناگەڕێتەوە بۆ هۆز کە ئەمانۆ بفرێنێ. خێراکەن، کات دەڕوات لەم ماوەدا دانیشتوانی هۆز بەهۆی ڕاکردن و هاتوچۆی ئێمە هەستا بوون و لە ڕووداوی دزینی لە ئۆناش ئاگادار ببوونەوە. کاتێک لە دەرگای زیندان ڕۆشتینە دەر، ژمارەیەکی زۆر لە ئامازۆنیەکان لەوێدا کۆ ببوونەوە و بۆ زانیاری و ئاگاداربوونی لەوێ وەستا بوون. ئێمە لە ناو دووڕی ستێپەڕین و گەشتینە ناوەڕاستی گۆڕەپان کە لە ناکاو ژنێک خۆی بە من گەیاند و وتی مەڕۆ بەتەنیا بەجێم مەیەڵە، منیش لەگەڵ خۆت ببە. پێشەوەی ڕوخساری ببینم بەدەنگیان ئاسیمەوە. ئەمانۆ کە لە درێژایی شەو گریا بوو چاوەکانی ئاڵسا بوون. بەهۆی شوما ئاگادار کرابوویەوە، بەپەلا خۆی گەیاندبووە ئەوێ. سەیرێکم کرد و وتم لەبەر چاوم دوور بە، نامەوێ بتبینم. چاوەڕێ بە عەشقەکەت دێت و تۆم بە ئەوم بە تۆ بەخشیوە، لاچۆ. یوری و شاکی کەمێک دوور کەوتبوونەوە و چاوەڕوانی من بووم. دەلەرزیم، تووڕە بووم. شاکی بەڕاشکاوی وتی کە لە نێوان ئەمانۆ و کۆماتۆ هیچ پەیوەندیەک بوونی نەبووە و نییە. ئەمانۆ ئەو پیاوەی خۆش نەویستووە و خۆشی ناوێت. بۆ هەموو خوێن ساردی و لە دڵنیایی خۆم نەمدەتوانی تاریکی دڵم دوور کەمەوە و وەک جاران بە ئەمانۆ خۆشبین بم. لەگەڵ ئەمەشدا خۆشم دەویست، بەڵام ڕاستیتان بووێ دەمویست ئازاری بدەم، بیگرێنم، فرمێسک بڕژێنێ تا هەستی لە خۆبایی بوون و غەروری پیاوانەی من سێر ببێت. خاڵی گرنگتر ئەوەی لەو سەفەرە پڕمەترسیدارەدا نەم دەتوانی لەگەڵ خۆم بیبم. ئەمە ئەگەری نەبوو، لە هەمان کاتیش دڵنیا نەبووم کە لە هۆزدا بمێنێتەوە. بەڵام مانەوەی باشتر بوو لەوەی لەگەڵ مندا و لە بەرچاومدا بکوژرێ. ئەمانۆ دووبارە سەر ڕێگای لێگرتم و لە کاتێکدا بەتوندی دەگریاوەتی نا، مەڕۆ یان منیش لەگەڵ خۆتدا ببە. من نامێنمەوە، ئەگەر بڕۆی ئیتر من نابینیتەوە. دووبارە پاڵم پێوەنا. یوری و شاکی و تاقمێک لە دانیشتوان لەولاوە وەستا بوون و سەیریان دەکردین.
هەوا کەم کەم ڕووناک دەبوویەوە و خۆرهەڵاتی ئاسمان زیوڕەنگ دەبوو. لە ڕووناکی بەرەبەیان خوێن ساردی و خەمبار و چاوە پڕفرمێسکەکانی ئەمانەوە جوانتر دەبینرا. بەبینینی چاوەکانی بەبینینی قۆڵایی نیگای کاریگەری شڵەژام. بەڵام دووبارە پاڵم پێوە ناو ئەم جارە بە تووڕەیەکی دەست کرد و وشەگوتم بڕۆ نێوانی من و تۆ تەواو. ئەمانەوە منی خۆش دەویست. خۆی خستە سەر زەوی و دووبارە ڕێگەی لێگرتم و بە پاڕانەوە وتی بەزەیت بە من دابێتەوە، بمبینە دەمرم، بێت تۆ ناتوانم بژیم. لەم کاتەدا بەگریانەوە خۆی دەخستە سەر قاچم و باوەشی بە قاچمدا کرد. بە پاڕانەوە وتی من بکوژاوەستا بڕۆ، نایەڵم بڕۆی، دەبێ بمبەی، سەرەتا بە گولەیەک دڵم کوون بکە و دواتر بڕۆ، تێگەی؟ نەمدەزانی چی بکەم، نەمدەتوانی بڕیار بگرم، دڵم بۆی دەسووتا. ئەگەر شەرمم نەدەکرد دادەمکامەوە و باوەشم پیا دەکرد و دەست و ڕوخساری ماچ دەکرد. بەڵام لەم کاتەدا یوری لە قەرەباڵغی جیابوویەوە و هاتە لامان و بە منیوت ئێوە بڕۆن، من و ئەمانۆ لە دواوە دێین. دواتر چەمایەوە و ژێربازووی ئەمانۆی گرت و بەرزی کردەوە. من ڕۆشتم و یوری و ئەمانۆ لە دواوە هاتن. بەم شێوە هەم ئەمانۆ لەگەڵ مندا ئاژبوویەوە و هەم لەم سەفەرم پڕمەترسیە کە چارەنووسی هەمومانی دیاری دەکرد و کۆتایی کارەکەمانی ڕادەگەیان لەگەڵمان بوو. لە گۆرەپانی هۆز بەڕێکەوتین. یوری وتی ئەوەندەش نابێ بە ئەمازۆنیەکان خۆش بین. ئەوان گومانیان لە ئێمە هەیە و ڕەشبین بوون و درەنگیان زوو دژمان شۆڕش دەکەن و شەڕێکی خوێناوی ڕوودەدات. ئەمە بۆ چۆنی یوری بوو وە کەمیشە بۆ چوونەکانیم لاپەسەند بوو. کەمتر هەڵەی دەکرد و بەڕاستی شوا بوو. ڕووداوەکانی داهاتوو گریمان ئەگەر هەفتەیەک یان 2 هەفتە دواتر ڕویان بدایە پێشبینی دەکرد. لە منی پرسی سەرەتا بڵێ ئایا دەتانەوێت لێرە بمێننەوە؟ گەران و گەشتی ئێوە تەواو بوو؟ هیلاک نەبوون؟ وتم نازانم مەبەستت چییە. ئێستا کاتی ئەم قسانە نییە. گومان دەکەم خۆت هیلاک بوویت و بەم بیانوە دەتەوێت من ناچار بە گەڕانەوە بکەی. شانەکانی بەرز کردەوە و تفەنگەکەی لەم دەست بۆ دەست کردەوەتی ئێوە ناچار نین. ئەگەر دەتانەوێت دەتوانن تا کۆتایی تەمەن لەم هۆزەدا بمێننەوە. منیش لەگەڵتانە دەبم. بەڵام ئەوە بزانایی تر جێگەی من و تۆ لەم هۆزەدا نییە. درەنگی یا زوو تیکەتیکەمان دەکەن. پێشەوەی وەڵامی بدەمەوە یان بۆ چۆنی خۆم دەرببڕم پرسیارەکەمی دووبارە کردەوەوتی نەتانوت چ بڕیارێکتان هەیە؟ ئایا دەمێننەوە یان دەڕۆین؟ بێدرەنگ وتم دەڕۆین. ئەم هەفتەیە یان هەفتەی داهاتوو دەڕۆین. یوری بزەیەکی ڕەزامەندی هێنایە سەر لێو. لەژێر چاوە سەیرێکی ئەمانۆی کرد و کە ئێستا پێش ئێمە دەڕۆشوتی ئەمە چی لێ دەکەن؟ مەبەستم ئەوەیە ئەمانۆ لە ئۆنا کە هەردووک جوان و جێگەی سەرنجی تۆن کامیان هەڵدەبژێرن؟ بێگومان دوودڵی وەک بڵی چەندین ڕۆژی بەردەوام بیرم لێ کردبێتەوە بڕیارم داوتم بیرکردنەوەی ناوێ. تۆش دەبێت تێگەیشت بێتیت کە ئەمانۆم زیاتر لە ئۆنا خۆش دەوێت. بەڵام هیچ ژنێک بە ئەندازەی لە ئۆنا شیرین نییە. یوری پێکەنینێکی گاڵتەئامێز و پڕتانە و ڕوخساری کردەوەوتی ئێوە هەموو ژنە جوانەکانتان خۆش دەوێت. ئەگەر دەتوانن وەک مەهاڕاجەکانی هیندی حرەمسەرایەکی گەورەتان بۆ خۆتان دروست دەکرد سەدان ژنی جوانتان کۆ دەکردەوە، وانییە؟ نەمدەزانی بۆ ئەم ڕستە پڕگاڵتەیی یوری نەدەبووە هۆی ڕەنجاندنی من و کاریگەری خراپی لەسەردا نەدەنام. قسەکانی یوریم بەدڵ بوو چونکە ئەو ڕاستی دەکرد. من هەموو ژنە جوانەکانم خۆش دەویست. بارحاڵ پێکەنیم وتم تێدەگەم چی دەڵێیت. لە ئۆنا و ئەمانۆ هەردووکیان جوان و خۆشەویستن. بەڵام بۆ پلانێک کە ئێمە دامان ڕشتووە ئەمانۆ شیاوترە. لە ئۆنا ژنێکی حەسوود و ڕقاویە و ئەگەر لەگەڵماندا بێتە دنیای پێشکەوتوو دەبێتە ئەرک بۆ من و ئازارم دەدات. بەڵام ئەمانۆ ئارام و دەستەمۆیە. یوری کە دەیویست زووتر کۆتایی بەم باسە بێنێ قسەکەی بڕیمەوەتی کەواتە جێگەی درەنگکردن نییە. چارەسەرێک بۆ لە ئۆنا بکەین و بیسپێرین بە یەکێک لە هۆزەکانی دراوسی و خۆمان ڕێگەی دنیای پێشکەوتوو بگرینە بەر و هەرچی خێراتر لێرە دوورکەوینەوە. بەم زوانە زووە شەشەمین ساڵی مانەوەمان لە ئەمازۆن دەستی پێکردووە. کام گەشتیارە دەناسن 6 ساڵ لە شوێنێکدا مابێتەوە. من کە حسابی ساڵ و مانگ و ڕۆژ و هەفتەم نەبووتم لەکوێوە دەزانن 6 ساڵ بەسەر گەشتەکەماندا تێپەڕیوە؟ لە ڕووی کام ڕۆژ پێ و حسابی ساڵ و مانگت ڕاگرتووە؟ یوری وەگەوەی سەیری مناڵێکی کەم هۆشیار بکات
لەژێر چاوە سێرێکی بەژن و باڵای کردمەوەتی تازە هاتبووینە ناو جەنگەڵ کە داری مۆز بەریان گرتبوو. لەو ڕۆژە بەدواوە تا ئێستا 5 جار مۆزمان خواردووە. چەند ڕۆژێکی تر وەرزی مۆز کۆتایی دێ. مەگەر نابینی کە پیرێژنەکانی هۆز سەرقاڵی وشکردنی مۆزن لەسەرم حسابە شەشەمین ساڵی گەشتەکەی ئێمە لە چەند ڕۆژی داهاتوو دەست پێیەکات و یان چەند هەفتەیەک لە ساڵ تێپەڕیوە. یوری بەردەوام قسەی دەکرد و لە ڕابردوو داهاتوو قسەی دەکرد. منیش جوان گوێم لە قسەکانی بوو کە لە ناکاو قیژەیەک بیسرا و شتێک بەهێز و ڕق وەک بەردێکی چەند کیلۆیی بەرکەلەکەی ڕاستی من کەوت. ئازارێکی توند لە دڵ و سینەمدا دروست بوو. هاوسەنگیم لەدەستدا و لە لای چەپەوە کەوتم. نەمدەزانی چی بوو. ئەوەندەم زانی یوری وەک کەسێک بروسکە لەیدابێ لە شوێنەکەی بەرز بوویەوە و لە قیدارێکی گرت و تەکانێکی بەجەستەی خۆیدا و چەند مەتر ئەولاتر لەسەر خۆڵ و گیاوەحشیەکان کەوت. هەناسە لە سینەمدا تۆن ببوو. کەلەکەی ڕاستم ئازاری دەکرد. لەگەڵەوەشدا هێزم خستە سەر ئەنیشکی چەپ تا بەرز ببمەوە. بەڵام هێشتا جەستەم لەسەر خاک بەرز نەبوویەوە کە دارێکی درێژ کەوتە سەر شانم و زەختێکی توندی لێکردم. بە جۆرێک دووبارە کەوتمە سەر زەوی. لەم ناوەدا دەنگی شاکی بیسراکەوتی تەکان مەخۆن، بە تەواوی بێجوڵە بن. دارەکە لە سەر شانم بۆ بە دژواری سەیری ئەولام دەکرد. شاکیم بینی کە ڕمێکی درێژ کردووە و بە یارمەتی ئەو منی لەو حاڵەدا ڕاگرتووە. هێشتا لە ڕووداوەکە ئاگادار نەبووم. هیچ شتێکم نەدەزانی. بەسەر سوورمانەوە لە هەمان کات بە تووڕەیی پرسییم چی بووە؟ بۆ منە ڕاگرتووە. شاکی وتی تەکان مەخۆن، ئەگەر دەستیان قاچتان بەر تەنافەکە بکەوێ دەست بەجێ گرفتار دەبن. چاوەڕێ بن تا ڕزگارتان بکەین. هێشتا سەیری دەوروبەرم نەکردبوو. بارودۆخی خۆم هەڵ نەسەنگاندبوو کە دەنگی گریانی ئەمانەوە بەرز بوویەوە. چی بووە؟ ڕێگە بدەن منیش بڕۆمە لای ئەو. دەنگی یوریم دەبیست کە ئەمانۆی ئارام دەکردەوە دەیوت شوما جارێکی تریش سەرۆکی لە مردن ڕزگار کرد. ئەو بەسەر کاتێک کە لە کەلەکەی ئەربابیدا کە دەیویست قاچی ڕاستی بخاتە سەر تەنافەکە دڵنیا بە کە ئەو سەلامەتە. بۆ ئەوەی ئەمانەوە ئارام بکەم بە دەنگی بەرزوتم من لێرەم، حاڵم باشە. شاکی و شوما بۆ بچڕاندنی تەڵەکە بە گەڕانێکی مەترسیدار سەرقاڵ بوون. هەر سات ئەگەری ئەوە هەبوو کە ئەڵقەی تەڵەکە بەرقاتی شومایان شاکی بکەوێ و لە زەوی بەرزی بکاتەوە و بە توندی بیکێشێت بە زەویدا. تەڵەیەک کۆماتۆ بۆی ئامادە کردبووین مەترسیدارترین جۆری تەڵە بوو. بە خۆشحاڵیەوە شوما خێرا هەستی پێکرد و چوون و دەرفەتی قسەکردن و ئاگادارکردنەوەی منی نەبوو بەسەر کێشای بەکەلەکەی ڕاستم و منی خستە سەر زەوی و لە مردن ڕزگاری کردم. ئەگەر قاچم بکەوتایەتە تەڵەکەوە تا بەرزترین لقی دارەکە بەرز دەبوومەوە و لەوێوە لە مێشکەوە دەدرام بە زەویدا. کۆماتۆ بە یارمەتی جادوگەران لەسەر ڕێگای ئێمە چەندین تەڵەی لەم جۆرەی دانابوو. بە خۆشحاڵیەوە کەس گرفتار نەبوو. چەند خولەک دواتر شوما و شاکی شوێنی تەنافەکەیان دۆزیەوە و هەمویان پچڕاند و بەم شێوەیە لە تەڵەکە ڕزگارم بوو. ئەمڕۆداوە وەک ڕاگەیاندنی مەترسی بوو ئێمەی وشیار کردەوە کە لەوێ بەدواوە دەبێت ئاگاداری خۆمان بین و چاو و گوێی بەسرا و گرفتار نەبین. یوری وەک ئەوەی بەڵگەی بە بڕشتی بۆ قسەکەی خۆی دەستکەوت بێ هاتووتی ئێستا تێگەیشتن کە بێ بەڵگە و لە خۆ قسە ناکەم. پێم وتن ئەمازۆنیەکان ڕەشبین بوون. ڕاستیەکەی ئەوەیە جادوگەران تا ئەمڕۆ لە ترسی موناک و یان لە بەردەسەڵاتەکەی ئەو کاریان بە ئێمە نەبووە و ئێستا کە ئەو نەماوە ئەوان بوونی ئێمە دوانە بۆ بەرژەوەندیەکانی خۆیان بە مەترسی دەبین و بڕیاریان داوە هەرچی زووتر لە ناومان بەرن. کۆماتۆش ئەوانی هانداوە. لە ئۆناش بە دەستوری ئەوان ئەنجام دراوە. یوری ئەم بابەتەی بێترس و بە زمانی ئەمازۆنی وت. شوما و شاکی و ئەمانۆش گویان لە قسەکانی دەگرت و لەم کاتەدا ئەمانۆ وتی ئەو ڕاز دەکات. ئەمڕۆ بە چاوی خۆم بینیم بۆ مردنی ئێوە دوعای کەڵەشێر دەخوێنن. پرسییم دوعای کەڵەشێر چییە؟ بەدوای ئەم پرسیارە قاقایەکی گاڵتە ئامێزم لێدا. ئەمانۆ وتی گومانتان نەبێت، گاڵتە مەکەن. من دەیان جاربینیومە کە بۆ هەندێک کەس دوعای کەڵەشێر خوێندراوە و ئەو کەسە خێرانە خۆش کەوتووە مردووە. یەکێک لەوان هەمان ڕۆژ کە دوعاتەوە بوو لە جەنگەڵ مار پێوەیدا و مرد. دووبارە پرسییم ئاخر دوعای کەڵەشێر چییە؟ من نایزانم. شاکی بۆ ڕوونکردنەوە وتی
کەڵەشێرێک دەگەرن و دوعا لە دەمی دەخێنن. پێشەوەی کەڵەشێرەکە دەنوکی خۆی جیابکاتەوە بە یەک زەربە سەری دەپەڕێن و خوێنەکەی دەکەنە ناو قاپێک و لە پشت ماڵی کەسی مەبەست دەیپرژێنن بە خاکدا. ئەگەر ئەو کەسە لەسەر خوێنی کەڵەشێرەکە تێپەڕێ گومانی تێدا نیە دەکوژدێت و یان بە زوویی تووشی بەڵایەک دەبێت و دەمرێت. من و یوری بە دەنگی بەرز بە نەزانی و بیر و باوەڕی پوچی ئەوان پێکەنین و بۆ ئەوەی کۆتایی بە باسەکە بهێنرێ بەڕێکەوتین. من ژێربازووی ئەمانۆم گرت و پێم وت مەترسە، دوعای کەڵەشێر کار لە من ناکات. ئەمانۆ کەمێک فرمێسک لە چاوە شەهلاکانیدا کۆ ببوویەوە. خۆی بە منەوە نووساند و وتی من ئەمەم دەزانی، بۆیە سوور بووم کە لەگەڵ تا بێم. من ناتوانم بێتەوە بژیم. ئەگەر بڕیارە تۆ بکوژرێیت منیش دەبێ بمرم و بەدەم قوڵپی گریانەوە سەری خسە سەرشان و دەستی پێکرد. دەستم بە قژە ئاوریشمی جوانەکانی داهێنا، ڕوخساری ماچ کردووتم ئاسوودە بە. لەم یەک دوو ڕۆژەدا جەنگەڵ بەجێ دێڵین و لەم سنوورە کە دوعای کەڵەشێر مرۆڤ دەکوژێ دوور دەکەوینەوە. ئەمانەوە بەسەر سوڕمانەوە وتی مەگەر جەنگەڵ تەواو دەبێت؟ ئەو گومانی دەکرد هەموو شوێنێکی دنیا جەنگەڵ و هەموو خەڵک لە ناودار وەک ئەو دەژین. کاتێک بۆم ڕوون کردەوە و چەند خولەک لەبارەی شار و خەڵکی شارنشین و شارستانیت قسەم بۆ کرد، دەمی کرایەوە و دەیوت ئەگەر لە شاری ئێوەدا جەنگەڵ نییە ئەی خەڵک چۆن ڕاو دەکەن؟ لەکوێ میوە بەدەست دێنن کەسکی خۆیانی پێتێرکەن؟ ئەم خەڵکی کە تۆ دەیڵێیت چۆن خواردن ئامادە دەکەن؟ هەر جارێک کە من بۆ ئەمانەوە لە دنیای پێشکەوت و قسەم دەکرد ئەو بە جوانی گوێ لە قسەکانم دەگرت و دیار بوو کە چێژ دەبات بە هەمان شێوە کە مناڵێک لە بیستنی چیرۆک و ئەفسانەی دایک و باوکی چێژ دەبات. ئەمانۆش لە بیستنی قسەکانی من شادمان دەبوو، دەڕۆشتە ناو بیر و خەیاڵ. کاتێک باسی ترۆمبێل و فڕۆکەم بۆ کرد دەستەکانی لە یەکدا و گەشکە بوو. ئەو ڕۆژە دەرفەتی قسەی زۆرمان نەبوو، بۆیە دەستم ڕاکێشاوتم ئێستا با بڕێین، کاتی بینینی ئەم شتانەش دێت. بۆەوەی ئەم جارەش نەکەوینە چەڵەوە یوری پلانێکی تازەی دانا و شاکی و شومای ڕاست پارد لە پێشەوە بڕۆن و ڕێگاکە دیاری بکەن. بەقەمە لقەکانی سەر ڕێگە بقرتێن و ئەگەر تەڵەیەک دانراوە بیپشڕێنن. بەم شێوەیە ڕێپێوانی ئێمە دووبارە دەستی پێکردەوە ڕۆشتین. ڕێگەیەکی دوور و درێژمان لەبەردا بوو، بەڕاستی هیلاککەر بوو. ڕێگەی پەرزگامان جارێکی تر بڕی بوو. ئەگەر خوێنەران لەبیریان بێ لە بەشەکانی سەرەتای ئەم داستانە لەم بارەیەوە نووسیومانە، بەڵام ئەم جارەیان دەدوت زووتر و زیاتر هیلاک بووین. بە هەر حاڵ جگە لە ڕۆشتن ڕێگایەکمان نەبوو. یوری وەک کێو وەک دێ و وەک شێر دەڕۆشت و هەرگیز شوێنەواری هیلاکی و کوتران لە ڕوخساری نەدەبینرا. هەمیشە حەسوودیم پێدەبرد و دەمویست لە جێگەی ئەو بم. ڕەنگە وەک پێکهاتی جەستەیی و هێز شتێکی وام لەم کەم نەبووایە. ئەگەر پێویستی بکردایە نەم دەتوانی زۆرانی لەگەڵدا بگرم، بەڵام لە ڕێپێوان، لە شەڕ، لە ڕاکردن و ڕووداوەکانی تر خۆراگریەکی شیاوی دەستخۆشیکردنی بوو. من زۆر هیلاک دەبووم و لە پێ دەکەوتم. شتێکی کە لە من زیاتر بوو ئەوە بوو هیچ کات نەدەترسا. هەندێک کات لای خۆم گومانم دەکرد ڕەنگە ئەو لە ڕۆژی مردنی خۆی ئاگادارە و دەزانێت لە چ کاتێکدا دەمرێت و لەبەرەمە لە هیچ ڕووداوێکدا نەدەترسا. کەمێکی تر ڕۆشتینە پێش و سەرنجام ستونەکانی پەرزگا لە جەنگەڵ کە لە گەڵ و خۆڵ و بەر دروستکرابوو دەرکەوت. شاکی دەیوت ئەم ستونانە هێلانەی مارە پیرۆزەکانە. ڕەنگە خوێنەران بیریان بێ ئەمازۆنیەکان جۆرێک ماری گەورەیان بە پیرۆز دەزانی. بەڕێکەوت ئەم مارە لای پەرزگای ئەوان دەست دەکەوت و شاکی دەیوت ستونەکانیان بۆ ژیانی ئەوان دروست کردووە. هێشتا لە پەرزگاوە دوور بووین کە شەودا هات و ناچار بووین تا بەیانی و ئاوابوونی هەتا و ڕوونبوونەوەی هەوا لە هەمان شوێندا بمێنینەوە. شوێنی مانەوە یوری هەڵی بژارد و پێش هەر کارێک جێگەیەکی بۆ من و ئەمانۆ لەسەر دارەکە ئامادە کردووەتی ئێوە دوو کەس لەوێدا بخەون. بەڵام ئەمانۆ وتی نا، من دەبێت بەتەنیا بم. بەسەر سوڕمان و تووڕەیی سەیرم کرد. نەمزانی مەبەستی لەوتنی ئەم ڕستەیە چییە، بۆ دەیەوێت بەتەنیا بێ. بەرحاڵ ئەوانی تر مافیان نەبوو لەبارەی ژیانی تایبەتی ئێمە شتێک بزانن، بۆیە بێدەنگ بووم و بێ ئەوەی لەگەڵ ئەمانەوە قسە بکەم و
داوای ڕوونکردنەوەی لێ بکەم ڕۆشتمە سەردارەکە و خەوتم. سرم لەسەر لقێکدا نابوو، سەیری ئاسمانم دەکرد، بیرم لە ڕابردوو و ڕووداوەکانی داهاتوو دەکردەوە کە لە ناکاو دەنگی خشەخش بیسراو کە سەیری خوارەوەم کرد. بینیم ئەمانەوە لە دارەکە دێتە سەر، ئەو بۆ خۆی جێگایەکی ئامادەکردەبەوە، بەڵام ئێستا دەهاتە لای من. بانقەست چاوەکانم بەست و خۆم کرد بە خەوتوو. ئەمانەوە بە هەنسکە بڕکێ هاتە سەر و لای من دانیشت. چەند جارێک سەیری ڕوخساری کردم، دەویست بزانێ خەوتوم یان نا. بچووکترین جوڵەیە کە نیشانەی بە ئاگابوونم بێ نەم دەکرد. چەند خولەک تێپەڕی و ئەمانەوە کە بێزار ببوو دەستی خستە ناو قژەکانم. گوێم پێنەدا، پەنجەی دەخستە ناو قژم و سەری بەرز دەکردمەوە. یەک دوو جارم کارەی کرد و کە ئەنجامی نەگرت سەری خستە سەر ڕوخسارمەوتی ناڕەحەت بوویت؟ قسەم لەگەڵدا ناکەیت؟ دووبارە قسەم نەکرد. دەمویست ئەوەندە لە وتەکەی خۆی پەشیمان ببێتەوە کە قسە نەکات و لە وتەکەی خۆی پەشیمان ببێتەوە. ئیتر نازم بەسەرا نەکات. ئەمانۆم خۆش دەویست و لە ناز و نیازەکەی چێژم دەبرد. ئەم ڕاکێشان و هەوڵدانە عاشقانە بۆم چێژ بەخش بوو. هەرچەند ڕۆژجارێک دەمویست تۆران و ئاشتی دووبارە ببێتەوە. ئیتر نەمدەتوانی خۆم بکەم بە خەوتو. ناچار چاوەکانم کردەوە وتم چی دەڵێیت؟ بڕۆ بخەوە. بەیانی ڕێگایەکی دوور و درێژمان لە بەردەمدایە. برۆکانی هێنایە یەکوتی گوێ بگرە، ئاخر من سکم هەیە. ڕستەی ئاخرە وەک پیکێک بۆ بەرسەرم کەوت. گوێم گەرم بوو، هەناسە لە سینەمدا وەستا. نەمدەتوانی باوەڕ بە قسەکەی بکەم. لە شوێنەکەم هەستام و وتم چی دوت؟ سکت هەیە؟ نازێکی شیرینی کردووتی ناتەوێ مناڵت لە من هەبێ؟ مەگەر ژنێکی خراپم؟ منت خۆش ناوێ؟ ئەگەر لە ئۆنا لە تۆسکی پڕبووە شادومان دەبوویت؟ دڵی پڕبوو، دەستی بەگریان کرد و سەری لە ناو دوو لە پێی دەستی شاردەوە. هەزار جۆر بیر و ئەندێشە هێرشیان کردە سەرمێشکم. بیرەوەری موناک و مناڵەکەم ئازاری دەدام و لەبەرەوە نەمدەویست ئیتر مناڵم هەبێ، نە لە ئەمانە و نە لە هیچ ژنێکی تر. دیمەنەکان دووبارە دەبوونەوە و جارێکی تر سروش دەیویست ئازارم بدا. ئارامم کردەوە و زەختم لە خۆم کردووتم مەگری عزیزم، زۆر شادمانم، تۆ مناڵەکەتم خۆش دەوێت. ناتوانم هیچ ژنێکم بەقەدەر تۆ خۆش بووێ، بەڵام بەم شێوە چۆن دەتوانین ڕێگەی دوور و درێژی جەنگەڵ ببڕین و لە ئەمازۆن بڕین؟ مەگەر بڕیار نییە تۆ لەگەڵمان نابێت؟ ئەمانەوە سەری خستە سەر سینەم و وتی ناڕەحەت مەبە، ژنانی ئەمازۆن لەگەڵ ناسکی زۆر گیان سەخت و بەهێزن. دڵنیا بە مناڵەکەت بە سەلامەتی لە سکمدا ڕادەگرم و لە هۆزەکەی خۆت بە دنیای دێنم. تۆ تەنیا دڵنیام کەرەوە کە منت خۆش دەوێت. وتم دڵنیا بە هەمیشە تۆم خۆشویست و خۆش دەوێت. هێشتا وتوێژەکەمان تاوە نەبوو کە لە ناکاو شتێک وەک مار لە ناو لقەکانەوە پەڕی و لای جەستەی من و سینەی ئەمانەوە تێپەڕی و لە لقەکەی بەرامبەر چەقی. بە یەک نیگە هەموو شتێکم بۆ ڕوون بوویەوە. ئەمانۆ بە کورتی قیژاندی و ڕۆشتە دواوە. دووبارە ئەو دەنگە بیسترا و شتێکی تر لای من و ئەمانەوە تێپەڕی. ئەمانۆ خۆی خستە سەر سینەی من و وتی تەکان مەخۆ، گەماڕۆیان داوین، کۆماتۆیە. لە خوارەوە بەردەوام ڕەمیان دەهاویشت و ڕمەکان لە لقەکان دەچەقی. بە خۆشحاڵیەوە ئێمە زیانمان بەرنەکەوت. هێواش دەستم درێژ کرد و ڕەشاشەکەم لە لقەی دارەکە کردەوە و ئامادەم کرد. بەڵام لە تاریکیدا کەسم نەدەدی تەقەی لێ بکەم. هیچ دەنگێک نەدەبیسرا و ئاشکرا بوو بە شاکی و یوری هێشتا ئاگادار نین. ئەمانەوە بە دەنگی شکاند و قیژاندی وتی یوری، یوری. یوری بەڕاستی خێرا بوو. چەندین جار ئەو منی لە مردن ڕزگار کرد، بەڵام ئەم جارەیان بەڕاستی موعجیزە ئاسا بوو، چونکە هێشتا ئەمانەوە بێدەنگ نەبوو کە دەنگی تەقە بیسرا و دواتر چەند قیژەیەکی یەک لە دوای یەک ئەوەی دەسەلمان کە تاقمێک لە هێرش بەران بەرگول لە کەوتون و کوژراون. ئیتر جێگەی درەنگکردن نەبوو، دەبووە یارمەتی یوری بدەم. لەبەرەمە ئەمانەوە کە بە دوو دەست منی گرتبوو لە خۆمم دوور کردەوە. بە جۆڵەیەکی خێرا لە لقەکان ڕۆشتمە سەر و لە بەرزترین شوێن جێگەم گرت و لەوێوە تەقام دەست پێ کرد.
بە خۆشحاڵیەوە لەم کاتەشدا مانگ لە پشدارەکانەوە دەرکەوت و لە تاریکی هەوای کەم کردەوە. سێبەری کۆماتۆ و هاوڕێکانی بەجوانی دەبینران و ئەگەر ڕایان دەکرد هەمویان دەکوژران. بەهەرحاڵ یەکێک کوژرا و ئەوانی ترکە زیاتر لە 10 کەس بۆ نڕایان کرد. یوری بۆ بەدواداچوونی هەڵاتوان لە دارەکە ڕۆشتە خوار، بەڵام هێشتا چەند هەنگاوێک نەڕۆشت بوو کە وەستاو بە شێوەیەکی سیر لەسەر زەوی دانیشت و سەیری شتێکی کرد. هەستم کرد شتێکی چاوەڕوان نەکراوی بینیوە. پێشەوەی من لە دارەکە بڕۆمە خوار و ئەمانۆ خۆی بە یوری گەیان. شاکی و شوماش گەشتە بوون. لەگەڵەوەی ئەمانەوە گەشتە لای یوری و سەیری زەوی کرد، قیژاندی. ئاوڕیدایەوە و دەستی کرد بە گریان. نیگەران بووم، ناڕەحەت بووم. خەم و پەژارەیەکی بەیەندازە ڕۆحی داگرتم و ترسان و لەرزان لە دارەکە ڕۆشتمە خوار. پێش گەشتن بەو شوێنە یوری بەدەنگێک کە منیش بیستم دەستوری بە شاکیدا لە نزیک بوونەوەی من ڕێگری بکات. بۆ؟ ئەمە چییە کە نابێت من بیبینم؟ بۆ هەمووان دەبێت بیبینن من نەبێ؟ خۆشم نەمدەزانی. خێرایی هەنگاوەکانم زیاد کرد، بەڵام شاکی زووتر بە من گەشت. دەستەکانی کردەوە، ڕێگەی لێگرتم و بە پاڕانەوە وتی: سەرۆک مەڕۆنە پێش، لێرەدا بمێنەوە. ئەمانۆ دەگریا، گریانێکی بەکۆڵ، قەت وانە گریا بوو. دواتریش نەمبینی وا بگرێت. دەنگ لە قورگم نەداهاتە دەر. لەگەڵەمەش داوتم: چییە؟ چی بۆ قسە بکەن؟ بۆ من نابێت نزیک ببمەوە. تووڕە نەدەبووم، چونکە دڵنیا بووم ئەوان بەرژەوەندی منیان دەوێت، بەڵام هەستەکانم نەیان دەهێشت ئارام بم. گیانمی دەسووتان، دڵمی دەگوشی، ناڕەحەت و نیگەران بووم. بە شاکی وت: هەرچی هەیە دەبێت بیبینم، بەڵام ئێوە نابێت نزیک ببنەوە. زیاتر لە هەر شتێک گریانی ئەمانەوە منی پەرێشان دەکرد و هانی دەدام. شاکی دڵنیا بوو من تووڕە نابم، بۆیە ئارام و بێخەیاڵ وەستا بوو. من لەم ئارامی ئەو کەڵکم وەرگرت و بە جوڵەیەکی خێرایی دەست پاڵم پێوە ناو خۆم بە یوری گەیاند و لە ڕووناکی مانگە شەو دیمەنێکم بینی کە خۆزگە نەمدەدی. هێشتا دوای چەندین ساڵ بە بیرەوەری ئەو شەوە فرمێسک دەڕژێتە چاوانم. خراپ نییە ئێوەش بزانن من چیم بینی. لە ئۆنا بەسکی هەڵدڕا و سەری بڕاو لەوێدا کەوتبوو. کۆماتۆی بێبەزەیی دوای ئەوەی سکی هەڵدڕی بوو کوشتبووی. سەری بڕی بوو، لەسەر سینەی داینا بوو. ڕوخساری جوان و چاوە دڵڕفێنەکانی لە ئۆنا کاڵ ببوونەوە و دەدوێت هێشتا بە هیواداریەوەیە لە ئاسۆی دووردەستی دەڕوانی و چاوەڕێی گەشتنی من بوو. بینینی ئەم دیمەنە خوێنی لە دەمارەکانمدا کوڵان. نزیک بوو شێت ببم. قیژاندم، جنێوم بە هەموو دەدا. ئەمانۆش دەگریا و سەری بەدارێکەوە نابوو. دوای چەند خولە گوتم: بۆوەستاون، بەڕێکەون، دەبێ کۆماتۆ بە سزای خۆی بگا. بەدەستی خۆم دەیخلچێنم، بەدەستی خۆم دەیخلچێنم. ئارام بە، ئێستا ناتوانین بە دوای کۆماتۆدا بڕۆین. شەوانە لە جەنگەڵدا پەلامارمان دەدەن. ئارام بە، بەیانی بە دوایدا دەڕۆین. دواتر ڕووی کردە شاکی وتی: زەوی هەڵکەنە، لێرەدا گۆڕێک بۆ لە ئۆنا ئامادە بکە. لەژێر لە چاوەوتی: حەیف، بەڕاستی ژنێکی باش بوو. شاکی و شوما دەستیان بە هەڵکردنی زەوی کرد و کاتژمێرێک دواتر جەستەی لە ئۆنای جوان و دڵڕفێنیان لە ژێر خاکی ساردی گۆڕا شاردەوە. بەم شێوەیە لە ئۆنا کوژرا. بەڵام دوای ئەو بە تەواوی پەرێشان بووم، شڵەژام. لە ئەمازۆن و ئەو شوێنە هیلاککەرە بێزار بووم. ئەگەر لەبەر تۆڵە سندنەوە نەبوو یەک خولەکیش لەوێدا نەدەمامەوە و لەو شوێنە دەگەڕامەوە. تەنیا دەمویست تۆڵە لە کۆماتۆ بسێنمەوە. هەر ئەمە، جگە لەمە هیچ شتێکی تر منی ئارەزومەندی جەنگەڵی ئەمازۆن نەدەکرد. سەرنجام هەوا ڕووناک بوویەوە. ڕۆژ هات. یوری کەمێک میوەی چنی بوو ئامادەی کردبوو. دوای خواردن بەڕێکەوتین. لەوێ دوورکەوتینەوە. کاتژمێرێک دوای هەڵاتنی خۆر بینای دار و گەڵی پەرزگا لە دوورەوە دەرکەوت. جادوگەران و هاوڕێیانی کۆماتۆ لەوێ کەمینیان کردبوو. سەنگەریان دانابوو بە بەرد و تیر و ڕم هێرشیان کردە سەر ئێمە. بەڵام لە بەرامبەر ڕەشاژ هیچیان پێ نەدەکرا و ناچار پاشکشیان کرد. خوێنم هاتبووە جۆش. شێتێکی زنجیری حاڵی لە من باشتر بوو. دانەکانم لە یەک گیر دەکرد و دەمویست کۆماتۆم چەند کەوێت
تا چاوەکانی دەربێنم. بیرم دەکردەوە و دڵنیا بووم کۆماتۆ ئەگەر بکوژێ بە گولەی من یان یوری دەکوژرێت و چاوەڕێی ئەوە نەبووم بە زیندویی دەستگیری بکەم. بەڵام ڕاستم وتبێ لەو کاتەدا تەنیا ئارەزوویەک کە لە دڵمدا بوو ئەوە بوو کە دیوری بەزەیی یانی کۆماتۆ بە زیندویی دەستگیر بکەم و بە ئازار و ئەشکەنجە بیکوژم. بیرم لەوە دەکردەوە چۆن بیکوژم. بیخنکێنم؟ نا. بە خەنجەر سەری لە پشتەوە دەقرتێنم؟ نا. هیچ کام لەم مەرگانە شیاوی ئەو نەبوون. ئەو دەبووە بە دەرد و ئەشکەنجەوە گیان بدات. بەڵێ ئەگەر چنگم دەکەوت بەدەست یەک ئەندامەکانیم دەبڕی، دەست و پێم دەقرتان. ئەوسا چاوەکانیم دەردێنا، دواتر لوت و گوێچکەکانیم جیا دەکردەوە و سەرنجام سکیم هەڵەدڕی و دڵیم دەخستە سەرسینەی. ئەو کارانم تەنیا لەبەر تۆڵە سندنەوە ئەنجام دەدا. تۆڵەی مەرگی لە ئۆنا، تۆڵەی ئەوەی ئەو ژنە جوانەی بە ناجوامێری کوشت. بەڵام بەداخەوە کە هەمووی ئەمانە خەیاڵ بوو، دەستگیری کۆماتۆ دوور داهاتە بەرچاو. شەڕێکی قورس درێژەی بوو، من و شاکی بە گولە لێمان دەدان. بەڵام جادوگەرانان بەڕێنوێنی کۆماتۆ شەڕیان دەکرد. ئێمەیان کردبووە ئامانجی تیرە ژاراویەکانی خۆیان. گرنگەوە بوو ئێمە ئەوانمان نەدەدی و لە ناو دارەکان جیاکردنەوەی ئەوان کارێکی دژوار بوو. ئەگەر دەبینران زۆر بە خێرایی هەموو شتێک تەواو دەبوو. کۆماتۆ هاوڕێکانی وەک ئاو کێش کون دەکران. بەڵام بەداخەوە بۆنی گەڵاو لقی زۆر و چڕی دارەکان لەمپەڕ بوون لەوەی لەبەر چاوی ئێمەدا بن. ئەمانۆ بە دەستوری من لەسەر زەوی ڕاکشا بوو. دڵنیا بووم کۆماتۆ دوای کوشتنی لە ئۆنا بۆ کوشتنی ئەمانۆ هەوڵ دەدات و زیان بەویش دەگەیەنێ. بۆیە دەستورمدا بوو لەسەر ڕوو ڕاکشێت و بێپرسی من تەکان نەخوا. ئەو ئارامی نەبوو. بەردەوام دەجوڵا و لە شوێنەکەی خۆی داتەکانی دەخوارد و خراپتر لە هەمووی ئەوەی کە سەری خۆی بەرز دەکردەوە سەیری شەڕەکەی دەکرد. یەکێک لەم بارانە لە ناکاو چەند تیرێک بەوی زەویز لە ناو گەڵای دارەکانەوە هاتە دەرو بەرەو لای ئەمانۆ هات. بەڕێکەوت و یان خۆشبەختانە هەرچی بوو ئەمانەوە بێ ئیرادە سەری دەهێنایە خوار. لەم ناوە تیرێک بەردارەکەی لای ئەمانۆ کەوت و یەکێک لە تیرەکانی لەسەر سەریەوە ڕۆی و تەنانەت چەند تاڵێکی قژیشی هەڵکەن. ڕەنگ بە ڕوخساریەوە نەما، بە هەمان شێوە کە لەسەر گیاکان کەوتە بووتی چی بکەم؟ دەترسم هەستم. ئیتر سەرنجم لای ئەمانۆ نەبوو. بە خێرایی لە پشت یەکێک لە دارەکان کەمینم کرد. ئەو شوێنەی تیرەکانی لێوە داهات گول لە بارانم کرد. دەنگی قیژەیەک بیسرا، لقەکان بەریەک کەوتن و دوای چەند سات بەجەستەی یەکێک لە جادوگەرەکان کەوتە سەر خاک. ئەو گەورەترین جادوگەری هۆز بوو. لە نیشانەکەی سەرسەری گرنگی و پێگەی ئەو دیاری دەکرا. بە کوشتنی ئەو سەرکەوتنێکی گەورەمان پێبڕا و کۆماتۆ گۆڕەپانی خاڵی کرد و پاشەکشەی کرد. یوری پێش من خۆی گەیاندە سەنگەرەکانی ئەوان. من بۆ بردننی ئەمانۆ کەمێک دوا کەوتم و کاتێک گەشتم یوری سەیری کوژراوەکانی دەکرد. سیان لەوان جادوگەری گەورەی هۆز بوون کە کوژرا بوون و ئەوانی تر هاوڕێ لەگەڵ کۆماتۆ هەڵاتە بوون. یوری وتی دەبێت پشت بە فێڵ ببەستین، چونکە ئەگەر بەم شێوەیە بڕۆینە پێش کۆماتۆ ڕادەکاتە کوێستان و لەم شێوەشدا بەدەستهێنانی ئەوە ئەگەری نییە. وتم چ فێڵێک؟ سەری تەکانداوتی نەخشەیەکی وردم کێشاوە. مەرجی سەرکەوتن ئەوەیە ئێوە ئاگاداری نیشانەیەک بن کە من دەیدەم. پرسییم زۆر باشە، ئێستا دەبێت چی بکەین؟ یوری وتی ئێستا بە دوایاندا دەڕۆین. کۆماتۆ هاوڕێکانی ڕادەکەن و دەڕۆنە ئەو بەری پەرزگا. شەوانە ئێمە پاشەکشە دەکەین و جۆرێک نیشان دەکەین کە دەمانەوێت بگەڕینەوە بۆ هۆز. بەڵام لە ڕاستیشدا لە پەرزگا خۆمان دەشارینەوە. کۆماتۆ بە ئاسوودەیی دەگەڕێتەوە بۆ پەرزگا و لەم شێوەیەشدا ئێمە دەستگیری دەکەین و دەیکوژین. دواتر سەیری چاوەکانی منی کردووتی بە بۆچوونی تۆ جگە لەم ڕێگایە بۆ دەستگیرکردنی ئەو ڕێگایەکی تر هەیە؟ وتم ئەگەر فێڵی لێ بکرێت خراپ نییە. یوری کە وەک هەمیشە بە سەرکەوتنی خۆی دڵنیا بووتی مەوەستن بەڕێکەوەن. پێشڕەوی دووبارە دەستی پێکرد. چەند خولەک وەستان و وتوێش دەرفەتی بەواندا بۆ ڕابکەن. لە شوێنێک
کە یەکەم بینای پەرزگای لێبوو شەڕێکی خوێناوی دەستی پێکرد و سەرنجام کۆماتۆ پاشەکشەی کرد و ڕۆشت. یوری لەوێ دووبارە بەدواوە ئارام ئارام دەڕۆشتە پێش و بانقەس کاتی بە فیڕۆ دەدا و چاوەڕێی تاریکی گەشتنی شەوی دەکرد بە خۆشحاڵیەوە بێ لە دەستدانی سەرکەوتنێکی گونجاو کە هاتە بۆ پێش شەو داهات و هەوا تاریک بوو. یوری پێشتر هەموو شتێکی ئامادە کردبوو. کەمێک لە لەقی داری گیلزی بڕێ بوو. داری گیلز جۆرە میوەیەکی وردی بچووکی وەک زەیتونی هەیە و دانیشتوانی جەنگەڵ وەک فستق و وشکی دەکەن و لە کاتی سەفەر و کاتی شەڕ کە دەستیان بە میوەی تازە نەگات دەیخۆن. میوەی گیلز چەورە، بەڵام لق و گەڵای چەوری زیاترە و ئەگەر ئاگری لێ نزیک ببێتەوە وەک پڵیتەی چرا کە لەنەوە دیان بەنزین دابێت بە جوانی دەسووتێ. یوری چەند لقی گیلزی بڕی و دەستەی کردبوو. سەرەتای شەو گیلزەکانی ڕۆشن کرد و دوای شەڕەتەقەیەکی کەم و دڵنیایی لەوەی کۆماتۆ و هاوڕێکانی ئاگایان لە ئێمەیە بە شوما و شاکیوت ئێوە دوانە بەم مەشخەڵانە بەڕێکەون و تا کاتێک دەنگی تەقە نەبیستراوە بڕۆنە پێش. کۆماتۆ و هاوڕێکانی بە گومانی ئەوەی دەگەڕینەوە بۆ هۆز بە ئاسوودەیی دەگەڕێنەوە بۆ پەرزگا. بەم شێوەیە شوما و شاکی لە کاتێکدا هەرکام دوو دەستە گیلزیان لەدەستدا بوو گەڕانەوە. من و یوری و ئەمانەوەش لە تاریکی شەو کەڵکمان وەرگرت بەرەو دەرگای پەرزگا کە بێ پاسەوان مابوویەوە بەڕێکەوتین. لەو تاریکیە چڕەدا کەس نەیدەدین. ماوەیەک کە دوورکەوتینەوە ڕووناکی گیلزەکانمان بینی. دیار بوو کۆماتۆ و جادوگەرەکانیش ئاگری مەشخەڵیان بینیوە. لەگەڵەوەشدا لە سەرکەوتنی خۆمان دڵنیان نەبووین و بەبێ هیوایی ڕۆشتینە ناو پەرزگا. پەرزگا بە پێچەوانەی ڕابردوو و بێدەنگ و چۆڵ بوو. لە تەلارەکاندا کەس نەدەبینرا. قەفەسی مارەکان بێ پاسەوان مابوویەوە و کەس نەیدەزانی خزمەتکارانی پەرزگا لە ترسا ڕۆشتوونەتە کوێ و چیان بەسەراتووە. بۆ ئەوی بزانین کەس لە پەرزگادا هەیە یان نا دەستمان بەگەڕان کرد. تەنیا لە یەکێک لە ژوورە دووردەستەکان دوان لە جوانترین کچانی ئەمازۆن سەرقاڵی شۆردنی یەکتر لە ئاستێری پیرۆزی ئەمازۆندا بوون. سەرەتا لە دیوارەکە ڕۆشتمە سەر و سەیری دیوارەکەم کرد. دیمەنێکی سەرنج ڕاکێش لەبەر چاوەکانمدا بوو. دوو کچی جوان لای حەوزەکە وەستا بوون و ئاویان دەکرد بە خۆیانە. لە سیرکردنی ئەو دوو کچە ئەوەندە چێژم برد کە نەمدەویست بێمە خوار. ئەوان بەتەنیا شتێک کە بیریان دەکردەوە ئەوە بوو کە پیاوێک لە دەلاقەی سەر دیوارەکەوە سەیریان بکات. بەڕاستی ئەگەر ڕووناکی مەشخەڵی ئەوان سەرنجی ڕانەدەکێشا هیچ کات هەستمان بەبوونی ئەو دوو کچە لەو سوچەی پەرزگادا نەدەکرد. من ئەمازۆنم بۆ ژنە جوانەکانی خۆش دەویست. جیاواز لەمە هیچ شتێک نەیدەتوانی من بەو سەر زەویە ترس ئەنگێزە ئارەزومەند بکات. ئەنیشکەکانی دەستم لەسەر لیواری دیوارەکەدا نابوو. لە خۆم بێخۆم بووم کە لە ناکاو ئەمانەوە قاچی گرتم و ڕای کێشام و کاتێک ئاوڕمدایەوە وتی سێری چی دەکەیت؟ چییە؟ پەرێشان و شڵەژاو لە ترسی ئەوەی نەکا ئەمانەوە بزانێ لەسەر دیوارەکە هاتمە خوار و بەیەواشی وتم دوان لەم ژوورەدا دانیشتون. دەبێت بەبێ ئەوەی لەبوونمان ئاگادار ببنەوە لێرە دوور کەوینەوە و بۆ چاوپێکەوتنی کۆماتۆ کەمین بکەین. یوری لەگەڵەوەی کچەکانی نەبینی بوو دەیزانی من سەیری چی دەکەم چونکە باش ئەخلاقی منی دەزانی. لە شڵەژانی من هەستی بەوە کرد کە دووبارە بوونی ژنێک منی پەرێشان کردووە. بۆیە بزەیەکی نامە و پەرمانای هێنایە سەر لێ و بۆی ئەمانەوە لە درێژەدان بە بابەتەکە پەشیمان بکاتەوەتی خێراکەن وەرن. خۆی لەو ڕێگایەوەی کە هاتبوو گەڕایەوە. ئەمانۆش کە تا ڕادەیە گومانی کردبوو لەژێر چاوەوە سەیری کردم و بێەوەی قسە بکا بەڕێکەوەی. منیش بەڕێکەوتم بەڵام هەنگاوەکانم نەدەڕۆشتن. دڵم دەلەرزی. ئارەزوم دەکرد تەنیا بوومایە و بڕۆشتمایەتە لای ئەو دوو کچە جوانە. دڵنیا بووم کە کچەکان منیان لە خۆیان دوور نەدەکردەوە و لە ئامێزی گەرمدا میوانداریان دەکردم. یوری نەخشەیەکی وردی کێشا بوو. بە هەمان شێوە کەوتم سەرەتا زۆرمان هیوا بە سەرکەوتنی خۆمان نەبوو. بۆیە لە داڵان و ڕێڕەوەکانی پەرزگا بێترس دەڕۆشتین و بەدەنگی بەرز قسەمان دەکرد. بەڵام لە یەکێک لە داڵانەکان نزیک دەرگای هاتنە ناو لە ناکاو یوری خۆی کێشایە دواوە و بە خێرایی دەستی ئەمانۆی گرت و ئەوی لە پەنای دیوارەکەدا حەشاردا.
منیش بەلایەنگری ئەو ئەم کارم کرد و خۆمدا شارد. دەنگی پێبیسرا، کەسێک بە ئارامی داهاتە پێش. بەڵام ئەگەر دەنگی ئێسقانە وردەکان کە وەک خەڵخاڵ لە دەوری قاچی بەست بوو بەگوێ نەدەگەشت، دەنگی قاچی ئەوم لەسەر ئەرزی داڵانەکە نەدەبیست. خولەکێک دواتر هەیکەلی یەکێک لە جادوگەرەکان لە تاریکی نیوەشکاوی داڵان دەرکەوت. هەناسەم لە سینەمدا ڕاگرت بوو. یوری وەک شێرێک کە خۆی بۆ هێرشکردنە سەر نێچیرەکەی ئامادەکردبێ لە پشت دیوارەکەەوە کەمینی گرت بوو. جادوگەری ئاماژە پێدراو کە بۆ لێکۆڵینەوە هاتبوو وەستا و سەیری دەوروبەری کرد. جوان گوێی گرت، هیچی دەست نەکەوت، گەڕایەوە. یوری دوای ڕۆشتنی ئەووتی: ئامادە بن، ئەمانۆ تۆ بڕۆ دواوە، لە ئێمە دوور بکەورەوە. ئەمانۆ لەسەر نوکی پێ خۆی گەیاندە یەکێک لە ژوورەکان کە لە کۆتایی ڕێڕەوەکەدا بوو، لەوێدا خۆیدا شارد. من و یوریش سیلاحمان ئامادە کرد و وەستاین. نزیکەی 5 خولەک بە یەواشی تێپەڕی کە دووبارە دەنگی پێ بەگوێ گەیشت و سێبەری چەند کەس دەرکەوت. یەکەم کەس کە کۆماتۆ بوو وەک ستونێک لە گۆشت و ئێسک بەڕێگادا دەڕۆشت و ڕمێکی بەرزی لەدەستدا بوو. لەسەر شانی تیرروکەوانێکی پڕتیر و کەوانەکەی هەڵواسی بوو. لە پشتسەری ئەو چەند جادوگەرێک بە کڵاوی تایبەت دەبینران و تاقمێک لە کەسە ئاساییەکانیشی لەگەڵدا بوو. لەسەر یەک ژمارەیان 12 یان 13 کەس بوو. کاتێک هەمویان هاتنە ڕێڕەوەکە و گەشتنە چەند هەنگاوی ئێمە، لە ناکاو یوری لە حەشارگەکەی هاتە دەر و لولەی ڕەشاشەکەی کردە ئەوان و بێ ئەوەی قسە بکات یان هەڕەشە بکات تەقەی کرد. ئاگری ڕەشاش تاریکی شەویشکاند و قیژەی مەترسیداری جادوگەران بێدەنگی شێوان. لە هەمان هێرشی یەکەم و پێش ئەوەی من کارێک بکەم ژمارەیەک کوژران. دوانسیانێکیان کە لە دواوە لە دەرگای ڕۆشنەدەر نزیک بوون ڕایان کرد، بەڵام ئەوانی تر گرفتار بوون. کۆماتۆ بەڕێکەوت و ڕەنگە لەبەر ئەوەی لە پێشەوە بۆ بریندار نەبوو لەسەر زەوی ڕاکشا بوو. کاتێک ئاگری ڕەشاش نەما، تەکانێکی خوارد و ڕەمەکەی حەواڵەی سینەی یوری کرد. بەڕێکەوت بینیم و گولەیەکم لە مەچەکی دەستیدا. قیژاندی و لەسەر جەستەیەکی بەردەمی تلا، بەڵام هێشتا نەکوژرا بوو. ئەگەر یەک چرکە کەم تەرخەمیم دەکرد، یوری دوای چەند ساڵ کە لە زۆربەی مەترسیەکان ڕام کردبوو، چەندین جارگیانی منی لە قەیران و گێژاودا ڕزگار کردبوو. بەدەست کۆماتۆی پەڵەنگ کوژدەکوژرا و ڕمەکەی تاقوڵایی لە سینەیدا جێگەی دەکرد. کۆماتۆش پشتی بە فێڵ بەست و پلانێکی جوانی کێشا بوو. کاتێک یوری لە حەشارگەکەی هاتە دەر و تەقەی کرد، بارودۆخی هەڵسەنگاند و زانی هەموو ڕێگاکان بەسراون. ئەو چەند کەسەی لە دواوە بوون توانیان ڕابکەن و گیان بەدەر ببن. بەڵام کۆماتۆ کە سینەی بەسینە بوو دەیتوانی چی بکات؟ ناچار خۆی خستە سەر زەوی و وای نیشاندا تیری بەرکەوتووە. ئێمەش لەسەرم دڵنیایی ڕۆشتینە پێش و بە تەواوکردنی کارەکە هەستین کە لە ناکاو تەکانی خوارد و بە خێراییەکی سەیر ڕمەکەی بۆ سینەی یوری هاویشت. بەڵام پێشەوەی ڕمەکە لە دەستی جیا ببێتەوە، مەچەکیم بە گولە کۆن کرد. کۆماتۆ قیژاندی و لای جەستەیەک تلا. یوری تازە هەستی بەوە کرد کە مردن لە پەناگوێی تێپەڕ بووە. دانەکانی لە یەک گیر کرد و مێشکی کۆماتۆی نیشانە گرت، بەڵام ڕێگەم لێگرتووتم: بۆستە، دەبێت بە تەشریفاتەوە بکوژرێ. یوری یەکسەر قەنەعەتی کرد و لەم بارەیەوە تەسلیمی باوەڕی من بووتی: جادوگەران هەمویان بکوژە. ئەمانە وەک ماروان و ئەگەر یەکێکیان زیندوو بمێنێ هەموو هۆز دژی ئێمە ڕادەپەڕن. سێرێکی زەویم کرد و بینیم دوان لە جادوگەران کەوتون و ئەوانی تر ڕایان کردووە. جیاوازی نێوان جادوگەران و ئەوانی تر زۆر بە خێرایی دەستنیشان دەکرا. ئەوان هەمیشە کڵاوێک کە پەڕی ڕەنگە و ڕەنگی پێوە بوو لە سەریان دەکرد و جەستەیان بە دەرمانە بۆگەنەکانی جەنگەڵ ڕەنگ دەکرد. وتم: دوان کوژراون. ئەوانی تر یوری قسەکەی بڕێمەوەتی: ئەوانی تر ڕۆشتون، حەیف، دەبێت بە دوایاندا بڕۆین. ئەگەر خێراتر لە ئێمە بگەنە هۆز کاری ئێمە دەشێوێنن. خێراکە. ئازیزانم، لێرەدا هاتمە کۆتایی خوێندنەوەی بەشی 18 لە کتێبی دووەمی 6 ساڵ لە ناو ژنە وەحشیەکانی ئەمازۆن. هاوڕێم بن بۆ بەشەکانی تر.